بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب گەنجان قەڵاکانتان بپارێزن. نووسینی ئیکرام کەریم. ناوی زنجیرە گەنجانە. زنجیرەی پەروەردەیی ژمارە 5. تیراژ 1000 دانە. نۆبەی چاپ دووەم. ساڵی چاپ 2016. ژمارەی لاپەڕەکانی 234 لاپەڕە. لە خوێندنەوەی ڕەسوول وەرتی. مونتاژ و کارە دەنجەکان شڤان هەولێری. پێشەکی لاپەڕەسێ. سوپاسی بێ سنوور بۆ خوای پەروەردگار، سەڵات و سەلامی بەردەوامیش بۆ سەر پێغەمبەر و ئەهل و ئالی بەڕێزی. پاش ئەمە ساڵی 82 بوو، بەشداری بۆنەیەکم کرد مامۆستایەکی بەڕێز و وتارێکیدا. لەو بۆنەیەدا بابەتێکی باس کرد زۆر لام بەسوود بوو، بەڵام نەمزانی لەکوێی وەرگرتووە. ڕێکیش نەکەوت ئەو پرسیارەی لێ بکەم، تا گەیشتینە ئەم چەرخی ئینتەرنێت و جارێکیان ئەو بابەتەم هاتەوە بیر. منیش بەخۆمم وت بۆچی نەگەڕێم بۆ سەرچاوەی ئەم بابەتە. بۆیە دەستم کردە گەڕان بۆ دۆزینەوەی سەرچاوەی ئەو بابەتە. بۆم دەرکەوت ئەو بابەتە لە یەکێک لە کتێبەکانی محەممەدی کوڕی ئەحمەدی سەفارینیدایە بە ناوی غەضاء الألباب في شرح منظومة الآداب. لەوێدا ئەڵێ حەجاوی ئەڵێ نمونەی ئیمان وەک وڵاتێک وایە کە 5 شوڕا و قەڵای هەیە. یەکەمیان لە ئاڵتون دروستکراوە و دووەمیان لە زیو دروستکراوە و سێمیان لە ئاسن و چوارەمیان لە خشتی سوورەکراوە و پێنجەمیان لە خشتی قوڕ. تا خەڵکی ئەو قەڵایانە دەست بە قەڵا گلینەکەوە بگرن و بیپارێزن و دوژمن تەمایان تێنەکات، قەڵای دووەمیان لێ بگەڕێت. خۆ ئەگەر کەم تەرخەمی بکەن لە پاراستنی قەڵای یەکەمدا، ئەوە دوژمن چاو ئەبڕێتە قەڵای دووەم و سێم و تا هەموو قەڵاکان ئەڕوخێنێت. ئیمانیش بەو شێوەیە لە ناو 5 قەڵادا ئەپارێزرێت کە بریتین لە یەقین، پاشان ئیخلاس و دڵسۆزی، پاشان جێبەجێکردنی فەرزەکان، پاشان جێبەجێکردنی سونەتەکان، پاشان پاراستنی ئاداب و ئەتەکێتەکان. جا تا ئەو کاتەی ئەتەکێتەکان ئەپارێزیت و گرنگیان پێ ئەدات، شەیتان چاویان تێنابڕێت. خۆ ئەگەر دەستبەرداری ئەدەب بوون، ئەوە شەیتان چاو ئەبڕێتە سونەتەکان و پاشان چاو ئەبڕێتە فەرزەکان و پاشان ئەویش چاو ئەبڕێتە ئیخلاس و دڵسۆزی و یەقینیەکەشی. منیش لە گردنی ئەم قسە جوانەی سەفارینی ئالام و حەزم کرد بیکەمە کتێبێکی سەر بەخۆ و ڕاوەیەکی پێویستی بۆ بکەم و ئەو چێژەی خۆم لەم وتە بە نرخە بنوێنمەوە، بیگوازمەوە بۆ خوێنەران و خۆشەویستان، بەو هیوایی کە سوودێک بگەێنم پێیان و بچمە ژێر سێبەری ئەو فەرموودە شیرینەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. ئیمانی تاو نییە ئەو کەسەی ئەوەی بۆ خۆی پێی خۆشە و بۆ براکەشی پێی خۆش نەبێت. ئیکرام کەریم سلێمانی 11/12/2013. قەڵای یەکەم یەقین. لاپەڕە 7. یەقین بوون بەخوا و قسە و هەواڵەکانی، یەقین بوون بە پێغەمبەری خوا و قسە و هەواڵەکانی، یەقین بوون بە پەیامی خوا و بیرۆکە و یاسا و ڕێنماییەکانی. ئەو شتانەی کە ئەبێ ئیماندار بڕوا بهێنێت پێیان، ئەو بڕوایشی بگەێنێتە پلەی یەقین بریتین لە 3 پایی گەورەکەی ئیسلام: خوا، پەیامی خوا، پێغەمبەری خوا. هەر ئەم 3 پرسە گەورەشە لە قەبردا هەموو کەس پرسیاری لێ دەکرێت دەربارەیان. خوا چێە؟ دینت چییە؟ چی ئەزانی دەربارەی پێغەمبەر صلی الله علیه وسلم؟ پایەی یەکەم خوای پەروەردگار. قورئان ناسینی خود بۆ چوون بەرەو خودا و ناسینی بوونەوەر بۆ چوون بەرەو بوون بە بناغەدا ئەنێت. لەم گۆشەنی گاوەیە کە زانایان 2 جۆر بەڵگەی عەقلی لەسەربوونی خوا باز ئەکەن. یەکەم ئایا چێ مرۆڤی دروست کردووە خوا نەبێ؟ دووەم ئایا چێ گردوونی دروست کردووە خوا نەبێ؟ بە زمانی قورئان بە یەکەمیان ئەوترێت بەڵگەکانی دەروون. یەکسانە ئاەتی ئەنفوس. یەکەم ئایا چێ مرۆڤی دروست کردووە خوا نەبێ؟ مرۆڤ خۆی دروست کردووە؟ مرۆڤ دایک و باوک دروستیان کردووە؟ مرۆڤ خوا دروستی کردووە؟ سەبارەت بە مرۆڤ و شۆڕبوونەوە بەناو ناخ و دەرونیدا ژمارەیەک ئاەتی زۆر سەرسوڕهێنەر هەیە لە قورئاندا کە ناخی ئەم مرۆڤە سەیرە ئەخوێننەوە و
ئەی دوێن و ئەی خەنە چالاکی کردن بۆ نمونە ئەفەرمێت وفي الأرض آيات للموقنين وفي أنفسكم أفلا تبصرون ڤاریات ئاەتی 20 بۆ 21 لەناو ئەم زەمینەدا چەندین بەڵگە هەیە بۆ ئەوانەی کە خاوەنی یەقینن هەروەها لەناو دەرونی خۆشیاندا چەندین بەڵگەی تر هەیە ئەرێ ئەوە نایان بینن زانایان ئەڵێن سێ گریمانە ڕوو ئەکاتە بوونی مرۆڤ یان هەروە بەڕێکەوت و لە خۆڕا دروست بووە و مەبەستێک لە دروستبوونی دانیە یان خۆی دروست کردووە و هەر خۆشی مەبەستی داناوە بۆ خۆ دروستکردنەکەی یان هێزێکی باڵا و دانا دروستی کردووە و مەبەستێکی لە دروستبوونی دیاری کردووە مرۆڤ لە چەند گۆشەنی گایەکەوە بۆی بڕوانێ بۆ دەرئەکەوێ کە خوڵقێنەرێکی زۆر دانا و زانا و بەتوانە هەیە کە تۆی هێناوەتە بوون نە سروشت و نەڕێکەوت و نەخۆی و نەدایک و باوکی دەخالەتیان نییە لە ئەسلی دروستبوونیدا قورئان سەرنجی خەڵکی ڕادەچێشێ بۆ ڕاستەقینەیەک و عەقڵ ئەجوولێنێ تابیر بکاتەوە قورئان ئەم مرۆڤە ئەخاتە بەردەم چەند پرسیار و گریمانەیەکی سادە و ئەفەرمێ نحن خلقناكم فلولا تصدقون أفرأيتم ما تمنون أأنتم تخلقونه أم نحن الخالقون نحن قدرنا بينكم الموت وما نحن بمسبوقين على أن نبدل أمثالكم وننشئكم فيما لا تعلمون ولقد علمتم النشأة الأولى فلولا تذكرون واقعة آية 57 بۆ 62 یانی ئێمە ئێوەمان خوڵقاندووە ئەرێ هەر بڕواناکەن باشە ئەوە بۆ ورد نابوونەتەوە لەو ئەندازە ئاوەی کە فڕێ ئەدرێتە ناو منداڵدانی ئافرەتەوە ئەوە ئێوەن بنیادەمی لێ ئەخڵقێنن یان ئەوە ئێمەین خوڵقێنەر خۆڕۆشەنە ئەوە ئێمەین کە بڕیاری مردنمان داوە لەناو ئێوەدا چێ بڕواناکات دەی با ئەو بڕیارەی ئێمە ڕابگرێ ڕۆشنە کە کەس ناتوانێت پێش لە ئێمە بگرێ ئەگەر ویستمان کەسانی وەک ئێوە بگۆڕین و جارێکی تر لە شێوازێکی تردا دروستیان بکەینەوە کە هەر نایزانن بە دڵنیاییەوە ئێوە ئەزانن ئێمە یەکەم جار چۆنمان خوڵقاندون ئەگەر یادی شت بگرن ئەم ئاەتە مرۆڤ ئەگەیەنێتە چەند ڕاستی حاشا هەڵنەگر لە ڕێگەی چەند پرسیارێکەوە یەکەمیان ئایا مرۆڤ خوڵقێنەری خۆیەتی خوڵقێنەری مناڵەکانیەتی یان خوا خوڵقێنەرە دووەمیان ئایا مرۆڤ بڕیاری داوە کە مردن هەبێت یان یەکێشی تر ئەو بڕیارەی داوە ئەوە مرۆڤە مردن بە کۆڵی ئەمیان ئەودا ئەدات یان ئەوە خوایە کە ئەو بڕیارە ئەدات و کەسیش ناتوانێ لەو بڕیارە خۆی یان خۆشەویستێکی هەڵاوێرێ سێمیان ئایا ئەوە مرۆڤە کە ئەگەر ویستی لە مناڵەکانیدا چۆن بیەوێ وا ئەو خوڵقاوە بخوڵقێنێ لە هەر شێوە و شێوازێکدا بێت یان ئەوە خوایە و ئەوە چۆنی بوێ وا ئەو مرۆڤە ئەخوڵقێنێ چوارەمیان ئایا ئەوە مرۆڤە کە پاش مردن ئەم مرۆڤە ڕۆحەکەی داخل بە سیستەمێک ئەکات و بەردەوامی بە ژیانی بەرزەخ و قیامەتی ئەدات و لە هەر شێوازێک داویستی ئەیخوڵقێنێتەوە و ئەیژێنێتەوە یان ئەوە خوایەکی بەتوانە و زانا و دانایە مرۆڤەکان لە بەردەم ئەم پرسیارانەدا چاریان نییە وەڵام دانەوە نەبێت ئیتریان ئەبێ بڵێن ئەوە خۆمانین خۆمان خەڵق دەکەین خۆمان دەمرێنین ڕۆحمان بەرەڵا ئەکەین چۆنی دەوێ وا پەرواز بکات یان ئەوە ڕێکەوت و سروشتە ئەو کارانە ئەکات و چی بوێ ئەتوانێ بیکات بەڵام ئەم وڵامانە لەلایەک زۆر مناڵانە و لەلایەکی تریش زۆر نازانستین و نامەنتیقیشن هەموو گەورە و بچووکێ ئەزانێ ئەوە وانییە و واقع ئەوە نییە دایک و باوک هەر نازانن مناڵ دروست بووە یان نا چۆنە و چۆن ئەبێت مەگەر مامانێک یان دکتۆرێکی سۆنەر پاش ئەوەی مناڵەکە دروست دەبێت و چەندین قۆناغ لە خوڵقاندنی تێدەپەڕێنێ دایک و باوکەکە ئاگادار ئەکاتەوە کە مناڵێک خوڵقاوە لە سکی ئەم ئافرەتەدا و ئەوەندە مانگانە و ئەوەندە ساغە و ئەوەندە نەخۆشە دوایی ئەمەش دایک و باوک هیچ دەخالەتێکیان نییە و ناتوانن دەخالەتیش بکەن لە خوڵقاندنیدا پاش ئەمە خۆی گەورە مرۆڤ ئەخاتە بەردەم ڕاستەقینەیەکی تر
لە ڕێگەی پرسیارەوە وا لە مرۆڤ ئەکات کەدان بنێت بەو ڕاستیەدا و هەڵوێستی دروست بگرێت لەم مەیدانەدا ئەفەرمێت ئەفەڕەئەیتم الماء الذي تشربون أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون لو نشاء جعلناه أجاجا فلولا تشكرون واقعا 68 بۆ 7 ئەرێ هەواڵێکی ئەو ئاوەی ئەیخۆنەوە لاتان نییە بیدەن پێمان ئایا ئەو ئاوا ئێوە لە هەورەکانەوە ئەیان بارێنن یان ئەوە ئێمەین ئەو کارە ئەکەین ئەگەر ئێمە بمانەوێ ئەو ئاوا هەموو سوێر و تاڵ بکەین بەڕێژەیەک نەبۆ خواردنەوەی خۆتان و نەبۆ ئاودانی مەڕ و ماڵات و زراعەتەکانتان دەست نەدات ئایا ئێوە ئەتوانن نێڵن ئێمە ئەو بڕیارە بدەین دەی ئیتر بۆ سوپاسێکی ئەو پەروەردگارەتان ناکەن خۆی گەورە دیسان بەچەند پرسیاری سادە و لۆژیکانە مرۆڤ ئەخاتە بەردەم هەڵوێستێک کە تەکان نەخوات بۆ ئەم لاولا بەڵکو ئەبێ هەر وەڵام بداتەوە وەڵامێکی ژیرانە و لۆژیکانەش نەک وەڵامێکی ناوازانە بۆ نمونە بڵێ کاکە باران لە هەڵمی دەریاکانەوە دروست دەبێت و هەوا ئەیباتە ئاسمانەکان و لەوێوە هەوایەکی ساردیان بەردەکەوێ و ئەبن بە باران و ئیتر خوای چی و فریشتەی چی چ پێویست بەو شتانە هەیە چێ سیارە ئەبات بەڕێوە ئەم وەڵامە وەک وەڵامی ئەو کەسەوەیە کە ئەپرسێ ئەم سیارە چۆن ئەڕوات بەڕێوە سایەقەکەش ئەڵێ من ئەیبەم بەڕێوە و ئیشی پێ ئەەکەم کەچی کابراەک لەو لاوەتێ هەڵ ئەقورتێنێ و ئەڵێ کاکە ئەم سیارەیە بە شێوەیەکی زانستی بەم شێوەیە دەڕوات بەڕێوە سلفەکە ئاگر ئەنێرێ بۆ شقارتە و شقارتە دینەمۆ ئیش پێدەکات و دینەمۆ مەچینە هەڵ ئەسوڕێنێ و بنزین ئەسووتێنێ و جوڵە ئەخاتە تایەکانی بەو شێوەیە شتەکە ئەکاتە فەلسەفە لە کابرای هەژار نازانێت کە چەند بیفەلسەفێنێ ئەوە تەفسیلاتە نکۆڵی لەبوونی کابرای سایق ناکات و لە ڕاستیدا کار و دەخالەتی سایق سیارەکە ئیش پێدەکات و دەیبات بەم لاولادا نەک جوڵەی مەچینەکە بەهۆی سایقەکەوە دروست ئەبێت کابرایەک لای چەند کەسێک داوتبووی جا ئەوە چییە منیش ئەتوانم باران ببارێنم یەک دوانێ لەناو مەجلیسەکەدا وتوبیان ئادەی بە قوربانە پیشانمان بدە بزانین چۆن باران ئەبارێنی ئەم داماوە هاتبوو کتریەک ئاوی گەرمی هێنابوو سینەیەکی خستبوویە سەردەم هەڵمی کتریەکە و وتبووی ئاوا باران ئەبارێنم یەکێکیش لە مەجلیسەکەدا نەیکردبووە نامەردی وتبووی ئادەی خاڵە جان زەحمەت نەبێ تەرزە و بەفریشمان بۆ ببارێنە کابرای فری و خواردووی هەژار تەریق بۆیەوە و حەپەسا بوو ڕاستە باران لە هەور و هەور لە هەڵمی دەریا و هەڵمی دەریا لە تیشتی خۆر دروست دەبێت بەڵام ئایا ئەوە نکوڵی لە بوونی خوا ئەکات کە هەر ئەوە ئەو سیستەمەی داناوە و لە هەموو کات و ساتێکدا دەخالت ئەکات لە هێنان و بردننی ئەو بارانەدا بۆ هەر جێگە و شوێنێک کە بیەوێت بۆی ببارێت باشە خۆنمونە ناعەقلانەکەی کابرای کتریەکەش ئەگەر وردی بکەیتەوە دەخالەتکردنی کابرا بوو کە پرۆسەی بارانبارینەکەی خستەڕێ ئایا بکەرەکە لە پرۆسەکەدا کابرانیە ئەوە نییە کتریەکە دێنێت و ئاگرەکە ئەکاتەوە و سینەیەکی ئەخاتە بەردەم هەڵمەکە و بارانەکە دروست ئەکات ئاخر خۆ ئەوەش بەبێ فعل ڕوونادات زانایان ئەڵێن ئەو جۆرە شیکردنەوە زانستیانە بۆ باران بارین یان سیارە ڕۆیشتن بریتی نییە لە تەفسیری دیار دەکا بەڵکو بریتیە لە تەفسیلی ڕوودانی دیار دەکا نە تەفسیرە زانستیەکەی کابرای میکانیک نەفی شوفێرەکە ئەکات و نە تەفسیرە زانستەکەی کابرای کتری و قۆریژ نەفی بوونی خوا ئاکات بەڵکو بوونی شوفێرەکە هەر لە جێی خۆیەتی و بوونی خوش لە باران بارینەکەدا هەر لە جێی خۆیدایە خوا بارانەکە ئەبارێنێ بەپێی سیستەمێک شوفێرەکەش سیارەکە لێ ئەخورێت بەپێی سیستەمێک داروین ئەڵێ ئەگەر بڵێین خوا گەشە و پەرەسەندن بەڕێوە ئەبات وەک ئەوە وایە بڵێین هێزێکی غەیبی ماتۆڕێک ئیش پێ ئەکات دەی لە ڕاستیدا ئەم قسەیە هەروە قسەی ئەوانە وایە کە وا ئەزانن ئەگەر بڵێن شوفێر سیارە لێ ئەخورێت ئەوە قسەیەکی نازانستیان کردووە کاتێ ئەگەیتە ئەو ئەنجامەی کە خوا تۆ بوونەوەر و ژیانی دروست کردووە و بەڕێوەیان ئەبات ڕۆح و گیانی تۆ لە دەستی ئەودایە و لە دەستی خۆت دانیە
ئاو و باران و ژیانی ڕوەچی لە دەستی ئەودایە، مردن و ژیان هەر لە دەستی ئەودایە و ئەو بڕیاری مردن و ژیان ئەدات. وەک لەو ئاەتانەی سەرەوەدا بە شێوەیەکی منتیقی و سادە سەلمێنران، کەواتە کەسی عەقڵ ئەبێ بەدوای ئەوەدا بڕوات و لە خۆی بپرسێت ئەو خوایە ئەم مرۆڤ بوونەوەر و ژیانەی بۆچی دروست کردووە و مەبەستی چیە لە خوڵقاندنیاندا؟ ئایا ئەکرێ ئامانجێکی معقول لە پشت ئەم دروستکراوانەدا نەبێت، یان حتمەن ئامانجێکی معقول و ورد هەیە لە پشت ئەم هەموو خوڵقا و سیستەمە جۆر بە جۆرەوە؟ پاشان ئەبێ مرۆڤ بیر لەوەش بکاتەوە مادامێک مردن هەیە و خوا وەها بڕیارێکی داوە لەم بوونەوەر و ژیانەدا، کەواتە دوای مردن ڕۆحی ئەم مرۆڤە ئەبێ بۆ شوێ بڕوات و چی بەسەر بێت و چێ لەو دنیای تردا ئەو ڕوحانە هەڵ ئەسوڕێنێت و لەکوێدا ژیان ئەگوزەرێنن؟ ئایا جیاوازی لە نێوان ستەمکار و ستەملێکراودا هەیە؟ لەوێدا جیاوازی لە نێوان مرۆڤە باش و مرۆڤە خراپەکاندا هەیە، یان هەموویان یەکسان ئەبنەوە و ئەوەی لە دنیادا کردویانە هەموو ئاو ئەیان بات و حسابیان بۆ ناکرێت؟ خوای گەورە بۆیە لە قورئاندا ئەو پرسیارانە ئەکات لەم مرۆڤە تا ئەم مرۆڤە ناخی خۆی بخوێنێتەوە و بگەڕێت بۆ ئەو کەسێک کە ئەمی دروست کردووە و ژیانی هەڵ ئەسوڕێنێت و ئەیژێنێت و ئەیمرێنێت. برگستۆنی فەیلسوفی ئەمریکی جوان دەربارەی خوای پەروەردگار ئەڵێ خوا لە ناو ناخی ئێمەدایە، لە قوڵایی خودی خۆماندایە، لێمان جودا نییە بەڵکو لەگەڵماندایە، بۆیە هەتا زووتر بە ناخی خۆماندا شۆڕ ببینەوە ئەوە زووتر ئەگەینە خوا و پێی ئەگەین. دووەم، ئایا چێ گردوونی دروست کردووە؟ خوا نەبێ. بەڕێکەوت گردوون دروست بووە؟ سروش گردوونی دروست کردووە؟ خوا گردوونی دروست کردووە؟ زانایان بە وەڵامی ئەم پرسیارە چەند گریمانەیەکیان داناوە و ئەڵێن یان ئەبێ ئەم بوونەوەرە هەروە لە خۆیەوە و بەڕێکەوت دروست بوو بێت، یان ئەبێ هێزی سروشت ئەم بوونەوەرەی هێنابێتە بوون، یان ئەبێ هێزێکی بەتوانای دانا ئەم بوونە گەورەی دروست کردبێت. هەم عەقڵ و هەم زانست بڕوایان بەڕێکەوت نییە، بڕوایان بەوە نییە شتوێڵ بکەن و تەفسیری دروستی بۆ نەدۆزنەوە. ئەو شتە دیاردەیەکی سروشتی بێت، یان دیاردەیەکی کۆمەڵایەتی، یان زانستی بێت کاتێک کە سێوەکە کەوتە خوارەوە، تەنیا یەک کەس وتی سێوەکە بۆچی کەوتە خوارەوە. بۆیە مرۆڤی عەقڵ کە ئەم بوونەوەرە پڕ نەزم و سیستەما ئەبینێت ناتوانێت بڵێ وێڵیکەن. ئەم هەموو ڕێخستن و ئاڵ و گۆڕی مادە بۆ وزە و وزە بۆ مادە هەروە لە خۆیانەوە ڕوو ئەدەن و پێویست نییە بیریان لێ بکەیتەوە. ڕێکەوت تا ڕادەیەک جێگەی قەناعەت ئەبێت ئەگەر ئەو دیاردەیە نزم و سیستەمی تێدا نەبێت، بەڵام ئەگەر ئەو دیاردەیە نزم و ڕێخستنی تێدا بوو ئەوە نەعەقڵ و نەزانست ڕێگە نادات کەوازی لێ بهێنیت و تەفسیری دروستی بۆ نەکەیت. بۆ نمونە ئەگەر چوویتە ژوورێک و بینیت لەسەر پلاک بۆردێک چەند هێلێکی لار و خوار نووسراوە، ئەپرسی چێ ئەو هێلانەی کێشاوە لەسەر ئەو بلاک بۆردا؟ یەکێ پێت ئەڵێ هەروە بڕێکەوت هەوا ئەو ماجیکەی هەڵگرت و هێنای بە تەختە ڕەشەکەدا و ئەو چەند هێڵەی نووسی لەسەری هەرچەندە ئەمەش هەر بەکاری بکەرێک ئەدا ئەندرێت، بەڵام تۆ زۆر ڕاناوەستی لەسەری و بڵێ ئەو شتە بڕێکەوت ڕوونادات و شتی واناچێتە عەقڵەوە. بەڵام ئەگەر چوویتە ژوورێکی تر و بینیت لەسەر تەختە ڕەشەکە بۆ نمونە نووسراوە وتی ناڵی ئەتۆ بمرە ئەمن دێم، خوداکەی بێ خوداکەی بێ خوداکەی، عەقڵت ڕاستە و خۆ بێ فاسیلە ئەڵێ ئەوە چێ ئەم پارچە شیعرە تەڕووناسکە جوانەی لێرەدا نووسیوە؟ ئامانجی چی بووە لەوەی ئەم شیعرە لێرەدا نووسیوە؟ ئەگەر یەکێک ڕاست ببێتەوە و پێت بڵێ هەروە بەڕێکەوت هەوا ئەو ماجیکەی هەڵگرت و هێنای بە تەختەکەدا و ئەو دێرە شیعرەی نووسی لەسەری، تۆ ناتوانیت قەناعەت بۆ قسەیە بکەیت، بەڵکو زۆر ڕائەوەستی لەسەری و ئەڵێ ئەو شتە بەڕێکەوت ڕوونادات وەشتی واناچێتە عەقڵەوە. ئەم شیعرە عەقڵی تێدایە، دانایی تێدایە، نزم و سیستەمی تێدایە، بۆیە ممکن نییە کە هەروە بەڕێکەوت و لە خۆوە ئەو شتە نووسرا بێت. مەبەستێک لە پشت ئەو شیعرەوە ئەبێت. بۆیە ئەگەر کەسێک ڕووی تێکردی وتی کاکە ئەمە شیعری ناڵی شاعیرە و بۆ خۆشەویستەکەی نووسیوە و بەو شیعرە ئەیەوێ سۆزی ڕابچێشێت بۆ لای خۆی و پێی بڵێ ئەو خۆشەویستم ئەوەندە بێ ڕەحمە پێیوتم ناڵی ئەگەر تۆ بمری ئەوە منیش دێم و دەرئەکەوم، منیش ئەڵێم خوایە ئەو کاتەکەی بێت مردوویش بێت هەر بدات بەلامدا و ڕێک بکەوێتە سەر گڵۆی قەبرەکەم. ئەم تەفسیرە ئەچێتە عەقڵەوە و قەناعەت ئەکات، بەڵام ئەوی تریان نە ئەچێتە عەقڵەوە و نەڕێزیشی تێدایە بۆ عەقڵ. جیاوازی ئەم دوو هەڵوێستە لەوەدایە
عەقڵ و زانست بڕوان بەڕێکەوت نییە، بە تایبەتی لە دەریایەکدا کە نزم و ڕێخستنی تێدا بێت. بۆیە ئەگەڕێت بە دوای تەفسیرێکی منتیقی دیاردەکەدا و تا نەشگاتە قەنەعەت دەستی لێ هەڵناگرێت. ئەم گردونەش هەروایە کاتێکە کەسێک بە نەزانین یان بە مەبەستی چاواشەکاری بەیەکێک ئەڵێ ئەم گردونە بێبنە، هەروە لە خۆیەوە و بەڕێکەوت دروست بۆ و ئامانجێک نییە لە دروستکردنی و پێویست نییە کە بڕیاری ئەوە بدەین خاوەن و خوڵقێنەرێکی هەیە و حەق و حسابێکی بۆ ئەم ژیانە داناوە. تۆ ناتوانی بڕوا بەم قسەیە بکەیت و ناچاری بە دوای تەفسیرێکی منتیقیدا بگەڕێیت بۆ دروستبوونی ئەم گردونە و ئەو جۆرە قسانە هەم بە بێعەقڵی و نازانستی ئەزانی و هەم بە تەمەڵکردنی عەقڵی ئەزانی. ئەم دوو بۆ چوونە گردون بەڕێکەوت و بێمەبەست خوڵقاوە، گردون مەبەست و بە نەخشەیەکی ورد خوڵقێنراوە، وەک بۆ چوونێکی ئەو دوو کۆمەڵە خەڵکە وایە کە لە شاخی گێوژەدا بۆ نمونە ڕان بگری لە بەردەم فێلایەکی گەورەی ڕووبەر چەند هەزار مەتریدا کە بە ورترین دیزاین دروست کرابێت و ساز کرابێت بۆ ئەوەی خەڵکی سەردانی بکەن و چێژی لێبەرن. یەکێکیان بڵێ ئەم فێلایە هیچەیە و بۆچی مەبەستێک دروستی کردووە و ئەم هەمووە سیستەم و دیزاینە جوانەی داخل کردووە تێیدا. یەکێک بێتە پێشەوە بڵێ ئەم فێلایە هی فلانە پارەدارە و ئەو لێرەدا دروستی کردووە و بە مەبەستی سەرمایە گوزاری دروستی کردووە و دەیان فەرمانی بۆ دامەزراندووە و بەرنامەیەکی داناوە بۆ چوونە ژوورەوە و هاتنە دەرەوە و هەر کەس بیەوێت ئەتوانێت ئەو بەرنامانە لە فلانە شوێنەدا بخوێنێتەوە و پێڕەوی لێ بکات بۆ ئەوەی پرسیار نەبێت و تووشی دادگا و دادگەری نەبێت. کەسی یەشێکی تر لەولاوە زوو هەڵبداتێ و بڵێ ئەم فێلایە گەورە و سەیرە هەروە لە خۆیەوە و بەڕێکەوت دروست بووە، ئامانجێک نییە لە دروستکردنیدا و پێویست نییە کە بڕیاری ئەوە بدەین خاوەنێکی هەیە و حەق و حسابێکی بۆ ئەم چوونە ژوورە و هاتنە دەرەوەیە داناوە. کەسێک کە گوێی لەم وتوێژانەیە ناتوانێت بڕوا بە قسەی کابرای دووەم بکات کە ئەم فێلایە هەروە بێ خاوەن و بێ مەبەست بێت. بۆیە مەبەستی ئەوەی کە کابرای فری خواردوو بجوڵێنێ لی بپرسێت ئەی کەوایە چۆن بەڕێکەوت ئەم فێلایە تێر و تەواوە لێرەدا و لەم شوێنەدا بە دیاری کراوی دروست بووە، ئەوەیش بێت و دەست بکات بە فەلسەفە لێدان و بڵێ دروستبوونی ئەم فێلایە هەزاران ساڵی ڕووناچی خایاندووە. پێش ئەوەندە هەزار ساڵ ئەم شاخی جێوژە بوومە لەرزەیەک لەیداوە و بەردی ئەم فێلایە هاتوونەتە خوارەوە و دیوارەکانی ئەم بینایە گەورەی لێ دروست بووە. پاشان سەقفەکەشی دروست بووە، دوای ئەوە هەزاران ساڵی تر تێپەڕیوە و گەڵای ئەم دار و درەختانە لەگەڵ خوری مەڕ و مووی بزندا تێکەڵ یەک بوونە و ئەم فەرش و پەردەی جوانانەی دروست کردووە و خزاونەتە ناو ئەم بینایەوە و فەرش ڕێژ کراوە. پاشان دوای هەزاران ساڵی تر ئەم چیمەن و باخچەی ئاژەڵان و شاری یاریە و دروست بووە لێرەدا و لە نەتیجەی ڕوودانی سەدان کارلێکی کیمیایی ئەم فێلایەی کە ئێوە ئەیبینن هاتۆتە بوون. ئیتر نەپێویستە بە دوای خاوەنی ئەم فێلایەدا بگەڕین و نەپێویستە پەیڕەویش لە بەرنامەی خاوەنێکی وەهمی ئەم فێلایە بکەین. لەوانەیە خوێنەری بەڕێز پێ بکەنێ و بە تەفسیری ئەم کابرایە بێت کە بۆ دروستکردنی ئەم فێلایە ئەیکات ئایا ناحەقیەتی ئەگەر بە عەقڵی ئەم کابرایە پێکەنینی بێت یان بڕوا بە ئەفسانەی لەو جۆرە بکات. بەڵام لە ڕاستیدا ئەوە جیاوازی بۆ چوونی نێوان ئێمەی موسڵمان و خەڵکانی مولحید و بێباوەڕن. ئەوان بەو منتیقیە تەفسیری ئەم بوونەوەرە ئەکەن و ئێمەش بەو پاچی و ڕاستیە تەفسیری دروستبوونی ئەم بوونەوەرە ئەکەین. ئەوان ئەڵێن ئەم گردونە بێبنەما لە خۆیەوە دروست بووە، هەزاران ملیۆنان ساڵ تێپەڕیوە و لە خۆیەوە ئاسمان دروست بووە و زەمین دروست بووە و ژیان پەیدا بووە و مرۆڤ خوڵقاوە و ئەم بوونە سەیر و پڕ لە نەزم و سیستەمە هاتۆتە بوون. نەخاوەنی هەیە و نەمەبەستێک لە خوڵقاندن و دروستکردنیدا هەیە و نەحیساب و کتێبێکیش هەیە لەگەڵ ئەوانەدا کە سود ئەبەن لەم هەموو خوڵقاوە و نەپێویستە خۆشمان بەو باسانەوە سەرقاڵ بکەین و چێژ لە ژیانی خۆمان نەبین. بەڵام ئێمە موسڵمان ئەڵێن ئەم بوونەوەرە خوایەک خوڵقاندوویەتی مەبەستێکی پیرۆزیشی لەم خوڵقاندنەدا هەیە، بەرنمەیەکی وردیشی داناوە بۆ ئەوەی چۆن بە دروستی هەم کەڵک و هەم چێژیش وەربگرین لەم ژیان و بوونە. ئەوەی کە پێڕەوی بکات لەو بەرنمەیە حسێبی وەک ئەو کەسە نییە کە پێچەوانەی ئەو بەرنمەیە ئەجوڵێتەوە یان ئەو بەرنمەیە پێشێل ئەکات و بۆ تێکدان و لە ناوبردنی تێدەکۆشێت. کابرای مفەسیری ڤێلاکەی گۆیژە ممکنە فریوی ئەوە بخوات
کە کەس بەدیارەوە نییە و کەس خۆڵبەستی ناکات کاتێک کە ئەچێتە ژوورەوە و پێچەوانە بە هەموو ئەو دەستورانە ئەجوڵێتەوە کە بۆ چوونە ژوورەوە و ئەهاتنە دەرەوە لەو ڤێلایە دانراون و هیچ حسێبێک بۆ ئەو پێشێلکاریانە ناکات کە ئەیان کات، بەڵام هەر ئەوەندەی خۆشە کە ئەچێتەوە ماڵی خۆی و بۆ بەیانی تەبلیغێکی لە پۆلیسەوە بۆ دێت وەرە بۆ لەمان شکاتت لێکراوە تۆ یاسات پێشێل کردووە کاتێ بۆ گەشت و گوزار چوویت بۆ سەردانی کردنی گۆیژە کاتێک کە ئەچیتە بەردەم دادگا و تاوانەکانی ئەدەنەوە بەڕوودا و بۆی ئەسەلمێنن ئالەوێدا بۆی دەرئەکەوێت کە هەموو ژوور و گۆڕەپان و درەختەکانی ئەو ڤێلایە کامیرای شاراوەی پێوە بووە و هەموو خوڕوقاتەکانی ئەمیان تۆمار کردووە بواری نکۆڵی کردن و خۆشاردنەوە نەماوە و ئەبێ ئامادە بێت باجی ئەو نەزانین و عنتەریاتەی خۆی بدات ئەو کاتە ڕاستی و دروستی قسەی کابرای شارەزای بە تەواوی بۆ دەرئەکەوێت کە ئەیود ئەم ڤێلایە هی فلانە پارەدار و دەست ڕۆیشتووە و ئەو لێرەدا دروستی کردووە و بەمەبەستی سەرمایە گوزاری ئەو کارەی کردووە و دەیان فەرمانبەری بۆ دارمەزراندووە و بەرنمەیەکی داناوە بۆ چوونە ژوورەوە و هاتنە دەرەوە هەر کەس بێوێت ئەتوانێت ئەو بەرنامانە لە فلانە شوێندا بخوێنێتەوە و پێڕەوی لێ بکات بۆ ئەوەی پرسیاری نەبێت و تووشی دادگا و دادگەری نەبێت. لە ڕاستیدا شەڕی ئێمەی موسڵمان لەگەڵ مولحید و خەڵکی بێباوەڕدا شەڕە لە نێوان ئەم دوو بۆچوونەدا، بۆچوونێک کە منتیقی تێدایە و زانستی و عەقلانەیە، بۆچوونێک کە منتیقی تێدا نییە و نازانستی و ناعەقلانەیە، منتقێک کە هەڵسوکەوتی مرۆڤ ڕێ ئەکات و بەرەو تێر و تەواوی ئەبات، منتقێک کە مرۆڤ ئەبزرکێنێ و تووشی وەهم و عەبەسیەتی ئەکات، بۆ چوونێک تەفسیری دروست بۆ ڕابردوو ئەکات و بەرنامە بۆ ڕێخستنی ئێستادا ئەنێت و هەموو حسێبێک بۆ داهاتوو ئەکات و چاوبەست ناکات لە مرۆڤە و وەک شارەزایەک ئەم مرۆڤە بەرچاو و ڕۆشن ئەکات، بۆ چوونێک کە تەفسیری دروست نە بۆ ڕابردوو ئەکات و نە بەرنامە بۆ ڕێخستنی ئێستادا ئەنێت وەنە حسێب بۆ داهاتووش ئەکات تا سەر ئەنجام ئەم مرۆڤە هەژارە تووشی هاتوو چۆی دادگا و باجی قورسی ئەوێ ئەکات. چەند سادە و بێکرێ خوا ئەفەرمێ ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثە وأنكم إلينا لا ترجعون فتعالى الله الملك الحق لا إله إلا هو رب العرش الكريم. مؤمنون آياتي 115 بۆ 116 ئایا ئێوە وا حساب ئەکەن کە ئێمە هەرواو بەبێ مەبەست ئێوەمان خۆڵقان دەبێت لەوەش دڵنیان کە ناگەڕێنەوە بۆ لای ئێمە بێگەردی بۆ ئەو پەروەردگارەی کە پادشای بەڕاستە، هەر ئەوە خوڵقێنەر و پەروەردگار کە خاوەنی عەرشی پیرۆزە. یان چەند منتقیانە ئەم قورئانە بە سادەیی ئەفەرمێ وما خلقنا السماء والأرض وما بينهما لاعبين لو أردنا أن نتخذ لهوا لاتخذناه من لدنا إن كنا فاعلين. ئەنبیا ئاەتی 16 بۆ 17 ئێمە ئەم ئاسمان و زەمین و ئەوەی لە نێوانیاندا هەروە بۆ یاریکردن نەخۆڵقاندووە، ئەگەر بمانویستە بێمەبەست بێت ئەوە بۆ ئەوانەی لای خۆمانماندا ئەنا ئێمە کاری واناکەین. یان چەند دڵسۆزانە ئەم مرۆڤە ئاگادار ئەکاتەوە لە قیامەت و دوار ڕۆژ و ئەفەرمێ وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون أن تقول نفس يا حسرة على ما فرطت في جنب الله وإن كنت لمن الساخرين أو تقول لو أن الله هداني لكنت من المتقين.
أو تقول حين ترى العذاب لو أن لي كرة فأكون من المحسنين بلى قد جاءتك آياتي فكذبت بها واستكبرت وكنت من الكافرين زومر ئاەتی 54 بۆ 59 بگەڕێنەوە بۆ لای خاوەنە ڕاستەقینەکەی خۆتان و خۆتانی تەسلیم بکەن پێش ئەوەی سزای قیامەتتان بێتە سەر پاش ئەوەی کەستان سەرکەوتوو نابێت شوێنی باشترین بەرنامەیەک بکەون کە خوا بۆی ناردوونەتە خوارەوە پێش ئەوەی سزای قیامەتتان بێتە سەر لە کت و پڕێکدا لە کاتێکدا کە هەستان لای خۆتان نامێنێ ئەو کاتێک کە هەندێک کەس ئەڵێ ئەی داخی گرانم بۆ ئەو هەموو کەم تەرخەمیەی دەرحەق بەخوا کردم و لەگەڵ پێڕی گاڵتە جاراندا بووم وەک ئەوان بووم یان ئەڵێ ئەگەر خوا هیدایەتی منیشی بدایە ئێستا منیش بەختەوەر ئەبووم و لەگەڵ خواناساندا ئەبووم یان کاتێک کە سزای قیامەت بە چاوی خۆی ئەبینێ ئەڵێ خۆزگە یەک جار ئەیان جێڕامەوە بۆ دنیا تا ئەبوومە پیاوێکی چاک نەخێر چەندین ئاەتی خوات بۆ باسکرا کەچی تۆ بە درۆت ئەزانی ولود بەرزید ئەکرد و خەریکی کوفر و بێدینی بوویت زانانیش بە هەمان شێوە کە ورد ئەبنەوە لەم بوونەوەرە ئەگەنە ئەوەی کە پێویستە هێزێکی بەتوانای دانا ئەم بوونەی خوڵقاندە بێت نەک هەروە لە خۆوە هاتە بێت و مەبەستێکی لە پشتەوە نەبێت فرانک ئالان کە زانایەکی بایلۆجی ئەمریکیە لە وتارێکدا بەناوی دروستبوونی بوونەوەر بەڕێکەوت بووە یان بە مەبەست بووە ئەڵێت زۆر جار ئەوترێت ئەم بوونەوەرە هەستیە مادیە پێویستی بە خوڵقێنەرێک نییە بەڵام ئێمە کە دانمان نابەوەدا ئەم بوونەوەرە ڕاستیەکە و هەیە ئەی ئیتر ئەبێت چۆن تەفسیری بکەین و بگەینە ئەوەی کە چۆن هاتۆتە بوون ئالێرەدا چوار گریمانە هەیە لە وەڵامی ئەم پرسیارەدا یەک یان ئەوەیە ئەم بوونەوەرە تەنیا وەهم و خەیاڵێکە و حەقیقەتی نییە ئەمەش پێچەوانی عەقڵی خۆمانە کە دانمان ناوە بەوەدا کە بوونەوەر ڕاستیەکە و هەیە دوو یان ئەوەیە کە ئەم بوونەوەرە هەروە لە خۆیەوە بووە و لە نەبوونەوە هاتۆتە بوون سێ یان ئەم بوونەوەرە شتێکی ئەزەلیە و هەر بووەوە هەر ئەمێنێت نەسەرتای هەیە و نەکۆتایی چوار یان ئەبێ بڵێین ئەم بوونەوەرە خوڵقێنەرێکی هەیە سەبارەت بە گریمانەی یەکەم ئەگەر وابێت ئەوە کێشەیەک لە بەردەمماندا نامێنێ ئەوەندە نەبێت کە بەردەوام هەستی خۆمان بە درۆ بخەینەوەیانی هەموو ئەو شتانەی کە ئێمە لە ژیاندا هەستی پێ ئەکەین هیچ نییە وەهم و خەیاڵات نەبێت هیچ کام لەم شتانەی ئەیان بینین ڕاستی نین و هەموو وەهمن یەکێ لەو زانانەی ئەم بیر و ڕایی هەیە لە زانستە سروشتیەکاندا سیر جیمس جینسە جینس ڕای وایە کە ئەم بوونەوەرە بوونی ڕاستەقینەی نییە بوونەوەر تەنیا وێنەیەکە لە خەیاڵی ئێمەدا بەپێی ئەم ڕایە بێت ئەتوانین بڵێین کە ئێمە لە ناو دنیایەکی پڕوەهەمدا ئەژین بۆ نمونە ئەو شەمەندەفەرەی کە سواری ئەبین و دەستی لێ ئەدەین هیچ نییە و وەهم و خەیاڵ نەبێت ئەوانەشی سواری بوون هەر شتی وەهمین و ڕاست نین کە بەسەر ئەو ڕووبارەشدا تێ ئەپەڕێت و ڕووبارەکەش وەهمە و بوونی نییە بەسەر پردی وەهمدا ئەڕوات و بەو شێوەیە دەی ئەمە ڕایەکی پوچە و شایانی ئەوە نییە موناقەشەی بکەیت سەبارەت بە ڕای دووەمیش کە ئەڵێ ئەم بوونەوەرە کە ئەم هەموو ماددە و زانەی تێدایە هەروە لە خۆیەوە لە نەبوونەوە هاتۆتە بوون ئەمیش لەوەی پێش خۆی پوستر و بێ عەقلانەترە و شایانی ئەوە نییە قسەی لەسەر بکرێت ڕای سێمیش کە بۆ چوونی وایە ئەم بوونەوەرە ئەزەلیە و هەر بووە و سەرەتایەکی نییە کە لێوە دەستی پێکرد بێت ئەم ڕایە خاڵی هاوبەشی لەگەڵ ئەو ڕایەدا هەیە کە ئەڵێ ئەم بوونەوەرە خوڵقێنەرێکی هەیە و ئەزەلیە و سەرەتا و کۆتایی نییە کەواتە ئێمە لە نێوان دوو بیرۆکەداین بڕوابوون بە بوونی مادەیەکی بێگیانی ئەزەلی بڕوابوون بە بوونی خوڵقێنەرێکی زیندوی ئەزەلی کە سنوور نییە بۆ تواناکانی هیچ زەحمەتێکیش لەوەدا نییە بڕوا بە هەر کام لەم دوو بیرۆکەیە بکەین بەڵام یاساکانی دینامیکی گەرما ئەوەیان سەلماندووەکە بوونەوەر بەردەوام پلە پلە گەرمای خۆی لەدەست ئەدا و ڕۆژێک دێت هەموو شتەکانی ئەگەنە پلەی سفری ڕەها وزە نامێنێت و ژیان کۆتایی پێدێت کوژانەوەی ئەم هەموو خۆر و هەسارانە و گەیشتنیان بە پلەی سفری سەدی بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەم بوونەوەرە پەیوەند بووە بە زەمنێکەوە و لە ساتە وەختێکدا دەستی پێکردووە و بەو شێوەیەش کۆتایی پێدێت کەواتە ئەبێ خوڵقێنەرێکی ئەزەلی ئەم بوونەوەرە پڕنەزم و یاسایی خوڵقاندە بێت و
ئەم بوونەوەرە دروستکراوی دەستی ئەو بێت لەمانەوە گەیشتینە ئەوەی کە بوونەوەر ناکرێت بەڕێکەوە دروست بوو بێت یان سروش خوڵقاند بێتی یان خاوەنی نەبێت و مەبەستێک نەبێت لە دروستکردنی ئاسمانەکان و زەمین و ئەم مرۆڤ و ئەم هەموو خوڵقاوە زۆرەی ناو دەریا و شکانیەکان و ئاسمانەکان زانایان بە گریمانە قۆناغ بە قۆناغ گەیشتونەتە ئەوەی کە بوونی خوا وەهم نییە کار لەوەشدا ناوەستێ دوو دڵبین لە بوونی خوادا بەڵکو بوونی خوا گومانێکی گەورەیە و هەر ئەوەش نییە سەدان و هەزاران بەڵگە ئاماژە بۆ بوونی ئەو هێزە خوڵقێنەرە ئەکەن لە ناخی ئەم مرۆڤە و لە ناخی ئەم گەردوونەدا بوونی خوا ئەو یەقینەیە کە عەقڵ ناتوانێت بڕوا بە نەبوونی بکات لە کاتێکدا هیچ شتێک لە نەبوونی ئەودا ناتوانرێت تەفسیر بکرێت و مانا وەربگرێت. قالت رسلهم أفي الله شك فاطر السماوات والأرض. ئیبراهیم ئاەتی دا پێغەمبەران بە قەومەکانی خۆیان ئەوت ئەرێ باشە ئەکرێ دوو دڵ بن لە بوونی خوادا کە ئەم ئاسمانە و ئەم زەمینەی داهێناوە کە هەم نزمی وردی تێدایە و هەم گۆڕانی بەردەوامی تێدایە و ئەوەش بەڵگەیە کە کەسێک هەڵی ئەسوڕێنێت و بەڕێوەی ئەبات کە خاوەنی هێز و ئیرادە و ئامانج و زانایی و داناییە چێ خوای دروست کردووە هەندێک کەس کە ئەنگەینیتە ئەوەی خوا هەیە و هەموو ئەم بوونەی دروست کردووە و هەڵیشی ئەسوڕێنێت بێدەنگ ئەبن و ئەڵێن باشە بڕوامان هەیە کە هەموو ئەم گەردون و مرۆڤە خوا دروستی کردوون ئەی باشە چێ خوای دروست کردووە ئەم پرسیارە لەگەڵ ئەوەدا هەڵەیە و نامەنتیقیە بەڵام زانایان زیاد لە وەڵامیەکیان داوەتەوە وەک یەکەم هەموو ژمارەکان تا ئەگەنە یەک لەوانەی پێش خۆیان دروست بوون 5 لە یەک و 4 و 4 لە یەک و 3 و 3 لە یەک و لە 2 جار یەک بەو شێوەیە دروست بوون بەڵام ژمارەیەک هەر یەکە و لە هیچی تر دروست نەبووە دووەم شەمەندەفەرێک کە لە چەند فارغۆن دروست بووە و یەکتری ڕائەچێشن جێگەی خۆیەتی بپرسی ئەم فارغۆنە ئەوی تر ڕائەچێشێت تا ئەگەیتە سەر ماتۆڕەکە ئیتر لەوێدا منتیقی تێدا نییە بپرسی ئەی ئەم ماتۆڕە چی ڕای ئەچێشێت سێم ئەگەر گریمانی ئەوەشدا بنیت کە خوایەکی تر دروستی کردووە و ئەوی تریش خوایەکی تر دروستی کردووە ئەمە درێژ ئەبێتەوە و هەر ئەبێ بگاتە کۆتایی تا ئەگەیتە سەر یەکەم خواوەند ئەو کاتە ئەبێ بڵێ نابێ ئەو خوایە دروستکراو بێت بەڵکو هەر ئەبێ دروست کرد بێت چوارەم ئەو پرسیارە هەڵەیە چونکە ئەگەر خوا دروستکراو بێت ئەوە ئیتر خوڵقاوە نەک خوڵقێنەر و هەڵەیە پێی بووەترێت خوڵقێنەر پێنجەم ئەگەر کەسێک بڵێت من دایک و باوکم دروستیان کردوم بێگومان پێی ئەوترێت ئەی چێ باوک و دایکی دروست کردووە ئەڵێ باپیر و نەنکەم ئەوی تر ئەی ئەوان چێ دروستی کردوون ئەڵێ باوک و دایکی خۆیان ئەم پرسیارە بەردەوام ئەبێت تا ئەگەیتە سەر یەکەمیان پیا و ژن ئیتر لەوێدا پرسیارەکە جددیتر ئەبێتەوە ئەوترێت چێ ئەو ژن و پیاوە یەکەمینەی دروست کردووە خۆیان یان خوا چونکە دیارە ئەوان خوڵقێنەر نین بەڵکو خوڵقاون و هێزێکی لەوان باڵاتر هەیە شەشەم ئەگەر لە ماڵەوە بوویت و دوو میێوانت هەبوو کاتێک هاتیتەوە لایەن بینیت سوراحیە ئاوەکەیان خستۆتە سەر کتێبخانەکە تۆ ڕاستە و خۆ ئەو پرسیارت بۆ دروست ئەبێت کە چێ ئەو سوراحیە ئاوەی خستۆتە سەر کتێبخانەکە بەڵام ئەگەر جارێکی تر بۆ هەر ئیشێک جێت هێڵان و گەڕایتەوە لایەن و بینیت میێوانەکانت چوونەتە سیمەنی حەوشەکەتان و لەوێ دانیشتون تۆ ئەو پرسیارت بۆ دروست نابێت چێ بردوونیەتە ناو چیمەنەکە ئەمە بۆچی وەهایە چونکە پرسیاری یەکەم جێگەی خۆیەتی بپرسی بەڵام پرسیاری دووەم جێگەی خۆی نییە یەکەمیان لەبەر ئەوەیە کە سوراحیەکە لە ذاتی خۆیدا توانای ئەوەی نییە کە بچێتە سەر کتێبخانەکە بۆیە پرسیارەکەت بۆ دێت بەڵام میێوانەکانت لە ذاتی خۆیاندا ئەوە هەیە کە بچنە ناو چیمەنەکەی و پێویستیان بەوە نییە یەکێک هەڵیان بگرێت و بیان باتەوە چیمەنەکە بۆیە پرسیارەکە لێرەدا هەڵەیە و منتیقی تێدا نییە لەبەر ئەوە منتیق لەوەدا نییە بڵێ چێ خوای دروست کردووە بەڵام منتیق لەوەدا هەیە ڕاستەوخۆ بپرسی چێ ئەم مرۆڤ و بوونەوەرەی دروست کردووە پایەی دووەم پەیامی خوا قورئان دانراوی موحەممەدە قورئان لە سەرچاوە و ئاینەکانی تر وەرگیراوە قورئان دانراوی پەروەردگار و خوایەکی بەتوانایە وەک وتمان دین ڕاستیەکان ئەڵێ عەقڵ و زانستیش بە گریمانە قۆناغ بە قۆناغ ئەگەنە ڕاستیەکان سەرەتا گریمانەیەکە پاشان ئەبێتە تیۆرێک و دوای ئەوە ئەگاتە ڕاستیەکی زانستی بۆیە ئێمەش لەم بڕگەیەدا هەر پێی ڕەو لەو یاسایە ئەکەین و لە ڕێگەی گریمانەوە ئەمانەوێ بگەینە ئەو ڕاستەی کە
خوا ئەفەرموێ ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون إنهم لن يغنوا عنك من الله شيئا وَإِنَّ الظَّالِمِينَ بَعْضُهُمْ أَوْلِيَاءُ بَعْضٍ وَاللَّهُ وَلِيُّ الْمُتَّقِينَ هَذَا بَصَائِرُ لِلنَّاسِ وَهُدًى وَرَحْمَةٌ لِقَوْمٍ يُوقِنُونَ أَمْ حَسِبَ الَّذِينَ اجْتَرَحُوا السَّيِّئَاتِ أَن نَّجْعَلَهُمْ كَالَّذِينَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ سَوَاءً مَّحْيَاهُمْ وَمَمَاتُهُمْ سَاءَ مَا يَحْكُمُونَ وَخَلَقَ اللَّهُ السَّمَاوَاتِ وَالْأَرْضَ بِالْحَقِّ وَلِتُجْزَىٰ كُلُّ نَفْسٍ بِمَا كَسَبَتْ وَهُمْ لَا يُظْلَمُونَ جاثیا ئاەتی 18-22 ئێمە پاش هەموو پێغەمبەرانی تر تۆمان خستە سەر پەیڕە و شەریعەتێک کە لە کاروبارەکاندا و تۆ شوێنی بکەوە و شوێن هەوا و ئارەزووی ئەوانە مەکەوە کە شت نازانن ئەوانە بە دڵنیاییەوە هیچ کەڵکت ناگرن بۆ لای خوا و بێگومان ستەمکارانیش هەندێکیان دۆست و پشتیوانن بۆ هەندێکی تریان و خوش دۆست و پشتیوانی خواناسانە ئەم قورئانە بەرچاو ڕوونیە بۆ هەموو خەڵکی و شارەزای و سۆز و ڕەحمەتیشە بۆ ئەوانەی کە یەقینیان بە ئاسمانی بوونی هەیە ئەرێ ئەوانەی سەریان کردۆتە گوناه و وا حساب ئەکەن کە ئێمە وەک ئەوانە سەیریان بکەین کە ئیمانیان هێناوە و کاری باشە ئەنجام ئەدەن چه ئەوانەی ماون و چه ئەوانش کە نەماون بەڕاستی حکمێکی ناڕەوا ئەدەن خوا ئاسمانەکان و زەمینی بە حەق دروست کردووە و بۆ ئەوەشە تا پاداشتی شایستە بداتەوە بە هەموو کەسێک لە بڕی ئەو کارانەی کە کردویانە و ئەوانە بە هیچ شێوەیەک ستەم ناکرێت بەرامبەریان کەس نییە لە بەردەم ئەم قورئانەدا بێدەنگ بێت حتمەن ئەبێت قسە بکات و ڕای خۆی دەربارەی بڵێت و هەڵوێستی خۆشی دەرببڕێت لەی جا ئەگەر وتی بەڵێ ڕاستە خوا پەیامێکی هەیە بۆ ئەم ژیان و گەردون و مرۆڤە و کتێبێکی وەک کۆتا پەیامی ئاسمانی بەناوی قورئانەوە ناردووە بۆ ئەم مرۆڤە بەڵام ئەوە کتێبێکی عادیە و شتێکی وای تێدا نییە کە شایانی باز بێت ئێمە پێویستە بەو قسەیە قەڵس نەبین و خۆمان زویر بکەین و واز بهێنین لەوەی کە ئەو کەسە بە ڕێگەی گریمانە بەرین و بەرەو یەقین ئێمە ئەبێ بڵێین ئایا لە ڕاستیدا ئەم قورئانە کە کتێبێکە و هەیە و جێگەی گرنگی موسڵمانانە ئەبێ هیچ چێ بێت و خاوەنی ڕاستەقینەی ئەم کتێبە ئەبێ چێ بێت سێ گریمانە ئێمە ئەڵێین سێ گریمانە هەیە بۆ دۆزینەوەی خاوەنی ڕاستەقینەی قورئان یان ئەبێ هی محەممەد خۆی بێت و بۆ مەبەستێ قورئانی دابێتە لای خوا یان ئەم قورئانە لە سەرچاوەی ترەوە وەرگیراوە و پێکێنراوە یان ئەم قورئانە لە محەممەد و لە هەموو ئەو سەرچاوەنە بەرزترە کە گریمانەی ئەوە ئەنێرێت قورئان لێوە وەرگیرا بێت نابێ ئەم قورئانە زەمینی بێت و وتراوی بەشەر بێت بەڵکو ئەبێ ئاسمانی بێت و لەلایەن ئەو خوایەوە هاتبێت کە لە بڕگەی یەکەمدا بوون و دەسەڵاتیمان سەلمان بەیەقین جا ئەگەر کەسێک قورئانی بەوەهم نەئەزانی و ئامادە بوو کە مناقەشەی قورئان کات لەژێر ڕۆشنایی یەکێک لەو سێگریمانەدا ئەوە پێویستە ئێمەش پێویستە بە بەڵگەی عەقڵ و مناقەشەی منتیقی بگەینێنە ئەوەی کە ناکرێ و نابێت قورئان هی پێغەمبەر خۆی بێت لەبەر ئەوەی ئاستی دەربڕین و بیرۆکەکانی قورئان زۆر لەبانترە لە ئاستی فیکری پێغەمبەر صلی الله علیه وسلم ناشبێت لە خەڵکی تر و سەرچاوەی ترەوە وەرگیرا بێت لەبەر هەمان هۆ بۆیە بۆ چوون بەرەو یەقین ئەڵێن قورئان کتێبێکە و هەیە و کۆمەڵێکی زۆر بیرۆکە و ڕێنمایی و یاسا و زانیاری تێدایە و یەکەم جار لە مێژوودا لە سەرزمانی محەممەد پێغەمبەردا صلی الله علیه وسلم باسی کراوە و ئەو داویەتیە پاڵخوا ئەوانەی وا ئەزانن هی خوا نییە و خوا دایناوە ئەبێ یەکێ لەم گریمانانە بڵێن یەکەم یان محەممەد صلی الله علیه وسلم خۆی دایناوە و بۆ مەبەستێکی دیاری کراو داویتیە پاڵخوا دووەم یان وەک خەڵکانێکی دوودڵ یان ڕاستتر گوماناوی ئەڵێن لە سەرچاوەیەکی تری وەک بوو حەیرا وەرەقە و ئەمانەوە وەرگیراوە سێم
یان مادامێک ئەم قورئانە بە کەسێکی تر ناوترێ و کەس ناتوانێت وەک ئەو بیهێنێ کەواتە هی دەسەڵاتێکە لە سەروی مرۆڤەوەیە کە ئەویش خوای پەروەردیگارە. مناقەشەی گریمانەی یەکەم قورئان هی پێغەمبەر بێت گریمانەی ئەوە هەیە کە موحەممەد صلی الله عليه وسلم خۆی ئەم قورئانەی دانابێت و دابێتە پاڵ خوا بۆ ئەوەی خوای گەورە بگات پێی. ئەم قورئانە پێغەمبەر صلی الله عليه وسلم داینەناوە لەبەر زۆر بەڵگا. یەک خۆی دان بەوەدا ئەنێت کە ئەم قورئانە هی ئەو نییە و هی خوایە و ئەم تەنیا ئیشی ئەوەیە ئەم قورئانە کە هی ڕەب العالەمینە لە جوبرائیلی ئەمینەوە وەری بگرێت و لەبەری بکات و بیگەینێتە خەڵکی ئیتر ئەم نەوە چیلی خوایە و نەسێبەری خوایە بەڵکو بەندەیەکە وەک ئەو هەموو بەندەی ترکە خوا هەیەتی. ئەوە تا ئەفەرمێم قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. كهف آياتي 110. قل ما كنت بدعا من الرسل وما أدري ما يفعل بي ولا بكم إن أتبع إلا ما يوحى إلي وما أنا إلا نذير مبين. أحقاف آياتي 9 خواج أفرمي وإنه لتنزيل رب العالمين نزل به الروح الأمين على قلبك لتكون من المنذرين بلسان عربي مبين وإنه لفي زبر الأولين. شعراء آياتي 192 بۆ 196. دەی کەسێک خۆی دام بە مەسەلەیەکدا بنێت ئیتر چۆن شتێک ئەدرێتە پاڵی کە ئەو نکۆڵی لێ بکات کە هەم عەقڵ و هەم یاسا شتێک ناداتە پاڵ هیچ کەسێک کە خۆی دانی پێدانەنێت و نکۆڵی لێ بکات. پرەنسیپەکانی یاسا دەڵێت ئیقرار سەید الئەدلە دان پێدانان سەرداری هەموو بەڵگەکانە. دوو عەقڵ نایبڕێ کەسێک جوانترین و بەهێزترین بەرهەمی فکری خۆی لە ڕاستیدا لە لووتکەی فەخر و شانازیدا بێت بداتە پاڵ خەڵکی تر و خۆی لێبەری بکات. ئەوەی لای خەڵک باوە ئەوەیە زۆر کەس شتی بەهێز و جوانی خەڵک ئەدزێت و ئەیداتە پاڵ خۆی و خۆی پێوە هەڵدەچێشێت لە ناو خەڵکدا نەک بەرهەمی جوانی خۆی. ئەوەی لای خەڵک باوە ئەوەیە زۆر کەس شتی بەهێز و جوانی خەڵک ئەدزێت و ئەیداتە پاڵ خۆی خۆی پێوە هەڵدەچێشێت لە ناو خەڵکدا نەک بەرهەمی جوانی خۆی و گوشراوی ژیانی بداتە پاڵ خەڵکی تر. گریمانی ئەوە هەیە بوترێت آخر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم قورئانەی بۆیە دایە پاڵخوا نەک خۆی بۆ ئەوەی لای خەڵک پیرۆز بێت و خەڵکی پێڕەوی لێ بکەن. ئەم گریمانە بە زۆر بەڵگە هەڵە و ناڕەوایە. ئەلف ئەم قورئانە و ناوەڕۆکی ئەم قورئانە لە ئاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بەرزترە و ناگونجێ ئەو ئەم هەمووە بیرۆکە بێ هاوتایانەی وتبێت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو خەڵکدا جیاوازی لە نێوان قسەی خۆی و قسەی خوددا بۆ کردوون و هەموو قسەکانی خۆی ناویان فەرمودێ و قسەکانی خوا ناویان قورئانە کەچی خەڵکی هەمان ڕێزیشیان بۆ قسەکانی خۆشی هەبووە و هیچ کات پێویستی بەوە نەبووە قسەی خۆی بداتە پاڵ خوا. سێ ئەوەی ئاگای لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو بێت ئەزانێت ئەو هەرگیز بە سواری درۆ نەڕۆیشتووە بۆ هیچ کار و مەبەستێک بەڵکو بە پێچەوانەوە هەرگیز ڕێگەی نەداوە شتێک کە لە بنەڕەتدا وانیە بدرێتە پاڵی با بۆ بەرز ڕاگرتنەوە و ڕێزلێنانی زیاتری ئەویش بوو بێت. بۆ نمونە ڕێگەی نەداوە کەس بە شان و باڵیدا هەڵبدات یان لەبەری هەستێتەوە. ئەنەس ئەڵێ لەم دنیاەدا بینینی کەسێک نەبووە کە لە بینینی کەسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشتر بێت لایەن کە پێغەمبەریان ئەبینی هەڵ ئەسانەوە لەبەری چونکە ئەیان زانی کە ئەو هەستانەوەی پێناخۆشە یان ڕێگەی نەئەدا بە پێوە لە کاتی دانیشتندا دەستە و نەزەر بوەستن لە ڕوویدا وەک خۆی ئەفەرمێ وەک نەسارا کە چۆن بە شان و باڵی عیسای کوڕی مەریەمیاندا هەڵیان ئەدا ئێوە بە شان و باڵی مندا هەڵمەدەن
چونکە خۆ منیش هەر عەبدی خوام بڵێن ئەویش عەبدی خوا و پێغەمبەری خوایە. هەندێک جاریە و گۆرانی بێژ لە شایی ڕەبیعی کچی موعەوەز گۆرانیان ئەوت و دەفیان لێ ئەدا، یەکێکیان ئەیوت وەفینا نەبیی یعلم ما فی غەد، واتە پێغەمبەرێکمان لەناودایە ئەزانێ بەیانی چی ئەبێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم گۆرانیەکەی پێبڕی و فەرمووی شتی وامەڵێ هەر ئەو شتانەی کە پێشتر ئەدوتن ئەوانە بڵێ. خوش لە قورئاندا هەروە ئەفەرمێت قل لا أقول لكم عندي خزائن الله ولا أعلم الغيب ولا أقول لكم إني ملك إن أتبع إلا ما يوحى إلي قل هل يستوي الأعمى والبصير أفلا تتفكرون. أنعام آياتي 50. ولو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء. أعراف آياتي 188. إبراهيمي كوري كمرد لكاتي ناشنكيدا خور جيلا سحابة بالرزكان وتيان خۆر لەبەر خاتری ئیبراهیمی کوڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم گیراوە. پێغەمبەر خێرا چووە شوێنێکی بەرز و فەرمووی مانگ و ڕۆژ دوو ئاەتی خوان نەبۆ ژیان و نەبۆ مردنی کەس ناگیرێن، ئەگەر شتی واتان بینی خۆتان بە نوێژکردنەوە خەریک بکەن. ئیمامی بوخاری ڕیوایەت ئەکا. 4. ئەم قورئانە ئیعجاز و زانیاری وردی ئەوەندە زۆری تێدایە کە نە لە ئاستی موحەممەد و نە لە ئاستی هیچ زانایەکی ئەو سەردەمە و سەردەمەکانی دوای ئەو ئەم سەردەماشدا نییە. ئەو هەموو ئیعجازەکەی مرۆڤ ئەوترێت نەخوازەڵا موحەممەدێکی نەخوێندەوار و لە سەردەمێکی کۆنی وەک ئەو سەردەمەی ئەویشدا. 5. قورئان بێدڵی ئەوی چەند زار کردووە لە چەند شوێنێکدا ڕخنەی لێگرتووە ئەوە تا خوای گەورە ئەفەرمێت ما كان للنبي والذين آمنوا أن يستغفروا للمشركين ولو كانوا أولي قربى من بعد ما تبين لهم أنهم أصحاب الجحيم. توبة آياتي 113. لشوينيكي ترى هر فرمي ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض. أنفال آياتي 67. عبس وتولى أن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى. عبس آياتي 1 لشوينيكي ترى وتخفي في نفسك ما الله مبديه وتخشى الناس والله أحق أن تخشاه. أحزاب آياتي 67 لشوينيكي تريشا ولو تقول علينا بعض الأقاويل لأخذنا منه باليمين ثم لقطعنا منه الوتين. حاقا آياتي 34-36 دەیکەواتە کەسێک مەبەستی بێت پیرۆزی بۆ خۆی و قسەکانی دروست بکات ڕاستە بەو شێوەیە بکات لەگەڵ خۆیدا و بەو توندی ڕەخنە لە خۆی بگرێت یان ئەو ڕەخنە و بێدڵی کردنانە بەڵگەن لەسەر ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم مرۆڤێکە وەک هەموو مرۆڤەکانی تر، بەڵام ئەوەندە هەیە کە نیگای بۆ دێت و ئەویش لە سەریەتی کە جوان لێ حاڵی بێت و لەبەری بکات بیگەیەنێتە خەڵکی و بۆیان باز بکات و بۆیان ڕۆشن بکاتەوە و بۆیان تەفسیر بکات بەسەر خۆی و خەڵکیشدا جێبەجێ بکات. 6. زیاد لەمەش بابەتەکانی ئەم قورئانە زۆر لە ئاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرزترا کە زانایان بە کورتی باسی 4 جۆر بابەتی سەرەکی قورئانەکەن. جۆری یەکەم بابەتە مێژوویەکان، هەواڵی میلەتان و شارستانیەتە پێشوەکان. جۆری دووەم بابەتەکانی داهاتوو، هەواڵی ڕووداوەکانی لەمە و دوا کە ڕوو ئەدەن. جۆری سێم بنچینەکانی زانستی دینی و مرۆییەکان وەک بیر و ڕائاینیەکان، زانستە کۆمەڵایەتیەکان، زانستە یاساییەکان، زانستەکانی پزیشکی و فەلسەفە و زیندەوەرزانی هەتا کۆتایی. جۆری چوارم لایەنە ئیعجازیەکانی ئەم قورئانە وەک ئیعجازی بەلاغی و بەیانی و زانستی و تەشریعی و زمانەوانی و ژمارەیی هەتا کۆتایی. زانایان ئەڵێن زانیاریە مێژوویەکان
نە بە عەقڵکاری و قیاسات و نە بە بیرکردنەوە ئیرهاسات دەستی کەس ناکەوێت، بەڵکو تاکە ڕێگەیە بۆ دەستکەوتنی زانیاری مێژووی بریتە لە نەقڵ و گواستنەوە بە ڕێگەی ڕیوایەت. دەی ئەم هەموو زانیاری مێژوویانە لەسەر ئادەم و نوح و ئیبراهیم و داود و سلەیمان و موسا و عیسا و لوقمان و هەواڵانی ئەشکەوت و میلەتانی عاد و سەمود و فیرعەون و هەتا کۆتایی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەکوێوە هێنای؟ ئەوە نەبێت کە خوای گەورە بە ڕێگەی جوبرائیلدا بۆی ناردبێت. ڕاستە هەندێک ڕوودا و هەر بەسەر زمانی خەڵکەوە هەبوون و باسکراون، بەڵام بەو دوور و درێژی و وەردەکاریەوە تەنیا وەحی نەبێت، هیچ ڕێگەیەشی تر نییە ئەو زانیاریانەی لێوەربگیرێت. ئەوە تا ئەمنەوە تازەی کە ئێستا هەیە نازانێ حکومەتی مەهاباد کەی بووە و چۆن بووە و چۆن ڕووخاوە کە هێشتا 56 ساڵێکی بەسەردا ڕۆشتووە. کەسیش نابێ بڵێ ئەو بەسەر هات و سەرگوزشتانە لای یەهود و نەسارا هەبوون و هی ئەوان بووە، چونکە ئەم زانیاریانە لەگەڵ ئەوانەی ناو تەورات و ئینجیلدا زۆر جیاوازن و زۆر دژن بە یەکتری و ئێمەش لە گریمانەی دووەمدا گەڕانەوەمان ئەبێت بۆ هەڵوەشاندنەوەی ئەم بۆ چوونە بە بەڵگەیەکی تر. هەرزانایان ئەڵێن ئەوەی قورئان هەواڵی پێداوە لە داهاتوودا ڕوو ئەدەن ئەکرێ بیکەنە 4-5 بابەتی سەرەکی. یەکەم هەواڵی ئەوەی داوە کە ئەم قورئانە خوا ئەیپارێزێت و دەستی درۆزن و ساختەچی و دوژمنانی دینی پێناگات و وەک چۆن دەستیانگەی بە تەورات و ئینجیل و لادانی دنیایان تێدا دروست کرد. ئەوە تا ئەفەرمێت ئیننا نحن نزلنا الذکر وئنا له لحافظون. حجر آياتي نوم هروها أفرميت قل لئن اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله ولو كان بعضهم لبعض ظهيرا. إسراء آياتي 88 يان أفرميت فإن لن تفعلوا ولن. بقرة آياتي 24 دوو داهاتووی ئەم دینە کە کەس ناتوانێ تێکی بشتێنێ و هەر ئەمێنێ ئەم کۆمەڵەش دەستی لێ هەڵبگرن، خوا کۆمەڵێکی تری بۆ پەیدا ئەکات و بە بەردەوامی کۆمەڵێکی بەغیرەت و زانا و دانا داکۆچی لەم دینە ئەکەن. فإن يكفر بها هؤلاء فقد وكلنا بها قوما ليسوا بها بكافرين. ئەنعام ئاەتی 89 ئەگەر ئەمە کاری خوا نەبێت پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن ئەتوانێت وها گرنتیەک بدات هەر هیچ نەبێ بۆ دوای مردنی خۆی، کەواتە بێگومان پارێزەرێکی دی هەیە بۆ ئەم دینە جگە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە هەموو چەرخ و زەمانێکدا ئامادە و بەتوانایە بۆ پاراستنی دینەکە ئەویش خوایە. بڕۆن لە مێژوش بپرسن بزانن چەند جار و چەند کەس بە هەموو توانایەکیانەوە داهاتنەوە بۆ ئەم دینە تاوەکو تێکی بشتێنن ئیتر هەڵنەسێتەوە و کەس نەمێنێت لە دەوری، کەچی ئەوان هەموو ڕۆیشتن و دین هەرما، ئەوان ناویان نەما و پوکانەوە و ڕزین، دین هەر لە گەشەکردن و بڵاوبوونەوەدایە، هەر چواردەوری قەرەباڵغتر ئەبێ بە پیاوی زانا و بەتوانە. لە مێژوش بپرسن کام فکرە و کام دین ئەگەر ئەوەندەی ئیسلام و هەر لەناو خۆیدا و لەناو کۆمەڵگەکەی خۆیدا ئەو هەموو بزوتنەوە بە تنی و کەس و ئەفکارە ڕوخێنەرەی بۆ دروست بکرایە ئەیتوانی خۆی ڕابگرێت جگە لە ئیسلام. ئایا ئەوانەی وەک زانایەکی سووری دەڵێ بەڵگەنین لەسەر ئەوەی ئیسلام هی خوایە و ممچین نییە بڕوخێنرێ، ممچین نییە تێک بشکێنرێ؟ لە مێژوو بپرسن ئەوەی لەگەڵ ئەم دینەدا کرا بزانن ئەگەر لەگەڵ یەکێکی تر ئەوە لەگەڵ فکرەیەکی تر یان دینێکی تردا بکرایە ئێستا هەر تۆزیشی مابوو. خوای گەورە ڕاست ئەفەرمێ هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون. توبة آياتي 33 هروها أفرموت إن الذين كفروا ينفقون أموالهم ليصدوا عن سبيل الله فسينفقونها ثم تكون عليهم حسرة ثم يغلبون. أنفال آياتي 36 هۆکەشی ئەوەیە کە ئەوەی زەوی و ئاسمانەکانی ڕاگرتووە هەر ئەویشە دینی ڕاگرتووە دەست لەم دینەش بەرنادات
ئەو ڕۆژە نەبێت کە دەست لە ئاسمانەکان و زەوی بەرئەدات و بڕیاری تەواوبوونی دنیا و دەستپێکردنی قیامەت ئەدا. 3. هەوڵی داوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کەس ناتوانێت بیکوژێت و ئەی پارێزێت بۆ ئەوەی ئەم دینە بگەێنێتە خەڵکی. يا أيها الرسول بلغ ما أنزل إليك من ربك وإن لم تفعل فما بلغت رسالته والله يعصمك من الناس. مائدە ئاەتی 67. هەر ئەمە وای کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای دابەزینی ئەم ئاەتە ئەفەرمێ پێویست ناکات کەس پاسەوانیم بکات و لە کوشتنم بترسێ، چونکە خوای گەورە بڕیاری داوە ئەم پارێزێت. ئەوەش بوو خوای گەورە لە هەموو ڕوودا و شەڕ و پێکدادانەکاندا پاراستی و لەسەر جێگەدا وەفاتی کرد. 4. هەوڵی داوە کە پاش چەند ساڵێکی تر شەڕێک لە نێوان ڕۆم و فارسدا ڕوو ئەدات و ڕۆمەکان سەردەکەون بەسەر فارسەکاندا و تێکیان ئەشکێن و ئەو ڕۆژەش خۆشی و دڵشادیەک لەناو موسڵماندا دروست ئەبێت. ئەوە بوو ئەو ڕۆژەی موسڵمانان لە بەدردا سەرکەوتنیان بەدەستهێنا. هەواڵی ئەوەش بەڵاو بوویەوە کە ڕۆم سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێناوە لە شەڕێکدا لەگەڵ فارزەکاندا. بابەتی ئیعجازیش لە قورئاندا زۆر فراوانە، زانایانی سەرسام کردووە بەڵام ئێمە تەنیا یەک نمونە زۆر بە کورتی باس ئەکەین. هەندێک لە زانایانیش لە کاتی خۆیدا وتویانە گرنگ ئەوە نییە بتوانی لە ماوەیەکی قیاسیدا دەنگ بگوازیتەوە بۆ شوێنێکی دوور، تەنانەت ئەوەش گرنگ نییە کە بتوانرێ وێنەش لەو ماوە قیاسیەدا بگەیەندرێتە شوێنێکی دوور، بەڵکو گرنگ ئەوەیە بتوانرێت تەنێک لە شوێنێکەوە بگوازرێتەوە بۆ شوێنێکی دوور لە ماوەیەکی قیاسیدا. دەی قورئان پێش 1400 و ئەوەندە ساڵە بەر لە ئێستا باز لە شتێکی وا دەکات لە ڕێگەی چیرۆکی یەکێک لە پێغەمبەرەکانەوە کە حەزرەتی سولەیمانە. قورئان دەفەرمێت قال يا أيها الملأ أيكم يأتيني بعرشها قبل أن يأتوني مسلمين قال عفريت من الجن أنا آتيك به قبل أن تقوم من مقامك وإني عليه لقوي أمين قال الذي عنده علم من الكتاب أنا آتيك به قبل أن يرتد إليك طرفك فلما رآه مستقرا عنده قال هذا من فضل ربي ليبلوني أأشكر أم أكفر ومن شكر فإنما يشكر لنفسه ومن كفر فإن ربي غني كريم. نمل ئاەتی 38 بۆ 40. واتە سولەیمان بەڕاوێژکارەکانی خۆی فەرموو چێ ئەتوانێ عەرشی بەڵقیسم لە یەمەنەوە بۆ بهێنێتە فەڵەستین. پێش ئەوەی خۆیان بێن عیفریتێک لەناو پەریەکاندا وتی من ئەتوانم لەو ماوەیەدا کە لە دەوامدای بۆت بهێنم پێش ئەوەی لێرە بڕۆی. یەکێکی تر کە زانیاری باشی لە کتێبدا هەبوو وتی من لە چاوتورکانێکدا بۆتی ئاگوازمەوە کە سولەیمان بینی خێرا عەرشەکەی بەڵقیس ئامادە بوو لە لایدا فەرمووی ئەمە فەزلی خوایە. هێنانی ئەم عەرشە نە موعجیزەیە نە کەرامەتە و نە سیحریشە، چونکە سولەیمان خۆی نەیکرد تا بیڵێن ئەوە موعجیزە بوو. ساحر و پیاوی ساڵحیش لەناو باسەکەدا نییە. ئەوەی هەیە لەناودا ئەوەیە کەسێک کە خوا زانست ئەداتە پاڵی الذي عنده علم ئەو کارەی کردووە کەواتە گواستنەوەی ئەم عەرشە لەسەر بناغەیەکی زانستی کراوە نەک شتی تر. مەسەلەکەش زۆر ئاسانە و ڕێگەی تێ ئەچێت وەک علم و وەک عەقڵ، چونکە هەموو مادەی دنیا لە سێ بەش پێک دێت: ئەلکترۆن، پرۆتۆن، نیوترۆن. ئەلکترۆن کە بارگەی سالیبی هەڵگرتووە و بە دەوری ناوکدا ئەسوڕێتەوە، ناوک کە بارگەی موجەبی لە پرتۆنەکەیدا هەڵگرتووە و هێزی چێشکردن لە نێوانیاندا هەیە. ئەگەر ناوک بەهێز بکرێت و ئەلکترۆنەکان ڕابچێشێ بۆ خۆی ئەوە تیشک دروست ئەبێت و تیشتێکیش لە یەک چرکەدا 386,000 کیلۆمەتر لە چرکەیەکدا ئەبڕێت. یانی ئەگەر تیشتێک لە مانگەوە دەربچێت
بە 6 چرکە ئەگاتە سەر زەوی. هەروەها زانایان گەیشتونەتە ئەوەی کە ماددە ئەبێتەوە بە وزە و وزەش ئەبێتەوە بە ماددە، کەواتە ئەگەر وتیان دەستگایەک دروستکراوە لە شێوەی ئۆتۆمبیلێکدا یان کابینەیەکی تەلەفۆندا تەنێک بخەیتە ناوی لە ماوەیەکی قیاسیدا ئەیگوازێتەوە بۆ شوێنێکی دوور، مسلمان یەکەمین کەسێک ئەبێت کە بڕوا بەو مەسەلەیە بکات، چونکە قورئان باسی شتێکی وای کردووە. مناقەشەی گریمانەی دووەم قورئان لە سەرچاوەی ترەوە وەرگیرا بێت. دکتۆر محەممەد عەبدوڵڵا دراز لە کتێبی مەدخەلەکەیدا بە درێژی باز لەو کەسانە ئەکات کە هەندێک کەس بە سەرچاوەیان دائەنێن بۆ ئەوەی پێغەمبەر ئەم قورئانەی لێوەرگرت بن. ئەو دکتۆرە بە دوو قۆناغ ئەو پرسە ساغ ئاکاتەوە، ئەی سەلمێنێت کە ئەو قسەیەی گوایە پێغەمبەر قورئانی لەسەر چاوەیەکی تر و کەسێتی تر وەرگرتە بێت، قسەیەکی زۆر عەوامانە و نەخوێندەوارانەیە و لە بەردەم لێکۆڵینەوەی زانستیدا ناتوانێت خۆی بگرێت لە ئەلئەنباء العەظیمەکەیشیدا هەمان باز بە شێوازێکی تر شرۆڤە ئەکات کە ئەمەی خوارەوە لە گیانی ئەو نووسینە وەرگیراوە. زانایان ئەڵێن ئەو مامۆستایە ئەبێت چێ بێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانی لێوەرگرت بێت. چەند گریمانە و ئەگەرێک هەیە ئەگەر لەناو عەرەبەکان خۆیاندا بوو بێت، ئەوە عەرەب لە جاهیلیەتێکی گەورەدا ئەژیان و هیچ سەرچاوەیەکی مێژووی باز لەوەها گریمانە و گومانێک ناکات. ئەگەر شتی وا هەبوو بێت موشریکینی قوڕەیش بۆچی جامی تووڕێی خۆیانیان نەئەڕەشت بەسەر ئەو کەسەدا وەک بەسەر پێغەمبەردا ئەیان ڕەشت؟ ئەگەر شتی وا بوو بێت ئەو مامۆستا بۆ ئەوەندە جێل و داماو بووە ئەم شانازی و سەروەری و ناوداریەی لەدەست خۆی داوە؟ ئەگەر ئەڵێن بۆ حیرا یان وەرەقەی کوڕی نەوفل بووە، ئەوە بینینی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەو دوانە بەنهێنی نەبووە و یەکی جارێک بینیوینی بە شایەتی مێژوو کە وەرەقەشی بینیوە خەدیجەی لەگەڵدا بووە، کە بۆ حەیراشی بینیوە ئەبوو سوفیانی لەگەڵدا بووە. پاشان با بپرسین ئەو بینینانە ماوەکەیان چەند بووە؟ ئایا ئەو حیوار و قسەکردنە چی بووە و لەسەر چی بووە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ حیرای لە شام بینیوە کە ئەو کاتە تەمەنی لە 20 ساڵاندا بووە. بۆ حیراش کە سیر ئەکات سیما و ئەخلاقی پێغەمبەرێکی تێدا ئەبینێ، وەرەقەی کوڕی نەوفلیش کە ئەیبینێ شایەتی پێغەمبەرایەتی بۆ ئەدات و پێشی ئەڵێ ئەگەر بمێنم ئەو ڕۆژەی گەلەکەت شار بە دەرد ئەکەن پشتیوانیت لێ ئەکەم بە دڵنیاییەوە. ئەم پێشبینیکردنە نابێتە بەڵگە بۆ ئەوەی قورئان لەو دوانەوە وەرگیرا بێت لەبەر ئەم خاڵانە. یەک، ئەوان بۆ حیرا و وەرەقە شتی وایان نەوتووە و شتی وایان ڕانەگەیاندووە. دوو، معقول نییە بە چەند دەقیقەیەک ببینین ئەو هەموو مەعارفە و وەربگرێت و لەبەری بکات. سێ، هەروەها زانیاریەکانی ناو قورئانیش زۆر دژ بە زانیاریەکانی ناو ئینجیل و تەوڕاتن و ئەگەر وا بووە قورئان لە تەوڕات و لە ئینجیل وەرگیرا بێت ئەبوو دژی یەکر نەبوونایە، عەقڵ و مەنتیق وا دەڵێت. چوار، هەروەها ئەپرسین ئەی جوولەکە بۆ نایان ئەود محەممەد ئەوەی تۆ شانازی پێوە دەکەی لە بناغەداهی ئێمەیە بۆ ئەوەی کۆتایی بە ململانەیان بهێنن لەگەڵ ئیسلام و پێغەمبەردا. پێنج، یان بۆ منەتیان نەئەکرد بەسەریدا و بڵێن هذا بضاعتنا ردت إلينا، ئیتر بەهاتنایە خەڵکیان لە دەوری خۆیان و دینی خۆیان کۆ بکردایەتەوە و ئەوها دەربەدەری شار و وڵاتان نەبوونایە. شەش، هەر کەسێک ڕێز لە خۆی بگرێ پێویستە بە بەڵگەوە قسە بکات و هەر کەسێکیش ڕێزی خۆی لا نەبێت چۆن حەز ئەکات با بەو شێوەیە گەز و پێوانەی بکات، بەڵام هەرچی بڵێت زۆر نابا سەر لە خۆ هەڵۆشاندنەوە دەرئەکات و سەرەتا قسەکانی کۆتایی قسەکانی هەڵدەوەشێنێتەوە. ئەوە تا ئەڵێن بۆ حیراوتی ئەمە داهاتوویەکی گەورەی ئەبێت و ئاگاتان لێی بێ. وەرەقە وتوویەتی ئەمە ئەو ناموسیە هاتووە بۆ تۆ کە بۆ موسا هات، کەچی ئاگیان لە خۆیان نییە. ئەڵێن ئەم قورئانیان تەلقینی پێغەمبەریش کرد، ئاخۆ کابرا چۆن دان بە پێغەمبەرایەتەکەیدا ئەنێ و خۆشی لێ ئەکات بە مامۆستا. حەوت، قورئان پڕە لە ڕخنە و لۆمە لەسەر یەهود و نەسارا و ڕیسوایان دەکات کە چۆن دەستیان خستۆتە دین و تێکیان داوە. أو تا أفرمي وقالت اليهود والنصارى نحن أبناء الله وأحباؤه قل فلم يعذبكم بذنوبكم بل أنتم بشر ممن خلق يغفر لمن يشاء ويعذب من يشاء
ولله ملك السماوات والأرض وما بينهما وإليه المصير. مائدة آياتي هجدة. لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم. مائدة آياتي حفدة. لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة. مائدة آياتي حفتة وسه. قل يا أهل الكتاب لم تصدون عن سبيل الله من آمن تبغونها عوجا وأنتم شهداء وما الله بغافل عما تعملون. آل عمران نوهتونو لسورة نساء دا يك زنجيرة دريج لتاوان ولادانا كانيان رز أكاتو أفرمي فبما نقضهم ميثاقهم وكفرهم بآيات الله وقتلهم الأنبياء بغير حق وقولهم قلوبنا غلف بل طبع الله عليها بكفرهم فلا يؤمنون إلا قليلا. آياتي 155 تا أغاتا أوي أفرمي وبكفرهم وقولهم على مريم بهتانا عظيما وقولهم إنا قتلنا المسيح عيسى ابن مريم رسول الله وما قتلوه وما صلبوه ولكن شبه لهم تا أرواد بو آياتي شترو أفرمي فبظلم من الذين هادوا حرمنا عليهم طيبات أحلت لهم وبصدهم عن سبيل الله كثيرا وأخذهم الربا وقد نهوا عنه وأكلهم أموال الناس بالباطل. آياتي 161 جات خوا ئەمە ئەکرێ قسەی ئەو سەرچاوانە بێت کە قورئانی لێوەرگیراوە و مامۆستای پێغەمبەر صلی الله عليه وسلم بووبن یان بە پێچەوانەوە قورئان مامۆستایەتی ئەوان ئەکات و ڕەخنەیان لێ ئەگرێت و هەڵە و پەڵەکانیان دەرئەخات و داوای تەوبە و بە خۆدا چوونەوەیان لێ ئەکات. هەشت هەر قورئان باسی ئەوە ئەکات کە گاور و جوولەکە ڕەوشتیان بریتی بووە لە شاردنەوەی زانست و زانیاریەکانیان و زۆر حەسوود و بەخیل بوون ئەوەتە ئەفەرمێم فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله ليشتروا به ثمنا قليلا. بقرة آياتي حفتاونو لسورة أنعامش أفرمي قل من أنزل الكتاب الذي جاء به موسى نورا وهدى للناس تجعلونه قراطيس تبدونها وتخفون كثيرا وعلمتم ما لم تعلموا أنتم ولا آباؤكم قل الله ثم ذرهم في خوضهم يلعبون. يا أهل الكتاب لم تلبسون الحق بالباطل وتكتمون الحق وأنتم تعلمون. بأشكرا ورونتر قرآن أفرمي وما أنزلنا عليك الكتاب إلا لتبين لهم الذي اختلفوا فيه وهدى ورحمة لقوم يؤمنون. ئێمە ئەم کتێبەمان بۆ ئەوە ناردۆتە خوارەوە تا بە تەواوی ڕوونی بکەیتەوە بۆ گاور و جوولەکان ناکۆچی و چێشمە چێشمیان لەسەر چییە؟ نۆ ڕاستە قوڕەیش و کافرانی مەککە حەزیان نەئەکرد کە ئەم قورئانە بدەنە پاڵ کەسێک وەک خۆیان مرۆڤ بێت بۆ ئەوەی سیفەتی ئاسمانی بوونی لێ بکەنەوە، بەڵام زۆری نەئەبرد لەو قسەیە پەشیمان ئەبوونەوە. ئەیانود ئینەما یعلمه بەشەر ئەیانود وەقالوا ئەساطیر الأولین اکتتبها فهي تملى عليه بكرة وأصيلا. بەڵام ئەوان لە ڕاستیدا جددی نەبوون لەم ڕەخنە و
تۆمەتەیاندا چونکە لە ناخەوە بڕوایان هەبووە کە هیچ مرۆڤێک ناتوانێت ئەوە بڵێت بۆ ڕاستی ئەم قسەیە تۆزێک لەم ئاەتە ورد ببەرەوە. بل قالوا أضغاث أحلام بل افتراه بل هو شاعر فليأتنا بآية كما أرسل الأولون. سەیری ئەو دوودڵی و ڕاڕاییە بکە، بێ باوەڕانی تێکەوتووە، بەڵکو ئەڵێن ئەم قورئانە کۆمەڵێک خەوی هەڵجە و بەڵجەنە، بەڵکو درۆ و هەڵبەستراوە نا، بەڵکو قسەی شاعیرە. ئەو دووسێ ڕستەیە وێنەیەکی زۆر ڕۆشن و دیاری هەڵوێستی شایەتیەکی درۆزن دەرئەخات کە ئیحراز ئەبیت و ئەم سەر و ئەو سەر ئەکات و سەری لێ شێواوە و نازانێت بە چلایەکدا شایەتومان بێنێ. انظر كيف ضربوا لك الأمثال فضلوا فلا يستطيعون سبيلا. دا هەندێ ئەڵێن محەممەد قورئانی لە ئومەیەی کوڕی ئەبی سەلەد یان موسەیلەمە و قەیسی کوڕی ساعدە وەرگرتووە. لە موناقەشەی ئەمەدا ئەڵێن ئەو قسەیە زیاتر لەو ڕێنە و قسەی بێمانە ئەچێت، چونکە ئومەیە خۆی شتی وای نەوتووە لەگەڵ ئەوەدا زۆر گەڕاوە بە شوێن ناوبانگ و ناوداریدا و موسەیلەمەش چی لێ بەجێماوە کۆمەڵێک شتینە عەقڵانە نەبێت. یان ئومەیە جگە لە چەند شەعرێک چی تری لێ بەجێماوە کە شایانی ئەوە بێت بکرێتە مامۆستا بۆ پێغەمبەر و بکرێتە سەرچاوە بۆ ئەم قورئانە گەورە و پیرۆزە. پاشان بۆ ئەبێ بوترێ قورئان چاوی لە ئومەیە کردووە و نەوترێ ئومەیە ویستویەتی چاو لە قورئان بکات و چێبڕچێ لەگەڵ پێغەمبەردا بکات، چونکە خۆ ئومەیە هاوزمانی پێغەمبەر بووە و تا دوای شەڕی بەدەریش هەر لە ژیاندا بووە. هەروەها قەیسی کوڕی سەعدەی ئەیادیش بە هەمان شێوە پیاوێکی ژیر و وریا و خوێندەوار بووە، بەڵام ئەوەیانی نا پێغەمبەر صلی الله علیه وسلم بوو بێتە قوتابی لای ئەوان و بنەما یان درێژەی ئیسلامی لێوەرگرتبن، چونکە وەک وتمان پێغەمبەرایەتی نەهیوا و ئاواتە نەپیشە و کارە بە هەوڵدان بۆی بێتە دەست. موناقەشەی گریمانەی سێم قورئان ئەبێ هی خوای پەروەردیگار بێت. ئەگەر ئەم قورئانە هی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبێت، وەرگیراوی هیچ سەرچاوەیەکی تریش نەبێت وەک سەلماندمان، کەواتە ئەم قورئانە هی کەسێکی باڵادەستە کە دەسەڵات و هێزی دەربڕینی لەسەروی مرۆڤەوەیە و ئەتوانێ یاسایەکی وادا بڕێژێت کە هەتا دنیایە ئەم بوون و ژیان و مرۆڤە ئاراستە بکات کە ئەویش بریتێ لە پەروەردیگاری هەموو خوڵقاوەکان، کەواتە چه عەقڵ و منتیق و چه ئەنجامی توێژینەوە و چ ویژدان و بڕیاری ئەوە ئەدەن کە ئەم قورئانە حتمەن ئەبێت هی هێزێک بێت زانست و درچی لەسەر و زانستی مرۆڤەوە بێت. ئەو هێزەش بریتێ لە خوایەکی زانا و دانا و بەتوانا وەک خۆشی ئەفەرمێت ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا. نیسا ئاەتی 82 دەیکە تەناقوزی تێدا نەبێت، کەواتە هی خوا نەک بەشەر. پای سێم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێمەی موسڵمان یەقینمان بەوە هەیە کە بە بەڵگە و بورهانی عەقڵی ئەوە سەلماوە کە محەممەد پێغەمبەری خوایە و لەلایەن خواوە هاتووە و پەیامێکی ئاسمانی لای خواوە بۆ هاتووە، ئەویش بە ئامانەتەوە گەیاندوویەتی بە خەڵکی بڕواشمان وایە کە ئەو پێغەمبەرە لە لووتکەی ڕەوش بەرزیدایە و شایستەیە بەوەی کە شوێنی بکەوین بۆ ناسینی خوا و پەرستنی خوا و جوانکردن و بەهێزکردنی ژیان، ئەوانش کە شوێنی ناکەون نەقسانیەکی گەورەیان تێدایە، بەڵام ئەو کەسانەی کە بڕوایان وانیە و دوودڵن لەم ڕاستیە ئەبێ بە گریمانە بەرە و یەقینیان ببەین و بیان گەینینە ئەو ڕاستیە. چوار گریمانە. ڕاستی پێغەمبەر ڕوبەڕووی چوار گریمانە ئەبیتەوە. یەک، یان وەهمە و کەسێکی وا هەر نەبووە. دوو، یان هەبووە بەڵام کەسێکی ئاسایی بووە. سێ، یان کەسێکی عەبقەری و فەیلسوف بووە. چوار، یان یەکێک بووە لە پێغەمبەرانی خوا و پەیامی ئاسمانی هێناوە. موناقەشەی ئەو گریمانانە بەگشتی ئەپرسین ئایا محەممەدی پێغەمبەر کەسێکی ڕاستەقینە بووە هەبووە یان ئەوە وەهمە و شتی وا هەر نەبووە؟ ئەگەر کەسێک قەناعەتی وابوو کەسێک لە مێژوودانە بووە بە ناوی محەممەد کە لە مەککەدا بوو بێت و پاشان چوو بێتە مەدینە و پاشان سوپایەکی پێکەوە نابێت و بیرۆکەیەکی دینی ڕاگەیاند بێت بەو بیرۆکەیە سەرەتایی بۆ شارستانیەتێکی گەورە دامەزراند بێت، ئەوە قسەکردن لەگەڵیدا بێهودەیە و دیارە عەقڵی کۆن و
کە لەبەری زۆری تێدایە و مرۆڤێکی ساغ نییە هەوڵدان لەگەڵیدا وەک هەوڵدانە لەگەڵ کەسێکی شێتدا بۆ ئەوەی حاڵی بکەیت لە باسێکی عەقلانی ئەو کەسەی کە بڕوای وایە هەرچی خۆی نەبینێ و نەیزانێ بوونی نییە و خەڵکی بەزانا و نەزانەوە بە توێژەر و خەڵکی سادەوە هەموو هەڵەن کە دان ئەنێن بەبوونی کەسێکدا کە تەنیا وەهمیە و سەرابێکە و بوونی هیچ مانایەکی نییە ئەگەر ئەو کەسەمان ڕزگار کرد لەو وەهمە بەوەی پێمان وت ئاخر کاکە هەموو مێژوون و ساندان ئەنێن بەبوونی کەسێکی وادا و دنیایەک ئاساری لێ بەجێماوە وەک ژیاننامە مۆر بەڵگەنامە فەرمایشتی بڕوا پێکراو کە با سەنەدی نەپێچرا و سەنەد متصل لێوەرگیراوە و لە ناو مێژووی هەموو میلەتاندا کەسێک نییە ئەوەندە بەوردی و بەدرێژی ژیان نامەکەی نووسرا بێتەوە. قسەکانیشی ئێستا توێژینەوەی لەسەر ئەکرێت و دەرکەوتووە کە ڕووی ئیعجازی زۆریان تێدایە وەک پێشبینی وەک بیرۆکە و وەک زانستیش. هەندێک لە پێشینیەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر لە دەیان و بگرە لە سەدان فەرموودەیدا پێشبینی سەردەمەکانی دوای خۆی بۆ مسلمانان باس کردووە بۆ ئەوەی بە چاوڕوونی بن و جیاوازیان ببێت لەگەڵ خەڵکانی تردا. بۆ نمونە سامانە نەوتی و کانزاییەکان ئەکەونە دەست خەڵکی هەرچی و پەرچی تەبەڕانی ئەبوو هوڕەیرەوە ڕیوایەتیان ئەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرموێت لا تقوم الساعة حتى تظهر معادن كثيرة لا يسكنها إلا أرذل الناس. خەڵک بە سیارەی مۆدێل بەرز ئەچن بۆ مزگەوتەکان. حاکم و ئەحمەد لە ئیبن عومەرەوە ڕیوایەتی ئەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی سيكون في آخر أمتي رجل يركبون على السرج كشابه الرحلة ينزلون على أبواب المسجد. پێشبینی مۆبایل و کەرسەکانی تری سیخوڕی. ئەحمەد و ترمزی لە ئەبوو سەعیدی خوذریەوە ڕیوایەتی ئەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ زۆربوونی وەزیر و گزیر و زاڵبوونی نەفامی لەگەڵ ئەوەدا زانست پەرەدەستێنێت. تەبەڕانی لە عەبدوڕەحمانی ئەنساریەوە ڕیوایەتی ئەکات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من اقترب الساعة كثيرة القراء وقلت فقهاء وكثرة الأمراء وقلت الأمناء. پەرەسەندنی بازرگانی بەڕادەیەک ئافرەتانیش دەست پێ ئەکەن و بێڕەحمی لەناو خەڵکدا زۆر ئەبێت و پەیوەندی کۆمەڵایەتی کس ئەبێت. ئەحمەد و حاکم و بوخاری لە ئیبن مەسعودەوە ڕیوایەتی ئەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ناو و ناوەڕۆکی شتەکان لە یەکتر جیا ئەکرێنەوە. حاکم لە مستەدریکدا ڕیوایەت ئەکات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لەشفرۆشی و زینا پەرەدەسێنێت و زانست کز ئەبێت. بوخاری و مسلم ڕیوایەت ئەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پەرەسەندنی سوو خواردن بەڕادەیەک ئەوەشی نەیخوات تۆزی ئەو گوناهەی بەسەرەوە ئەنیشێت. ئەبوو داود و حاکم لە ئەبوو هوڕەیرەوە ڕیوایەت ئەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی زۆربوونی مردنی کتوپڕ و دڵوەستانی لە پڕ. ئیبن و ئەبی شەیبە لە شەعبیەوە ڕیوایەت ئەکات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ژێر دەریاکان پڕن لە بورکان و ئاگر. ئەبوو داودی حافزی ئەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئین تحت البحر نارا وتحت النار البحر. ئەگەر لەو ئیعجازە زۆرانەی ناو فەرمایشتەکانی پێغەمبەر هەندێ ڕاما و قەناعەتی کرد کە بڵێ کەسێکی وا هەبووە و ڕاستە ناکرێت نکۆڵی لێ بکرێت و نکۆڵی کردن لە بوون و کەسایەتی پێغەمبەر وەک نکۆڵی کردنە لە هەموو کەسایەتی مێژوویەکانی تر لە دەور و نزیکدا وەک ئەفلاتون و ئەرستۆ و زەردەشت و کۆنفۆشیۆس و ماوتسی تونخ و مارکس و گاندی و حتا کۆتایی ئەگەر ئەڵێ ئەوانە دەیان شوێنەواریان لێ بەجێماوە دەی ئەمیش هەروایە ئەگەر ئەڵێ ئەوانە سەدان و هەزاران کەس بینیویانە یان باسییان کردووە دەی ئەمیش هەروایە و هەزاران کەس بینیویانە و باسییان کردووە. ئەگەر ئەم نکۆڵی کردنانە قبول بکرێت ئەوە کەس نامێنێ لە کەسایەتی مێژوویەکان و ژیان لە ڕاسەنگ ئەبێت و مانایەک نامێنێ بۆ ڕابردوو کە ڕزگاری بوو لەو وەهمە ئەوجا ئەگەینە ئەوەی کە ئایا پێغەمبەر بووە یان عەبقەری یان کەسێکی سادە بووە. ئەو کاتەش لە ڕووی فەرمایشتەکانی خواوە هەموو ئەو گریمانە پووز دەکەینەوە کە باز لە عەبقەریەتی ئەو دەکەن یان باز لەوە دەکەن کە کەسێکی سادە و ساکاری ناو خەڵک بوو بێت و بێکاریگەری بوو بێت هەم بە بەڵگە و شایستەی مێژوو هەم بە شایەتی کەسانی زانا و خوێندەوار و
بە ویژدانەکانی ڕۆژ ئاوا لە ڕاستیدا خوای گەورە پێغەمبەری کردووە بە قودوە و پێشەوە هەم بۆ دنیا و هەم بۆ دین وەک ئەفەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا سنوردارکردنی پێشەنگی پێغەمبەر لە عەقیدە و عیبادەتەکاندا شتێکی نازانستی و ناموسڵمانانەیە و عەزەلکردنی پێغەمبەرە سەڵی الله عەلەیه وسەلەم لە ژیان و شاردنەوەی ژیان نامەی ئەو زاتە پڕکەماڵاتەیە لە کاتێکدا کە پیاوە گەورەکانی دنیا دان ئەنێن بە گەورەی ئەودا و بە فریاد ڕەسی ئەم ژیان و مرۆڤەی دەزانن بەرناتشۆن و سەری گەورەی ئینگلیزی پاش دیراسەکردنی ژیان نامەی پێغەمبەر سەڵی الله عەلەیه وسەلەم دانیان نا بە گەورەی پێغەمبەردا و ڕایگەیان ئەم جیهانە زۆر پێویستی بە پیاوێک هەیە وەک موحەممەد بیر بکاتەوە ئەو پێغەمبەرەی کە ئاینەکەی هەمیشە بڵند و بەرز ڕائەگر ئاینەکەی ئەو توانای هەررسکردنی هەموو شارستانیەکانی تری هەیە ئەو ئاینە بەنەمریش ئەمێنێتەوە تا هەتایە لەم ڕۆژگارەدا ئەبینم کە خەڵکێکی زۆری لای خۆشمان شوێن ئەو ئاینە کەوتون لە ڕووی بەڵگە و بەرچاوڕوونیەوە ناحەقیان ناگرم چونکە لە داهاتوویەکی زۆر نزیکدا سەرزەمینی ئەم کیشوەرە مەبەستی ئەوڕۆپایە هەمووی ئەبێتە مەڵبەندی فراوانی ئەو ئاینە پیاوانی ئاین لە سەدە ناوەڕاستەکاندا و لە ئەنجامی ئەو نەزانین و دەمارگیریەی هەیان بوو لە ڕاستی وێنەیەکی زۆر ڕەشیان بۆ ئاینی موحەممەد کێشا بوو ئەوان ئاینی موحەممەدیان بە دوژمنی مەسیحیەت ناساندبوو بەڵام من کە ئاگاداریم پەیدا کرد بەسەر ژیانی ئەو پیاوەدا بۆم دەرکەوت کە ئەو پیاوە موعجیزەیەکی تەواو سەرنج ڕاکێشە گەیشتمە ئەو ئەنجامش کە ئەو پیاوە نەک هەر دوژمنی مەسیحیەت نییە بەڵکو پێویستە بە فریاد ڕست و ڕزگارکەری بەشەریەتی بزانین بە بیرروڕای من موحەممەد ئەگەر کار و باری ئەم جیهانەی تەسلیم بکەی لە ماوەیەکی زۆر کورتدا چارەسەری هەموو گرفتەکان ئەکات و ئاشتی و کامەرانی ئەجێڕێتەوە بۆی کە هەموو بەشەریەت بە شوێن ئەو دوانەدا وێڵن و بۆی ئەگەڕێن بەڵام زۆر پێویستە دوای ئەوەی کە بەڕێگەی ئەم گریمانانە بۆی ئەسەلمێت کە خوا هەیە و قورئانی هی ئەو خوایە و موحەممەدیش پێغەمبەری ئەو خوایەیە ئەوە پێویستە داوای ئەوەی لێ بکرێت هەڵوێستی دروست وەربگرێت لەو سێپایەیە گەورەیەی دین کە قەناعەت و یەقینی بۆ دروست بووە لێیان یانی ئەبێ هەم خوا بپەرستیت دوای ئەوەی ئەیناسیت هەم شوێن پێغەمبەرەکەی بکەویت دوای ئەوەی ئەیناسیت هەم باوەش بۆ قورئان بکاتەوە دوای ئەوەی ئەیناسیت و وەلەی تێبگات بەم شێوازە نەک ئەیسەلمێنێ کە خوا هەیە بەڵکو هەموو ئەو پرسانەی تریش ئەسەلمێنێ کە پای بڕوابوونن وەک پێغەمبەرایەتی پەیامە ئاسمانیەکان بوونی دوو جیهان دیار و نادیار دنیا و ئاخیرەت قەڵای دووەم ئیخلاس و دڵسۆزی ئیخلاس چییە؟ ڕیابازی چییە؟ نیشانەکانی ڕیابازی و نیشانەکانی دڵسۆزی چەند نمونەیەک لە هەڵوێستی دڵسۆزان و پیاوچاکان چۆن ئیخلاس و دڵسۆزی دروست ئەکرێت لە دڵ و لە هەڵس و کەوتدا ئیخلاس چییە؟ ئیخلاس یان دڵسۆزی بە شێوەیەکی گشتی بریتیە لەوەی کە شتێکت خۆش بوێت و بەردەوام لە خەمی ناساندن و ئەنجامدانی دابیت و بۆ ئەو کارش خۆت و ذاتی خۆت ئەخوێنیتەوە بە شێوەیەکی تایبەتیش مەبەست بە ئیخلاس کارکردنە بۆ خوا و دینی خوا دوور لە هەموو ڕیابازیەک چونکە ڕیا شیرکێکی بچووکە و کارەکان پوچەڵە کاتەوە خوای گەورە ئەفەرمێت إنا أنزلنا إليك الكتاب بالحق فاعبد الله مخلصا له الدين زومەڕ ئاەتی 2 ئێمە ئەم قورئانەمان ناردۆتە خوارەوە بۆ تۆ هاوڕێ لەگەڵ ڕاستیەکاندا دەی تۆیش خوا دڵسۆز و بێگەردانە بپەرستە بە پێڕە و لە دینەکەی هەرخوای گەورە ئەفەرمێ قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين ئەنعام ئاەتی 162 بۆ 163 بڵێ من نوێژ و عیبادەت و ژیان و مردنم هەموو هەر بۆ خوا سەرف ئەکەم ئەو خوایی کە هاوتای نییە هەروەها ئەفەرمێ فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا کەهف ئاەتی 110
ئەو کەسەی کە ئومێدی هەیە بە دیداری خوا بگات باکاری چاک بکات و هاوڵ بۆ خوا بڕیار نەدات ئەم ئاەتە پیرۆزانە ڕاستیەکی ڕوون بە مرۆڤ ئەدەن ئەویش ئەوەیە کە کار ئەبێت دوو مەرجی تێدا بێت ئەو کاتە وەردەگیرێت و کەڵک ئەگرێت یەکەمیان بێغەل و غەش بێت دووەمیان تەنیا بۆ خوا ئەنجام بدرێت فوزەیلی کوڕی عیازیش ئەڵێ کارێ بێغەل و غەش کە بە پێی شەرع ئەنجام بدرێت و کارێک بۆ خوایە کە دڵسۆزانە ئەنجام بدرێت معقیلی کوڕی یاسر ئەڵێ لەگەڵ ئەبوو بەکری سدیقدا چوین بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەبوو بەکر لە ڕاستیدا شرک شاراوەتر لە خشەی مێرولە دێتە ناوتان ئەبوو بەکر وتی باشە شرک جگە لە پەرستنی کەسێکی تر لەگەڵ خوادا شێوازێکی تریشی هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەو کەسەی گیانی منی بەدەستە لە ڕاستیدا شرک شاراوەتر لە خشتەی مێرولە دێتە ناوتان ئایا شتێکت فێر بکەم کەوتت شرک چ کەمی و چ زۆری دوور بکەویتەوە لێت بڵێ اللهم إني أعوذ بك أن أشرك بك وأنا أعلم واستغفرك لما لا أعلم پەروەردگاری خۆشەویست لە ڕاستیدا من پەنا ئەگرم بە تۆ لەو شرکانەی کە ئەیزانم و وداوای لێبوردنی شت لێ ئەەکەم لەو شرکانەی کە نایزانم قوڕەی کوڕی خالیدی قوتابی حەسەنی بەسری ئەڵێ گوێم لە حەسەنی بەسری بوو لە تەفسیری ئاەتی ولا أقسم بالنفس اللوامة ئەیوت ساتێک نییە کەسی ئیماندار بەبینینی لۆمەی خۆی نەکات و نەڵێت ئەوە من مەبەستم بەو قسەیە چی بوو ئەی مەبەستم بەو قسەی لەگەڵ خۆمدا کردم چی بوو جارێ نییە بینینی خۆی و لۆمەی خۆی نەکات بەڵام کەسی بەرەڵڵا هەر بەرەو پێشەوە ئەڕوات و سەرزەنشتی خۆی ناکات بە ئیمامی ئەحمەدیان وت مرۆڤ چۆن ئەتوانێت دڵسۆز و ئیخلاسی هەبێت لە وەرگرتنی زانستدا فەرمووی ئەبێ نیەتی ئەوە بهێنێت کە نەزانین لە ژیانی خۆی و لە ژیانی جگە لە خۆیدا هەڵبگرێت ئەبوو داودی حافظ لە ئەبوو ئومامەوە ئەجێڕێتەوە کە کابرایەک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا ئەگەر کەسێک غەزا بکات و مەبەستی بێت کە هەم پاداشت و هەم ناوبانگێشی دەست بکەوێت ئەوە حاڵی چۆنە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لاشی هیچی دەست ناکەوێت کابرا سێ جار ئەو پرسیارەی لێ کردەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو جارێ ئەی فەرموو لاشی لە پاشان فەرمووی بە دڵنیاییەوە خوا هیچ کارێک وەرناگرێت ئەو کارە نەبێت کە بێ خەوشە و مەبەستیش پێتەنها ڕەزامەندی خوایە لەم فەرموودەوە ڕوون ئەبێتەوە کە ئەو کارانەی خەڵکی ئەنجامی ئەدەن پێنج ئەگەریان لێ ئەبێتەوە یەک لە هەمان کاتدا هەردووچانی مەبەست بێت خەڵک و خوا دوو سێ تەنیا یەکێکیانی مەبەست بێت یان خەڵک یان خوا چوار و پێنج یەکێکیان مەبەست بێت کەچی ئەوی تریانی دەست بکەوێت یان ڕازیکردنی خەڵک یان ڕازیکردنی خوا ئەوەی کە خراپ و ماڵوێرانیە ئەوەیە کە مەبەستی بەرزکردنەوەی پەیامی خوا و ڕازیکردنی خوا نەبێت و ئەوەی لا مەبەست نەبێت بە هیچ جۆرێک هەر کارێک لەبەرخوا ئەنجام بدرێت ئەوە هەم بە کەڵک ئەبێت بۆ دنیا و دوا ڕۆژ و هەم بە بەرەکەت ئەبێت بۆ خۆت و بۆ ئیسلام و بۆ مسلمانان بە تایبەتی و خەڵکی بەگشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هاوڵەکانی فەرموو کە لە غەزای تەبوک ئەگەڕانەوە کەسانێک هەن لە مەدینەدا هەنگاوێک ڕێگەتان نەبڕیوە و دۆڵێک نییە تێدا تێنەپەڕی بێت و ئەوان لەگەڵتاندا نەبوو بن بیان و یەکلەیدا بوونە لە ڕیوایەتێکی تردا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام دنیا بۆ چوار کەسە یەکێک خوازانست و سامانیشی پێ ئەدات ئەو کەسەش بەو نیعمەتە خۆی پەروەردگاری خۆی ئەپارێزێت و پەیوەندی خزمەتی ئەفامێت و مافی خوش جێبەجێ ئەکات ئەم کەسە لە باشترین پلەدایە کەسێکی تر هەیە کە خوا زانستێکی ئەداتێ بەڵام سامانی ناداتێ ئەو کەسە نیازێکی ڕاستگویانەی هەیە و ئەڵێ ئەگەر خوای پەروەردگار سامانی پێ بدابام منیش وەک فلانە کەسم ئەکرد ئەو نیازەی بۆ حسێب ئەکرێت وەک ئەو فلان کەسە ئەبێت لە وەرگرتنی پاداشدا کەسێکی تر هەیە کە خوا سامانێکی ئەداتێ بەڵام زانستی ناداتێ ئەو کەسە بەبێ زانیاری کوێرانە دەست ئەخاتە ماڵەکەی نەخۆی لەخوا ئەپارێزێت و نەخزمایەتی ئەفامێت و نەمافی خوش جێبەجێ ئەکات ئەم کەسە لە خراپترین پلەدایە کەسێکی تر هەیە کە خوا نەزانستێکی ئەداتێ نەسامانێکیشی ئەداتێ ئەو کەسە نیازێکی خراپی هەیە ئەڵێ ئەگەر خوای پەروەردگار سامانی پێ بدابام منیش وەک فلانە کەسم ئەکرد ئەو نیازەی بۆ حسێب ئەکرێت و وەک ئەو فلان کەسە ئەبێت لە هەڵگرتنی باری گوناهدا ڕیابازی چییە؟ ڕیابازی پێچەوانەی ئیخلاس و دڵسۆزیە بریتە لەوەی هەر کارێکت کرد زاتی خۆتت مەبەست بێت و
بۆ خۆدیان بۆ خەڵکی ئەو کارە بکەی و ئەگەر باست نەکرێت بە چاکە ئەوە ئەو کارە ئەنجام نادەیت. زانایان ئەڵێن ڕیابازی چەند زۆرێکە. یەک، ڕیابازیکردن بەجەستە، بۆ نمونە خۆی لاواز ئەکات تا خەڵکی بڵێن لە ترسی خوا گۆشتی پێوە نەماوە، یان ڕەنگی خۆی بۆ هەمان مەبەست زرد ئەکات یان ڕیشی ڕەنگ ئەکات. جا بۆ زیاتر ڕیاکردن دەنجی کز ئەکات و چاوی خۆی ئەبات بە قوڵدا تا خەڵکی بڵێن. ئەمە بەردەوام بە ڕۆژووە و بەردەوام خەریکی شەو نوێژە. دکتۆر کەریم ئەحمەد بۆمی جێڕایەوە کابرایەک هەبووە کە باسی پێغەمبەریان بۆ ئەکرد، جەزبەیەکی لە خۆی ئەهێنا. کەسێک لێی پرسی ئەوە بۆ وارد لێدێ، وتی هەر کات ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەهێنن لەلامدا پێغەمبەر دێتە بەرچاوم. کەسێک قورئانێکی لێ نزیک کردەوە و وتی بڵێ بەم قورئانە ڕاست ئەکەم، وتی وەڵڵا درۆ ئەکەم. شێخ ڕەزای تاڵەبانی باسی جۆرێک لە ڕیابازی ئەکات و ئەڵێ لازمە بۆ شێخ بەیانیان گورگە خەو تا بڵێن شێخ عابیدە نانوێ شەو. دوو، ڕیاکردن بە جوول و بەرگ، بۆ نمونە جلی ئەوانە بپۆشید کەوا ناسراون هەژار و دنیا نەویستن تا خەڵکی ئەمیش وەک ئەوان سیر بکەن، یان جلوبەرگی ئەوان بپۆشێت کە زانا و دانان تا خەڵکی وەک زانا سەیری ئەمیش بکەن، یان ڕیش ئەوەندە درێژ ئەکات بۆ ئەوەی خەڵکی وا بزانن کە ئەمیش شێخێکی حافظ و کەسێکی فەرمودەناسە. ئیبن الموبارەک لە کتێبی زوهددا ئەڵێ لە سوفیانی سەوریەوە جێڕاویەتەوە کە فەرموویەتی زانایان پێیان خۆش بوو کە هەم جلوبەرگی شۆرەت و هەم جلوبەرگی شڕ لەبەر بکەن، چونکە هەردووچیان جێگەی سەرنجی خەڵک بوون. سێ، ڕیاکردن بە قسە، ئەم جۆرە ڕیابازیە زیاتر لەو کەسانە دەرئەکەوێت کە خەریکی وەعز و ئامۆژگاری کردنن یان ئەوانەی خەریکی کۆڕ و کۆرگرتن و منازەڕاکردنن، بەو ڕێگەیانە خۆیان دەرئەخەن و بە خەڵکی ئەسەلمێنن کە ئاستی فیکری و ڕۆشنبیریان بەرزە و بەدەم کۆڕ و قسەکردنەکانیشیانەوە لێو ئەجوڵێنن بۆ ئەوەی خەڵکی بە کەسێکی ساڵح و زاکیریان بناسن کە قورئانیش ئەخوێنن دەنجیان ناسک و غەمبار ئەکەنەوە بۆ هەمان مەبەستی ڕیابازی. ئیبن عوێنە ئەڵێ متەڕیفی کوڕی عەبدوڵڵا کاتێک حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیجێڕایەوە، گریان زۆری بۆ ئەهێنا و قورجی ئەجیلا کەچی ئەو مێزەرەکەی ئەخستە سەر چاوی و ئەی فەرموو هەڵامەت چەند ناخۆشە، هەڵامەت چەند ناخۆشە. ئەم هەڵوێستە بە هەمان شێوە لە حەمادی کوڕی زەیدیش ئەجێڕنەوە کە لە کاتی حەدیث ڕافەکردندا کە دڵی پڕ ئەبوو لای ئەکردەوە بەلایەکی دا و مێشێکی ئەکرد و ئەی فەرموو هەڵامەت چەندە ناخۆشە، هەڵامەت چەندە ناخۆشە، بۆ ئەوی گریانەکەی پێ بشارێتەوە و تووشی ڕیا نەبێت. چوار، ڕیا بە ئیشکردن وەک ئەوەی نوێژ خوێنێک بۆ نمونە نوێژەکەی درێژ بکاتەوە و قورئانێکی زۆری تێدا بخوێنێت یان سوژدەی درێژ ببات یان ملکەت بکات و زەلیلی پیشان بدات لە بەردەم خەڵکیدا، یان ڕیا بە ڕۆژوو یان خێرکردن یان نکۆڵیکردن لە خراپە یان جیهاد و تێکۆشانەوە بکات و لە ڕاستیدا خۆی وا نابێت. حەسەنی بەسری ئەڵێت پیاوی وا هەبوو لە مەجلیسێکدا دائەنیشت کە دڵی پڕ ئەبوو ئەی خواردەوە، بەڵام کە ئەیزانی چاری ناکات هەڵ ئەساو ئەڕۆیشتە دەرەوە و لە دەرەوە ئەگریا. 5، ڕیاکردن و خۆنواندن بە سەردانیکردنی خەڵکەوە، بۆ نمونە زۆر لە خۆی بکات و سەردانی کەسێکی دیاری کراو بکات بۆ ئەوەی بوترێت فلانی بینیوە و سەردانی فلانی کردووە، یان بڵا لێتەوە لە فلان و بە زۆر بیباتەوە بۆ ماڵەوە تا خەڵکی بڵێن فلانە زانا یان فلانە داعی هات و چۆی ئەکەن و ئامۆشۆ لە نێوانیاندا هەیە. ئەبی دنیا لە قوتابیەکی ئیبن المحریزەوە ئەجێڕێتەوە کە چوونەتە دوکانی کوتاڵ فرۆشەیەکەوە کابرا کوتاڵەکەی بەگران فرۆشتووە. ئەم قوتابیە ئەڵێ منیش ئاماژەیەکمدا کە ئەوە ئیبن المحریزەیە. ئیبن المحریزەش تووڕە بوو با بڕۆینە دەرەوە، ئێمە بە پارە شت ئەکڕین، خۆ بە دینەکەمان شت ناکڕین. نیشانەکانی ڕیابازی پێچەوانەکانیشی نیشانەکانی ئیخلاس و دڵسۆزین. 1، حەز ئەکات خەڵکی باسی بکەن و پێیدا هەڵبڵێن. 2، ئەگەر کەوتە نێوان ئەوەی مەدحی ئەم بکەن یان هی دین بکەن ئەم پێی خۆشە مەدحی ئەم بکەن. 3، بەردەوام بە دوای ئەوەدا ئەگەڕێت کە دەستکەوتێکی دنیایی دەست پێوێت لە بەرامبەر ئەو چاڵاکیانەدا کە ئەیکات ئیتر شتی مادی بێت یان پلە و پایە هەڵدان بێت. 4، کە مەدح ئەکرێت زۆر چالاک ئەبێت و کە مەدح نەکرا یان ڕەخنەی لێجیلا زۆر سست و تەمەڵ ئەبێت. 5، کە خەڵک چاویان لەسەری بوو ئەوە چالاک ئەبێت و کە چاوی خەڵکی بەسەرەوە نەما ئەوە پاڵی لێ ئەداتەوە. 6، خۆی تەنیا بوو گوێ بە حرام نادات، بەڵام ئەگەر خەڵک ئەیان بینی ئەوە خۆی بەبەری و پاچی پیشانەدا. 7، زۆر بە دوای شۆرەت و ناوبانگدا ئەگەڕێت و کاری بۆ ئەکات. 8،
ئەگەر خراە پێشەوە کار و چاڵاکی دەست ئەداتێ بەڵام کە ناخرێتە پێشەوە کارەکانی پشتگوێ ئەخات. نۆ گوێ بۆ ڕەخنە ناگرێت و پەیڕەوی تەنیا لە ڕای خۆی ئەکات. دا بە دوای ئارەزوەکانی خۆی داوێڵە. 11 حەسوودی بە ئەو کەسانە ئەبات کە پێشی ئەمیان داوەتەوە لە قورئان لەبەرکردندا یان لە کاری خێریدا یان لە چاڵاکی و زیادبوونی ڕۆشنبیری و زانیاریدا. 12 ڕژدی و ڕەزیلی ئەنوێنێ لە بەرامبەر بانگەوازەکەیدا. 13 قسە بەخۆی زۆر ئەڵێت لەبەر چاوی خەڵکی بۆ ئەوەی خەڵکی بە پیاوێکی ساڵح و بێنەفسی بزانن. چۆن ئیخلاس دروست ئەکرێت لە دڵدا؟ زانایان قسەیەکی زۆریان کردووە سەبارەت بەو هەنگاوانەی کە ئەگەر بگیرێنە بەر ئەوە ئیخلاس دروست ئەکەن بۆ خاوەنەکەی هەندێ دووسێ خاڵ و هەندێ زیاتر و هەندێ 20 خاڵ و زیاتر باز ئەکەن. بەڵام بە بیر و ڕای من 3 هەنگاوی سەرەکی هەیە بۆ ئەوەی مرۆڤی مسلمان هەنگاو بە هەنگاو لە ئیخلاس نزیک ببێتەوە. یەکەم توێژینەوەی ورد یان بەردەوامی هەبێت دەربارەی ئەو ئاەت و حەدیسانەی کە باز لە ئیخلاس و دڵسۆزی ئەکەن. هەروەها خوێندنەوەی بەردەوامی هەبێت لە ژیان و هەڵوێستی ئەو کەسانەدا کە لە ناو سەحابە بەڕێز و تابعین و پێشەوایانی دیندا دیار و ناسراون. چونکە ئەم توێژینەوە و خوێندنەوانە جگە لە چێژی تایبەتی خۆی مرۆڤی مسلمان والێ ئەکات کە چاو بکات لەو خودا پێداوانە و ئەویش هەڵوێستی لەو شێوانە بنوێنێت. خۆی گەورە ئەفەرمێت فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. کەهف ئاەتی 100 ئەو کەسەی کە ئومێدی هەیە بە دیداری خوا بگات باکاری چاک بکات و هاوڵ بۆ خوا بڕیار نەدا. پێغەمبەریش صلی الله علیه وسلم ئەفەرمێ ترسناکترین شتێک کە ئەترسم لەی سەبارەت بە ئێوە شرکی بچووکە. وتیان ئەی پێغەمبەری خوا شرکی بچووک چییە؟ فەرمووی ڕیابازیە. بۆ باس ئەشێت هەر کەسێک ئەگەر لە بناغەدا ئەو عیبادەتەی لەبەر خەڵکی نەبووایە نەی ئەکرد یانی ئەگەر لەبەر ئەو خۆ دەرخستنە نەبووایە ئەوە نەنوێژی ئەکرد و نەڕۆژی ئەگەر ئەوە ئەو کارە شیرکی گەورەیە و مرۆڤ لە بازنەی ئیمان ئەباتە دەرەوە ئەی کاتە کەسێکی دووڕوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت هەندێک خەڵکی ئەناسم ئومەتی منیشن لە قیامەتدا کە دێنە بەردەم خوای گەورە کردەوەی گەورەی وایان هەیە وەکو شاخی تۆهامە شاخێکە نزیک مەکە گەورە و سپیە کەچی خوای گەورە پوچی ئەکاتەوە ئەی کاتە تۆزی بەربا. وتیان ئەی پێغەمبەری خوا ئەو جۆرە خەڵکانەمان بۆ وەسف بکە نەک ئێمەش بە دەردی ئەوان بڕۆین. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەوانە لەنەوە وچەی ئێوەن وەک ئێوەش قسە ئەکەن بە هەمان زمانی ئێوە وەک ئێوەش شەو نوێژ ئەکەن بەڵام کە تەنیا بوونەوە لەگەڵ حرامەکانی خوادا ملی پێوە ئەنێن و کارە حرامەکانەکەن. لە ئەبوو عوبێدەی کوڕی جەراح ڕزای خوای لێبێت ئەجێڕنەوە کە جارێکیان ئیمامەتی کرد بۆ کۆمەڵێک کە نوێژەکەی تەواو کرد و ڕۆیشتەوە وتی سەیرە شەیتان بەردەوام پێی ئەوتم تۆ دیارە لەم خەڵکە باشتری شەرت بێ ئیتر ئیمانت نەکەم. ئیبن القەیم باسی بێنەفسی ئیبن تەیمیەی مامۆستای ئەکات و ئەڵێت بێنەفسیەکی سەیرم لە شێخی ئیسلام ئیبن تەیمیەدا ئەبینی کە بەو شێوەیە لە کەسی تردا نەمبینیوە. زۆر جار ئەی فەرموو من چیم؟ من خاوەنی هیچ نیم، من هیچ یەکم نەکردووە، من هیچم تیا بەسەر نییە. هەر ئەم ئەجێڕێتەوە ئەڵێ زۆر جار دوای نوێژی بەیانی شێخ الئیسلام دیار نە ئەما بۆ ماوەیەکی زۆر بۆیە منیش حەزم کرد بزانم ئەو ماوەیە چی ئەکات. شوێنی کەوتم سەیر ئەەکەم ئەچێتە ئەو دەشتە و لەناو ئەو لم و خۆڵەدا بە ڕووی قیبلا ڕائەوەستێت و ئەڵاڵێتەوە و ڕووی ئەخاتە سەر ئەو گڵە و ئەگری. جابری کوڕی عەبدوڵڵا ڕزای خوای لێبێت ئەڵێت سوێند بەو کەسەی کە هەر ئەو خوایە بە حەق شک ئەبات. جابری کوڕی عەبدوڵڵا ڕزای خوای لێبێت ئەفەرمێ سوێند بەخوا یەک کەس لەوانەی بەشداری شەڕی قادسیان کردبوو لەگەڵ ئاخیرەتیشدا دنیای مەبەست بوو بێت. مەیمونی کوڕی مەهران ئەڵێ ڕۆژێکیان عومەری کوڕی عەبدولعەزیز لەناو کۆمەڵێکدا قسەی ئەکرد سەیری پیاوێکی کرد و فرمێسکەکانی چاوی گرتەوە و قسەکانی بڕی وتم قوربان قسەکانمان بۆ تەواو بکە. فەرمووی لا چۆ لە لامە زۆر جار قسە ئەبێتە فیتنە بۆ مرۆڤ مسلمان کار بکات باشترە لەوەی قسە بکات. ئیبن ئەبی دونیا لە محەممەدی کوڕی واسیعەوە ئەجێڕێتەوە کە وتوویەتی لە ڕاستیدا بە خزمەت پیاوانێکی واگەیشتم کە سەری لە پاڵسەری ژنەکەیدا بووە بەسەر پشتیەکەیەوە پشتیەکەی تەڕ کردووە نەیهێڵاوە ژنەکەی پێی بزانێت. سوێند بەخوا بە خزمەت پیاوی واگەیشتم هیوایان هەبوو
لە ڕیزی نوێژدا ئەوەستا و هۆن و هۆن فرمێسک بە چاویدا ئاهاتە خوارەوە بەسەر ڕوومەتیدا ئەوەی لە تەنیشتیدا بوو پێی نەئەزانی. عەبدوڵڵای کوڕی سەلمان ئەڵێ لەگەڵ عەبدوڵڵای کوڕی موبارەکدا کەوتینە مەفرەزەیەک، کابرایەکی دوژمن داوای نیزالی کرد لێمان، کابرایەکی دەم هەڵبەسترا و بۆی چوویە دەرەوە هێنای و بردی و کابرای دوژمنی کوشت. یەکێکی تریان هاتە دەر و سەر لە نوێ داوای نیزالی کرد، کابرای دەم هەڵبەستراوی ناومان دیسان بۆی چوویە دەرەوە و ئەویشی پاش هێنان و بردنێک کوشت. یەکێکی تریان هاتە دەرەوە و داوای نیزالی کرد، دیسان ئەم دەم هەڵبەستراوە چوویە نیزالی ئەویش و نەیهێڵا دەست بکاتەوە و ئەویشی کوشت. خەڵکەکە هەموو لێ کۆبوونەوە و حەزیان کرد بزانن ئەو کابرایە چێە. منیش دەستم برد و پەڕۆکەکەی دەم و چاوی لا بدەم. سیر ئەەکەم عەبدوڵڵای کوڕی موبارەکە فەرمووی عەمر تۆیش دوژمنایەتیم لەگەڵ ئەکەی و کەشفم ئەکەی. دانایەک ئەڵێت پیاو کە لە کۆڕێکدا بوو قسەی ئەکرد ئەگەر سەرسام بوو بەخۆی با کۆتایی بە قسەکانی بهێنێت، خۆ ئەگەر لە کۆڕەکەشدا بە بێدەنجی خۆی سەرسام بوو باش وایە بکەوێتە قسەکردن. متەڕیفی کوڕی عەبدوڵڵا ئەڵێ شەو خەبەرم نەبێتەوە بۆ شەو نوێژ و بەیانی پەنجەی پەشیمانی بگەزم، لام باشترە کە شەو هەستم و شەو نوێژ بکەم و بەیانی خۆم هەڵبشێشم لای خەڵکیدا. ئیبن الجەوزی ئەڵێ ئیبراهیمی نەخەعی کاتێک کە قورئانی ئەخوێن ئەگەر کەسێک بچوایەتە ژوورەوە قورئانەکەی دا ئاپۆشی بۆ ئەوەی تووشی ڕیابازی نەبێت. دووەم بەراوردکردن و هەڵسەنگاندنی بەرهەمی ئیخلاس و ڕیابازی بۆ دنیا و بۆ ئاخیرەت، چونکە بەو بەراوردکردنە عەقڵ ئەجوڵێت و میل ئەدات بە ئیخلاس دڵسۆزی و خۆی بەدوور ئەگرێت لە ڕیابازی و ماڵوێرانی کردنی خۆی. ڕیا شرکە لە دیدی قورئان و حەدیثدا، ڕیاباری گوناهە بەسەر مرۆڤەوە، ڕیا بێحورمەت بوونە لای خوا، ڕیا سەری دین و ئیمانەکەت ئەخوا، ڕیا مرۆڤ ئەخاتە بەرمەترسی عاقیبەت شەڕی، ڕیا دەرگای شەیتانە و لە خۆتی ئەکەیتەوە. ئیخلاس تەوحیدە لە دیدی قورئان و حەدیثدا. ئیخلاس هەر خۆی بۆ خۆی عیبادەتێکە و جاری شوا هەیە لە کارەکە باشترە. ئیخلاس حورمەت پەیداکردنە لای خوا، ئیخلاس گەشە بە دین و ئیمان ئەدات، ئیخلاس مرۆڤ لە عاقیبەت شەڕی ئەپارێزێت، ئیخلاس قفڵە بۆ بەستنی دەرگاکانی شەیتان. ڕیا بێعەقلیە چونکە عەبد هیچ کارێکی بەدەست نییە ئەگەر خوا ئیزن نەدات، بۆیە خۆ بەستنەوە بە خەڵکەوە و ماستاوکردن بۆیان کارێکی ژیرانن نییە. ڕیا خەجاڵەتیە بۆ دنیا و بۆ ئاخیرەت، وەک ئایەت و حەدیث ئەی فەرموون. ڕیا خەڵک هەر پێی ئەزانێ و ئەو کاتە بە قێزەوەن و سووک بۆ خاوەنەکەی ئەڕوانن. ڕیا هەر ئەبێتە داخ و خەفەت بۆ خاوەنەکەی، ڕیا ئەبێتە سەرچاوە بۆ بەرهەمهێنانی دیان گوناه و خراپە و ڤایرۆسی کوشندا بۆ کارەکانی دنیا و ئاخیرەتت. ئیخلاس عەقڵە چونکە هەموو شتەکان هەر بەدەستی خوایە و هەر ئەو خاوەنی هەموو شتێکە و جێگەی خۆیەتی، هەر بەتەنیا چاوت لە دەستی پڕبەرەکەتی خوا بێت. ئیخلاس ڕوو سووریە بۆ دنیا و بۆ ئاخیرەتیش. ئیخلاسیش خەڵک پێ ئەزان و بە چاوی ڕێزەوە بۆ خاوەنەکەی ئەڕوانن. ئیخلاس ئەبێتە ئارامی دڵ و مێشک بۆ خاوەنەکەی. ئیخلاس ئەبێتە سەرچاوە بۆ بەرهەمهێنانی دیان چاکە و کاری باش و سەنگینترینی باری چاکە لە دنیا و ئاخیرەتدا. خوای گەورە نیگای کرد بۆ داود پێغەمبەر عەلەیهی سەلام و پێی فەرموو ئەی داود تۆ ویستی شت ئەکەیت و منیش ویستی شت ئەکەم و لەوەش دڵنیا بە کە ئەوەی من ویستینەکەم نابێت، ئەگەر ئەوەی من ئەمەوێت بۆمی بکەی ئەوە منیش بۆ شتانەوە دێم بۆ لای تۆ کە تۆ ئەتەوێت. خۆ ئەگەر ئەوەم بۆ نەکەی من ئەمەوێ ئەوە ماندوود ئەکەم لەو شتانەدا کە تۆ ئەتەوێن و دڵنیاش بە ئەوەی من نەمەوێت نابێت، کەواتە خەڵک ئەوە ناهێنێت تۆ لەبەر ئەوان کارێ بکەی یان قسێک بکەی کە هیچیان بەدەست نییە ئەگەر خوا ئیزن نەدات. سێم دانانی بەرنامەیەکی لەم شێوەیە بۆ خۆ ڕاهێنان لەسەر ئیخلاس. یەکەم هەوڵ بدات ئەو عیبادەت و کارانەی کە لەبەر خەڵک ئەنجامی ئەدات لە پەنهانیشدا ئەنجامیان بدات. هەوڵ بدات کە کاتێکی باشدا بنێت بۆ دوعا و قورئان خوێندن و خوێندنی وێردەکانی بەیانیان و ئێواران و زۆر لەخوا بپاڕێتەوە کە لە شرک و ڕیابازی بیپارێزێت، بە تایبەتی لەو کاتە تایبەتانەدا کە نزات تێدا وەردەگیرێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتی حەجیشدا ئەی فەرمووم خوایە حەجێکم بەنسیب بکە کە نەبۆ ڕیا بێت و نەبۆ ناو دەرکردنیش بێت. سێم هەوڵ بدات ماوەیەک بە ناوی خوازراوەوە بنووسێت و خێر و چاڵاکی بکات وەک سەربازێکی نەناسرا و هەوڵ بدات و خزمەتی خەڵک و خوا بکات. ئیمامی شافعی ئەفەرمێت زۆر بەوە دڵخۆش ئەبم کە ئەم زانستەی لامە بەناو خەڵکیدا بڵاو ببێتەوە، کەسیش ناوی من نەبات و پیتێکیش چیە نەیدەنە پاڵم. چوار لەو حیکمەتە جوانە بگات کە بەناوی
قازی عیاز و بە ناوی فوزەیلەی کوڕی عیازی شەوە ئەیجێڕنەوە کە ئەفەرمێ واسێنان لە کار لەبەر خەڵکی ئەوە ڕیابازیە، کردنی کاریش لەبەر خەڵکی شرکە، ئیخلاسیش ئەوەیە خوا لە هەردووچیان بتپارێزێت. 5 لێکۆڵینەوەیەکی ورد بکات سەبارەت بەو کەلێن و دەرگایانەی کە شەیتان لێوەی دێتە ژیانی مرۆڤەوە و لای ئەدات لە دین و لە دینداری و شتە بە نرخەکانی ژیانی لێ ئەدزێت. ئیبن الجەوزی ئەڵێت ئەوە باش بزانە یەکەم چاواشەکاری ئیبلیس کە خەڵکی پێ دوور ئەخاتەوە لەخوا ئەوەیە کە لە زانست دووریان ئەخاتەوە، چونکە زانست ڕۆشناییە و ئەگەر ئەو ڕۆشناییەی لێکوژاندەوە ئەوە بە ئارەزووی خۆی لە ناو تاریکیدا سەرسامیتان پێ ئەدا. 6 داوای عاقیبەت خێری بکات لەخوا و لە عاقیبەت شەڕی زۆر بترسێت، خۆشی ئامادە بکات نەک لە پڕێکدا بمرێت و لە ناو کاری ڕیابازیدا شەقی بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ خەڵک هاوڕێ لەگەڵ نیەتەکانیدا لە دوا ڕۆژدا زیندوو ئەکرێتەوە، ئەبێ هەمیشە بیری لای مردن و سزای ناوگۆڕ و قیامەت و عاقیبەت خێری بێت، نەوەک هاوڕێ لەگەڵ نیەتێکی خراپدا لە پڕمەرگ بێتە میێوانی و ڕەنج خەساری دوا ڕۆژی بکات. 7 ئەو ئاەت و حەدیسانەی دەربارەی ڕیابازی هاتوون کۆیان بکاتەوە و لێیان ورد ببێتەوە بۆ ئەوەی بزانێت خوا چەندە بێمنەتە لەو کەسانێک کە لەبەر خەڵکی دەستبەرداری لای خوا ئەبن. بۆ نمونە خوای گەورە ئەفەرمێ قال إنما يتقبل الله من المتقين. مائدة آياتي 27 لآياتي شي تردا خوای گەورە ئەفەرمێ قل أنفقوا طوعا أو كرها لن يتقبل منكم إنكم كنتم قوما فاسقين. توبة آياتي 53 پێغەمبەر صلی الله عليه وسلم بە معازی فەرموو پێت بڵێم خراپترین کەس چێە؟ ئەوەی بەتەنیا نان ئەخوات و ڕێگە لە میوان ئەگرێت و بەتەنیا سەفەر ئەکات و لە خزمەتکاری ئەدات. پێت بڵێم لەمەش خراپتر چێە؟ ئەوەی ڕقی لە خەڵکیە و خەڵکیش ڕقیان لێیەتی. پێت بڵێم لەمەش خراپتر چێە؟ ئەو کەسەی کە خەڵک لە خراپەی ئەترسن و چاوەڕوانی هیچ خێرێکی لێ ناکەن. پێت بڵێم لەمەش خراپتر چێە؟ ئەو کەسەی ئاخیرەتی خۆی ئەفرۆشێت و دنیای بۆ غەیری خۆی پێ ئەکڕێت. پێت بڵێم لەمەش خراپتر چێە؟ ئەو کەسەی دنیا بەدین پەیدا بکات و بیخوات. ئەمانە ڕیابازی نین. هەندێک کەس هەندێک کاری بە شرک و ڕیابازی ئەزان و کەچی شرک و ڕیابازیش نین. وەک یەکەم خەڵک زۆر سوپاسی بکەن لەسەر کارە خێرەکانی. ئەبوو زەڕی غەفاری ئەڵێت وترا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشە قوربان هیوا هەیە کە کاری چاکە ئەکات خەڵکی زۆر سوپاسی ئەکەن. فەرمووی ئەوە مژدەیەکی بەپەلەیە خوا بۆ ئیمانداری ئەنێرێت. 2 جاری وهەیە لە کاتی هاوڕێتی کەسانی چاک و بەدیندا ئەویش چالاک ئەبێت و عیبادەتی زۆرتر و قورئانی زۆرتر ئەخوێنێت. ئەوەش حاڵەتێکی سادێ و بەرەکەتی ئەو پیاوە باشە و ئەو کارە باشانەیە کە ئەو کاتە ئەنجامی ئەدات. 3 دەست بەخۆدا هێنان و لەبەرکردنی جوول و بەرگی جوان و ئەو شتانە ئەمانە ناسنە ناو ڕیابازی و پەیوەندیان بە عیبادەتەوە نییە و لە بازنەی نەریت و باوی خەڵکدان. ئیمامی مسلم لە ئیبن مەسعودەوە دەجێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی کیبر ناسێتە بەهەشت کەسێک ئەگەر تۆس قالێک خۆ بە زلزانی تێدا بێت. کابرایە گوتی دەی هیوا هەیە حەز ئەکات جلو بەرگەکەی جوان بێت و پێڵاوەکانی چاک بن. فەرمووی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام إن الله جميل يحب الجمال. خوا جوانە و شتی جوانیشی خۆش ئەوێت. خۆ بە زلزانین ئەوەیە حەق ڕەت بکەیتەوە بە سوک سەیری خەڵکی بکەیت. 4 باسی خراپ و گوناهباری خۆی نەکات. خەڵکی وا هەیە وا ئەزانێت ئەگەر باسی گوناهباری و بێسوودی خۆی نەکات و خۆی نەشکێنێتەوە لە ناو خەڵکیدا ئەوە جۆرێکە لە ڕیابازی. بۆیە قەناعەت وایە جار جارە ئەبێ خۆی بشکێنێتەوە و باسی خراپی خۆی و گوناهباری خۆی بکات بۆ خەڵکی. ئەمە وەسوەسەیەکی شەیتانە و هیچی تر. بە پێچەوانەوە باسکردنی گوناهباری خۆت بۆ خەڵکی وەک شاید گرتنە لەسەر خۆت بۆ قیامەت. خواش لەو گوناهانە خۆش نابێت کە بە دیار چاوی خەڵکەوە بکرێن وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی زیاد لەمەش باسکردنی گوناهەکانی خۆت زیانی زۆرە لەوانە هانی خەڵکی ئەدات بۆ گوناهکردن. گوناه سادە و ئاسایی ئەکاتەوە لای خەڵکی. مسلمانی تێر و تەواو لای خەڵکی ئەکاتە شتێکی مەحاڵ عیبادەتیان لاسوگ ئەکات.
قەناعەتێک بۆ خەڵکی دروست ئەکەن کە مادامێک فلانە کەس ئەمانە بەبەندەیەکی ساڵحی ئەزانن ئاوا خراپ و گوناهبارە کەواتە قەیناکەت با ئەمانیش خراپ و گوناهبار بن ئەو کەسەش ئەگەر وا بزانێت باسی گوناهباری خۆی بکات ئەوە ئیخلاس و دڵسۆزیە و ئەگەر باسی نەکات وەڕیابازیە دوور نییە کە ئەمەش داوێکی شەیتان بێت و قاچی ئەمی پێوە بوو بێت و بەو خۆخشاندنەوە زیاتر تووشی ڕیابازی ببێت. پێنجەم، کەسێک بە بۆنەی کاری باشەوە ناو دەبرێت و زیادە ڕێزێکی لێ بگیرێت بەبێ ئەوەی ئەم خۆی کاری بۆ بکرد بێت. ئەمەش پەیوەندی بە ڕیابازیەوە نییە. زانایان لەوانە ئیمامی مەقدیسی لە مختصەر منهج القاسیدین لە لاپەڕ 218دا ئەڵێت ئەوەی خراپە ئەوەیە مرۆڤ خۆی کار بۆ ناوبانگ بکات، بەڵام ئەگەر خوا پەیدایت بێ ئەوەی ئەو خۆی کاری بۆ کرد بێت شتێکی خراپ نییە، هەرچەندە ناوبانگ بۆ کەسی لاواز ئەبێتە فیتنە. 6. بۆ هاندانی خەڵکی و فراوانکردنی بازنەی چاڵاکی ئیسلامی خۆی ئەکاتە پێشەنگ لە خێرکردندا یان لە هەڵمەت بردندا یان لە کاری خۆبەخشیدا، چونکە خوا ئەزانەیە کە هەندێک کەس ئەگەر کەسێکی پێشەنگ لە بەردەمیدا ڕێبەریان نەکات بۆ کاری چاکە و ئەمان چاوی لێ بکەن ئەوان ئەو کارە ناکەن. بۆیە ئەفەرمێ إن تبدوا الصدقات فنعما هي وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم ويكفر عنكم من سيئاتكم والله بما تعملون خبير. بقرة آية 271. ئەگەر بە ئاشکرا و بە دیاری چاوی خەڵکیەوە خێر بکەن ئەوە کارێکی باش ئەکەن تا ئەوانیش حەماسەت بیانگرێت بۆ خێرکردن، خۆ ئەگەر بەنهێنیش خێر بکەن و بیدەن بە هەژاران ئەوە بۆ خۆتان باشە و خوش لە گوناهەکانتان ئەبورێت. خوش ئاگادارە لەو کارانەی کە ئەیکەن، واتە کاری چاچی ئاشکرا سوودی بۆ ئیسلام و مسلمانان هەیە، کاری چاکی نهێنیش سوودی بۆ کەسەکە خۆی هەیە و هەردوو کارەکەش هەر داواکردن و باشن. سەهلی کوڕی عەبدوڵڵا ئەڵێ هیچ شتێک ئەوەندەی ئیخلاس زەحمەت نییە لەسەر دەرونی مرۆڤ، چونکە هیچ بەشی خۆی تێدا نییە. بۆیە ئێمە کە ئەڵێین دڵسۆزی بۆ خوا یان بۆ پێغەمبەری خوا یان بۆ پەیامی خوا، یانی ئەبێ هەم خوا و پێغەمبەر و ئیسلامت خۆش بوێت و بەردەوام لە بیرت بن و هەم لە خەمی ئەوەدا بیت کە بە خەڵکیان بناسێنیت و زاتی خۆشت نەخوێنیتەوە لەم کارەدا. مەکحوول ئەڵێ بە ئەزمون دەرکەوتووە هەر کەسێک بتوانێت 40 ڕۆژ ئیخلاسی خۆی بپارێزێت ئەوە کانیاوی دانایی ئەتەقێت و لەبەری ئەڕوات. ئیبن القەیم ئەڵێت ئەوەی کار بکات و دڵسۆز نەبێت وەک ئەو کەسەوەیە کە کەشکۆڵەکەی پڕ بکات لە لم و قورسی بکات و کەڵکیشی نەگرێت. قەڵای سێم، فەرزەکان، شایەتمان، نوێشکردن، زەکات، حەجکردن، ڕۆژوگرتن. لاپەڕا 120. ئیمان گەوهرێکی زۆر خاوەن بەهایە، بە پەرژینی یەقین ئەیپارێزێت، یەقینیش بە پەرژینی ئیخلاس ئەیپارێزێت و ئەم ئیخلاسەش پێویستە بە جێبەجێکردنی فەرزەکان بیپارێزرێت. هەموو کەمتر خەمیەک لە جێبەجێکردنی فەرزەکاندا دەرز و کەلەبەر ئەکاتەوە بۆ ئەوەی شەیتان پەلاماری دڵسۆزی و ئیخلاسەکەت بدات و لێتی بسەنێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئیسلام لەسەر 5 پایە وەستاوە، شایەتی دان کە تەنیا پەروەردیگار خوای ڕاستەقینێ و محەممەدیش ڕەوانە کراوی ئەو پەروەردیگارەیە، پاشان نوێشکردن و زەکاتدان و حەجکردنی ماڵی خوا و ڕۆژووی ڕەمەزان. ئەم فەرمودەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێکە لەو فەرمودانەی کە بە قسە کۆکراوەکان ناسراوە، واتە چەندین بیرۆکەی جوان و پێویست لە چەند ڕستەیەکی کورتدا کۆبکەیترەوە. ئەم فەرمودەیەش بەو شێوەیە هەموو پایەکانی ئیسلام یا بڵێین هەموو فەرزە ئیسلامیەکانی لە ناوخۆیدا کۆکردوتەوە کە بریتین لە 5 پایی گەورە. پایی یەکەم شایەتی دان بە حەق بۆ خوا و پێغەمبەری خوا، پایی دووەم نوێشکردن، پایی سێم زەکاتدان، پایی چوارەم حەجکردن، پایی پێنجەم ڕۆژوگرتن. زانیان دوو پای سەرەکی دائەنێن بۆ فەرزەکان لە ئیسلامدا و ئەڵێن هەر فەرمانێک کە بەرژەوەندیەکی دەستەبەر ئەکرد بۆ ئەم مرۆڤە یان ئەم مرۆڤەی دوور ئەخستەوە لە زیانێک ئەوە فەرزە. فەرزەکانیش دوو جۆرن، فەرزی عینی و فەرزی کیفایی. فەرزی عینی ئەوەیە کە هەر ئەبێ خۆت پێ هەڵبستی
بەڵام فەرزی کیفاءە ئەوەیە کە ئەگەر چەند کەسێک بەو کارە هەستان ئەوە پێویست نییە کە تۆ پێی هەڵبستی. بۆ نمونە 5 فەرزەکەی نوێژی فەرزی عینە و هەر ئەبێ خۆت پێی هەڵبستیت هەموو دنیا نوێژت بۆ بکات تۆ نەیکێت هەر گوناهباری، بەڵام مردوو شۆردن یان ناشتنی یان نوێژکردن لەسەری ئەگەر چەند کەسێک پێی هەستان ئەوە تۆش ئەو کارە نەکەی گوناهبار نابیت. هەستان بە ئەنجامدانی هەر یەک لەو 5 فەرزەیە بەرژەوەندی ڕاستەقینە بۆ ئەم مرۆڤە دەستە بەر ئەکەن و پشتگوێ خستنی هەر یەک لەو فەرزانە زیانی گەورە بە ڕۆح و دەروون و تەنانەت جستەی ئەم مرۆڤە ئەگەیەنن. زۆر بە کورتی باسی هەر یەک لەم فەرزانە ئەکەین. شایەتیدانی بەحەق بۆ خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. شایەتیدان بۆ خوا دوو بڕگەی سەرەکیە: شایەتی بۆ تاقانەیی خوا و شایەتبوونی بۆ پەرستن. شایەتی بۆ ناشایستەی جگە لە خوا بۆ هیچ زۆرە پەرستنێک. زانایان ئەڵێن لا ئیلاهە ئیلا الله دوو بەشی سەرەکیە. بەشی یەکەم لا ئیلاهە یانی پوچکردنەوەی هەموو جۆرە عیبادەتێک بۆ جگە لە خوا بکرێت و ئەمە ژیانی پوچکردنەوەی شرک بە هەموو جۆرەکانیەوە. هەروەها ئەو ئەرکەشی تێدایە کە ئەبێ کافر ببێت بە هەموو ئەو شتانەی لە خوار خواوە ئەپەرسترێن. ئیتر مرۆڤ بێت یا ئاژەڵ بێت یان بت بێت یان ئستێرە بێت یان هەر شتێکی تر بێت. بەشی دووەم ئیلا الله یانی سەلماندنی هەموو جۆرە عیبادەتێک تەنیا بۆ خوای گەورە وەک نوێژ و ڕۆژ و پاڕانەوە و هەنابردن و چاوەڕوانی کردن. هەموو جۆرەکانی عیبادەت پێویستە تەنیا بۆ خوا ئەنجام بدرێت بەبێ ئەوەی هیچ هاوڵێکی بۆ دابنرێت. جا هەر کەسێک شتێک لەو عیبادەتانە بۆ جگە لە خوا ئەنجام بدات ئەوە هەواڵی بۆ خوا بڕیارداوە وەک خوای گەورە ئەفەرمێت: ومن يدع مع الله إلها آخر لا برهان له به فإنما حسابه عند ربه إنه لا يفلح الكافرون. مؤمنون ئاەتی 117. هەر کەس لەگەڵ خوادا هاوار لە خواوەندێکی تر بکات کە هیچ بەڵگەیەکی نییە بۆ ئەو شرکە ئەوە دڵنیابن کە لای خوای پەروەردگاری لێپرسینەوەی لەگەڵ ئەکرێت. لە ڕاستیدا کەسانی کافر سەرکەوتوو نابن. قورئان بەوردی ماناکانی لا ئیلاهە ئیلا الله و پایەکانی باس کردووە وەک ئەفەرمێت: فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها والله سميع عليم. بەقەرە ئاەتی 256. واتە هەر کەسێک کافر ببێت بە شەیتان و ئیمان بهێنێت بەخوا ئەوە دەستی گرتووە بە هەلقەی قایمی ڕزگاریەوە. ئەمەی کە ئەفەرمێ فمن يكفر بالطاغوت ئەوە مانای پایی یەکەمە و يؤمن بالله مانای پایی دووەمە. شایەتیدان بۆ خوا ئەبێ شایەتیدان بێت بۆ تاک و تەنیایی خوا و ملکەچکردن و عیبادەتکردن بێت بۆ ئەو تەنیا خوایە چونکە ناکرێت و نابێت زیاد لە تاکە خوایەک هەبێت. لەم بوونەوەرەدا زانایان بەڵگە ئەهێننەوە بۆ ئەم بۆ چوونە ئەڵێن ئەگەر خوایەک نەبێت ئەوە ئەبێ دوانیان زیاتر بن. ئەو کاتەش هاوچێشەکە وای لێدێت چەندین خوا و چەندین ئیرادە بوونیان ئەبێت و ئەمەش لە ڕووی عەقڵەوە نەگونجاوە چونکە ئەگەر دوو خوایان زیاتر بووایە کەواتە دوو ئیرادەیان زیاتریش ئەبوو دوو ئیرادەیان زیاتریش ڕووبکەنە شتێک بۆ نمونە مراندنی کەسێک یان هەژارکردنی کەسێک یان جیرۆدەکردنی یان ڕزگارکردنی کەسێک ئەوە ئەبێ یان ئیرادەی هەر هەمویان بێنەدی کە ئەوە مەحاڵە لە عەقڵدا یان ویستی هەر هەمویان نەیاندی ئەوە دەستەوەستانی هەمویان ئەگەیەنێت یان ئیرادەی بەهێزەکەیان دێتە دی و بێهێزەکانیان ئەبەزن و تەسلیم ئەبن بەویستی ئەو کاتە دەرئەکەوێت کە ئەوانەی ترخوانین و کەسانێکی دەستەوەستا و پاشکۆن. زانایانی زانستی منتیق بەم سەلماندنە ئەڵێن بڕهانی عەقلی کەلود و پێشەچی و ئەنجامێک دروست بووە. پێشەچی یەکەم ئەگەر ئەم بوونەوەرە زیاد لە خوایەکی تێدا بووایە ئەوە هەر زوو تێ ئەچوون و ئەبوو بە ناکۆچیان. پێشەچی دووەم بوونەوەر تێک نەچوە و ملیۆنەها ساڵە لە چەرخ و خولدایە بەبێ پشێوی. ئەنجام کەواتە تەنیا یەک خوا هەیە لەم بوونەوەرەدا. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ کۆمەڵێک مەسیحی سەردەمی خۆیدا منازەڕەیەکی عەقلی و زانستی ئەکات پێیان باشە کە کورتەیەکی لێرەدا بنووسین بۆ زیادە سوودی خوێنەرانی بەڕێز. ئیبن ئەبی حاتەم و ئیبن ئەبی جەریری تەبەری و ئیبن ئیسحاق و ئیبن مونزیر دەڵێن شاندی گاورەکان لە نەجرانەوە هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. نزیکەی 60 سوار بوون. 14 کەسیان لە گەورە پیاوانی ناویان بوون. لە سەروی هەموو شیانەوە
فەرماندە و گەورە پیاوی ئاینەکەشیان هاتبوون لەناو ئەو چواردە پیاوەدا 3 نەفەریان هەموو کاروباری ئەوانی بەدەست بوو. ئەمیرەکەیان ناوی عەبدولمەسیح بوو، کەسی خاوەن ڕای ناویان بوو، هەموو هەر بە قسەی ئەویان ئەکرد. بەرپرسی کاروانەکەشیان ناوی ئەیهەم بوو، قەشە گەورەی ناویشیان ناوی ئەبوو حاریسە بوو. بریتی بوو لە زانە و حبری گەورەیان و پێشەوە و بەرپرسی قوتابخانەکانیشیان بوو. دەربارەی عیسا پێغەمبەر سەلامی خوای لێبێت کەوتنە دەمەدەمێ و مناقەشەکردن لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. 3 لەوان قسەیان دەکرد. جارێک ئەیانوت عیسای کوڕی مەریەم خوایە چونکە مردوو زیندوو ئەکاتەوە، جارێک ئەیانوت کوڕی خوایە چونکە باوکی نەبووە، جارێکیش ئەیانوت عیسا یەکێکە لە 3 خواکە چونکە خوا هەر دەفەرمێت کردمان و وتمان و بڕیارماندا. ئەگەر خوا تەنیا یەک خوا بوایە دەیفەرموو کردم و وتم بڕیارمدا. ئەمانە بەناوی خواوە درۆیان دروست کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی موسڵمان ببن، وتیان ئێمە هەر موسڵمان بووین پێش ئەوەش بین بۆ لای تۆ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی موسڵمان نین، ئەزانم لەبەر چیش موسڵمان نابن، لەبەر خواردنی گۆشتی بەراز و هاوارکردنتان لە شتێ لە ناوتانەوە کوڕی خوا و لەبەر ئەوەش خاچپەرستن. وتیان باشە باوکی عیسا چێە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم بێدەنگ بوو خوای گەورە سەرەتای سوورەتی ئالی عیمرانی دابەزان. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە دەزانن کە هەموو کوڕێک لە باوکی خۆی دەچێت. وتیان بەڵێ وایە. فەرمووی ئەی نازانن کە خوای هەموومان زیندووە و نامرێت کەچی عیسا مردووە و نەماوە؟ وتیان بەڵێ وایە. فەرمووی ئەی نازانن کە خوا هەموو شتێک ڕادەگات و ڕزقی دەدات و ئەشی پارێزێت؟ وتیان وایە. فەرمووی دەی عیسا کامە لەمانە دەکات؟ وتیان هیچیان ناکات. فەرمووی هەرخوا خۆی وێنەی عیسای لە سکی دایکی داکێشا، هەر چۆنێک کەویست بووی ئێخۆ خوا ناخوات و ناشخواتەوە. ئایا ئێوە نازانن کە دایکی عیسا بە عیساوە سکی پڕ بووە وەک هەموو ژنێکی تر و عیسا هەروەکو مناڵانی تریش لەدایک بووە، وەک مناڵانی تر گۆش کراوە و خواردن و خواردنەوەی چوونە سەر ئاویشی وەک ئەوان بووە؟ وتیان بەڵێ وا بووە. فەرمووی دەی ئیتر چۆن ئێوە قسەی لەو شێوە دەکەن؟ ئەوانیش بێدەنگ بوون. خوای گەورە دەربارەی ئەمان سەرەتای سوورەتی ئالی عیمرانی دابەزان تا ئاەتی 80 ئەوەندە ئینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم بانجی کردن بۆ مباهەلەکردن. ئەوانی ژووتیان 3 ڕۆژ لێمان بوەستە و وەڵامت ئەدەینەوە. ئەوە بوو هەستان و دوور لە چاوی خەڵکی لەگەڵ عەبدولمەسیحەکەیاندا کۆبوونەوە. وتیان عەبدولمەسیح ڕا چییە و چی بکەین؟ ئەویش وتی کۆمەڵی ئەنسار واللهی باش ئەزانن کە ئەم محەممەدە پێغەمبەری خوایە و لای ئەوەوە هاتووە و دەربارەی ئەم هەواڵەی ئێمەش قسەی کاربڕی هێناوە. ئێوە ئەوەش ئەزانن کە هیچ پێغەمبەرێک نەبووە نەفرینی لەگەلێک کردبێت و گەورەیان مابێت و بچووچیان لەوە و دوا بۆشین بوو بێت. ئەگەر شتی وا بکەن ئەوە بەدەستی خۆتان ڕەگ و ڕیشەی خۆتان دەرئەهێنن. جا ئەگەر هەر سوورن لەسەر ئەوەی دەست بە ئاینی خۆتانەوە بگرن و تا ئێستا چۆنتان هێناوە هەروە بمێننەوە و هەر هەمان قسە بکەن دەربارەی هاوڵەکانتان. ئەوە وەرن لەگەڵ ئەم پیاوەدا ڕێک بکەوین و بگەڕێینەوە بۆ وڵاتی خۆتان. ئەوە بوو هاتن و ڕێکەوتن لەگەڵ پێغەمبەری خوادا کە ساڵانێک بدەن بە پێغەمبەری خوا و هەر لەسەر ئاینەکەی خۆیان بەردەوام بن. پێغەمبەری صلی الله عليه وسلم پاشان بە سەحابە بەڕێزەکانی فەرموو ئەگەر خەڵکی نەجران مباهەلەیان لەگەڵ پێغەمبەری خوادا بکردایە کاتێک کە ئەگەڕانەوە بۆ وڵاتی خۆیان نەخزم و کەسوکار و نەسامانەکانیان نەئەبینیەوە. ئەم عەقیدە ئاڵۆزە لەکوێ و ئەو عەقیدە سادەیە لەکوێ کە قورئان بە چەند ئاەتێک ڕۆشنی ئەکاتەوە وەک خوای گەورە ئەفەرمێت ومن أضل ممن يدعو من دون الله من لا يستجيب له إلى يوم القيامة وهم عن دعائهم غافلون. أحقاف آياتي 5 واتا چێ لەو کەسە وێڵترەکە هاوار بکاتە جگە لە خوا کە تا قیامەت ناتوانێت بێت بەدەمیەوە. ئەو جگە لە خوایانە هەر ئاگاشیان لە هاواری ئەو کەسانە نییە. دەیخۆ دیارە تەواوی فریشتەکان و پێغەمبەران و ئەولیاکان هەموو بەبێ ئیستیسنا من دونی لان و
کەس نییە بوێرێ بڵێ ئەوانش هەر خوان یان نیوە خوان العیاذ بالله. هەروەها ئەفەرمێت إن الذين تدعون من دون الله عباد أمثالكم فدعوهم فليستجيبوا لكم إن كنتم صادقين ألهم أرجل يمشون بها أم لهم أيدي يبطشون بها أم لهم أعين يبصرون بها أم لهم أعين يبصرون بها أم لهم آذان يسمعون بها قل ادعوا شركاءكم ثم كيدون فلا تنظرون. الأعراف آياتي 194 بۆ 195. یانی ئەوانەی کە بێجگە لە خوان و ئێوە هاواریان تێ ئەکەن ئەوانیش وەک ئێوە بەندەیەکن و هیچی تر ئادەی بانجیان بکەن و با ئەوانیش بێن بەدەمتانەوە ئەگەر ئێوە بەڕاستانە ئایا قاچیان هەیە پێی بڕۆن یان دەستیان هەیە و دەستی پێ بوەشێنن یان چاویان هەیە پێی بڕوانن یان گوێیان هێشتی پێ ببیستن پێیان بڵێ فەرمونون هاوبەشەکانی خۆتان بانگ بکەن و لە پاشاندا هەر پیلانێکیان هەیە لێمی بکەن و لە ڕێی هیچ مەوەستن. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم چەمکە زیاتر ڕۆشن ئاکاتەوە و ئەفەرمێت ئەگەر داوای هەر شتێکت کرد هەر لە خوا بکە چونکە جگە لەو توانای هێنانی سوود یان لابردنی زیانی نییە و ئەگەر پشتیوانت ئەویست ئەوە تەنیا خوا بە پشتیوان بزانە بۆ خۆت بۆ کاروباری دنیا و ئاخیرەتت. ئەوەش بزانە ئەگەر هەموو ئومەت کۆ ببنەوە بۆ ئەوەی سوودێک بۆ تۆ بگێنن توانای ئەو شتەیان نییە کاتێک نەبێ کە خوا بڕیاری دابێت ئەگەر بشیانەوێت زیانێکت پێ بگەینن ناتوانن زیانێک نەبێت کە خوا بڕیاری بۆ دابێت قەڵەمەکان هەڵگیراون و کتێبەکانی ژوشک بوونەتەوە. بەڕوونتر لەمە خوای گەورە لە ئاەتی 106 و 107 سوورەتی یونس ئەوە ڕائەگەیەنێت کە هەم زیان و هەم سوود تەنیا هەر بەدەستی خوایە و هەر کەسیش هاوار بکات جگە لە خوا ئەوەستەم لە خۆی ئەکات و لە دینی ئەکات و لە خەڵکی ئەکات. ولا تدع من دون الله ما لا ينفعك ولا يضرك فإن فعلت فإنك إذا من الظالمين. وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو وإن يردك بخير فلا راد لفضله يصيب به من يشاء من عباده وهو الغفور الرحيم. هاوار مەکەرە جگە لە خوا کە نە ئەتوانێ سوودت پێ بگەینێت و نە ئەتوانێ زیانت پێ بگەینێت. ئەگەر وا بکەی ئەوە ئەبیتە کەسێکی ستەمکار خۆ ئەگەر خوا زیانێکت بهێنێتە ڕێگا ئەوە خۆی نەبێت کەسی تر ناتوانێت لێتی دوور بخاتەوە. خۆ ئەگەر ویستیشی تووشی خێرێکت بکات ئەوە کەسی ناتوانێ ئەو فەزلت لێ دوور بخاتەوە. خوا کە بیەوێ هەر عەبدێکی تووشی خێر بکات ئەیکات و هەر ئەویشە لێبوردە و بە سۆزە. مانای شایەتی دانیش بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم مانایانە ئەگرێتەوە. یەکەم محەممەد پێغەمبەری خوایە لە ڕووی بەڵگەوە. دوو لە ڕووی بەڵگەوە مەزنترین مرۆڤی ئەم ڕووی زەمینەیە. سێم ئەبێ وەک چۆن بڕوامان پێی هەیە هەرواش خۆشمان بوێت و بیکەینە پێشەنگی خۆمان لە دین و لە دنیاشدا و لە کاروبارەکانماندا چ دینی بن یان دنیایی بن احتیکام بکەین بۆ بڕیارەکانی ئەو وەک خوای گەورە ئەفەرمێ يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا. نساء آياتي 59 دەی دیارە خۆ مەبەست بە إلى الله قورآنە و مەبەست بە إلى الرسولیش حەدیسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم في شيئیش هەموو شتێکی ژیان ئەگرێتەوە دینی بێت
یان دنیایی بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت هیچ یەکێک لە ئێوە ئیمانی تەواو نابێت تا منی خۆشتر نەوێت لە باوکی و مناڵ و هەموو خەڵکی. پێویستە هەر کێشە و چێشمە چێشمێک ڕوو بەدات لەناو مسلماناندا بڕیاردان تێیدا بگڕێتەوە بۆ لای خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خوای گەورە ئەفەرمێت فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. نیسا ئاەتی 65 واتە بە پەروەردیگاری تۆ ئیمانیان بۆ دروست نابێت تا تۆ نەکەنە دادوەری نێوان خۆیان لە ناکۆچیەکانی نێوانیاندا، پاشان نابێت لە دەرونیشیاندا ناڕەحەت ببن بەو بڕیارانە و جوان تەسلیمیش ببن. زانایان ئەفەرمون شایەتیدان بەخوا و پێغەمبەری خوا پێویستە مەرجەکانی لا ئیلاهە ئیلا الله و مەرجەکانی محەممەد ڕەسوول اللهشی تێدا بێت، هەروەها ئەبێ ئەو شایەتیدانە دوور بێت لەو کارانەی کە ئەو شایەتیدانە هەڵدەوەشێنێتەوە. نوێژکردن مانای وشەی ئەسسەڵا لە زمانی عەرەبیدا یانی نزا و پاڕانەوە. نوێژیش پەیوەندی بەندەیە بەخوا و خوڵقێنەری خۆیەوە. نوێژ بەرزترین ماناکانی بەندایەتی و هانابردن بۆ پەروەردیگار و پشتبەستنی تێدایە بە ئەو مرۆڤ لە نوێژدا لەخوا ئەپاڕێتەوە و قسەی لەگەڵ ئەکات و دەرونی پاک ئەبێتەوە و ڕاستەقینەی خۆی و ئەم دنیایی دێتەوە بیر کە ئەمی تێدا ئەژێ، هەستی گەورەی پەروەردیگار و سۆزی بەرامبەر بە ئەم تێدا دروست ئەبێت. نوێژ مرۆڤ ئاراستە ئەکات بۆ بەردەوام بوون لەسەر شەرعی خوا و دوورکەوتنەوە لە ستەمکاری و خراپە و گوناهکردن. وەک خوای گەورە ئەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر والله يعلم ما تصنعون. عنکەبوت ئاەتی 45 واتە دڵنیابن لەوەی کە نوێژ ڕێگە ئەگرێت لە خراپە و کاری ناپەسەند، بەڵگە شەرعیەکان نوێژکردنیان کردووە بە نیشانە بۆ جیاکردنەوەی کافر لە مسلمان. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت إن بين الرجل وبين الشرك والكفر ترك الصلاة، یانی لە نێوان شرک و کوفر و پیاودا نوێژکردنە. هەروەها ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پەیمانەی لە نێوان ئێمە و ئەوان کافراندا هەیە نوێژکردنە، هەر کەس نەیکات ئەوە بێگومان کافر بووە. نوێژ گوناهەکان ئەسڕێتەوە، وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ 5 نوێژەکە و جومعەکان هەموو نێوان خۆیان ئەسڕنەوە ئەگەر گوناهی کەبیرت نەهێنا بێت بەسەر خۆتدا. نوێژ ئەو یەکەمین کارەیە کە لێپرسینەوە لە بەندە ئەکرێت دەربارەی لە ڕۆژی قیامەتدا. جا ئەگەر نوێژەکان باش بوون و لێت وەرگیران ئەوە هەموو کردەوەکانی تریشت لێ وەرەگیرێ، ئەگەر دراشەوە بەسەریدا ئەوە هەموو کردەوەکانی تریشی ئەدرێتەوە بەسەردا. وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ یەکەم شت کە لێپرسینەوەی لەسەر ئەکرێت لەگەڵ بەندەدا لە ڕۆژی قیامەتدا بریتە لە نوێژ. جا ئەگەر نوێژەکانی باش بوون ئەوە هەموو کردارەکانی تریشی باش ئەبن، ئەگەر نوێژەکانیشی خراپ بوون ئەوە هەموو کردارەکانی تریشی خراپ ئەبن. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە شتێک ناڕەحەتی بکردایە بۆ بایتە خەفەت بۆی پەنای بۆ نوێژکردن ئەبرد. قەواریری ئەڵێ خەریکە بڵێم تا ئێستا یەک نوێژی عیشام بە جەماعەت لەدەست دەرنەچووە، جارێکیان نەبێت کۆمەڵێک میێوانم هات پێیانەوە سەرقاڵ بووم، چوومە دەرەوە چەند مزگەوت هەبوو لە بەسڕەدا گەڕام بۆ ئەوەی فریای جەماعەت بکەوم، کەچی بەنسیبم نەبوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی نوێژی بە کۆمەڵ 27 پلەی دەرەجەی زیاترە لە نوێژی بەتاک. ئەنجا ئەفەرموێ گەڕامەوە بۆ ماڵەوە و نوێژی عیشام 27 جار کردەوە و لێ خەوتم. لە خەودا بینیم لەگەڵ کۆمەڵێک خەڵکدا پێشپێشێن ئەکەین، هەموو دایان بەلامدا و جیان هێڵام، منیش هەر ئەمدا لە وڵاخەکەی ژێرم بۆ ئەوەی پێیاندا بگەمەوە. سوارێکیان لای کردەوە وتی ئەسپەکەت ئەزیەت مەدە نامانگەیتەوە. وتم بۆچی؟ وتی لەبەرەوەی ئێمە نوێژی عیشامان بە جەماعەت کردووە. عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەفەرمێ کە سەیری ئێمەت بکردایە ئەوەی دووڕووی ئاشکرا نەبوایە لە جەماعەت دوانە ئەکەوت، دڵنیابن کە پیاوی وا هەبوو لە نێوان دوو کەسدا ڕائەگیرا و لە ڕیزەکەدا ڕائەوستێنرا و نوێژی ئەکرد. حاتەمی ئەسمەم ئەڵێ نوێژێکی جەماعەتم لە دەست دەرچوو، تەنیا ئەبوو ئیسحاقی بوخاری سەرخۆشی لێ کردم، بەڵام ئەگەر کوڕێکم بمردایە 10,000 کەس سەرخۆشی لێ ئەکردم. وای لێ هاتووە ئەگەر موسیبەتێکی دینیت لێ بقەومێت
لای خەڵکی ئاسانە بەڵام موسیبەتی دنیایت لێ بقەومێت لایەن گرانە. نوێژی بەگشتی دوو بەشی سەرەکیە، فەرزەکان سونەتەکان. فەرزەکان بریتین لە 5 فەرزەکەی شەو و ڕۆژ، نوێژی جومعە بە مەرجەکانیەوە، سونەتەکانیش و دوو بەشن. ئەو سونەتانەی هاوڵی فەرزەکان و پێیان ئەوترێت سونەتە ڕاستیەکان، کە ئەمانش دوو جۆرن. موئەکەدەکان کە 10 ڕکاتن، 2 ڕکات پێش فەرزی بەیانی، 2 ڕکات پێش فەرزی نیوەڕۆ، 4 ڕکات پێش فەرزی نیوەڕۆ، 2 ڕکات پێش فەرزی مەغریب، 2 ڕکات پێش فەرزی عیشا. ناموئەکەدەکان کە 8 ڕکاتن، 4 ڕکات پێش فەرزی نیوەڕۆ، 4 ڕکات پێش فەرزی عەسر، 2 ڕکات پێش فەرزی مەغریب، 2 ڕکاتیش پێش فەرزی عیشا. نوێژە سونەتەکانی تر ژمارەیەکی زۆرن و ئیسلام بۆ تێرکردنێکی زیاتری ڕۆح دایناون. ئەگەر کەسێک بیەوێت بیان کات ئەمانش دوو زۆری سەرەچین. سونەتی ڕەها کە بریتە لە کردنی نوێژی سونەت بەبێ ناو و بەبێ ژمارەیەکی دیاریکراو، سونەتی پەیوەست بەناو و کاتی تایبەتەوە کە ئەمانش چەند نوێژێکن، وەک نوێژی وتر کە لای کەمەکەی 1 ڕکاتە و لای زۆرەکەشی 11 ڕکاتە و لە دوای عیشاوە دەست پێیەکات تا پێش هەڵاتنی گەزنگی نوێژی زوحا. 2 ڕکاتە لانی کەم، 12 ڕکاتە لانی زۆر لە هەڵاتنی خۆرەوە دەست پێیەکات تا کاتی لادانی خۆر لە ناو ڕاستی ئاسمان. سونەتی دوای نوێژی ئیستیخارە، نوێژی نیکاح یان زیفاف، کاتی چوونە لای ژن بۆ یەکەم جار، نوێژی پێویستی، نوێژی جەژن، نوێژی باران بارین، خۆر جیران، مانگ جیران، ڕۆژ و گرتن. خوا فەرزی کردووە لەسەر مسلمانان کە لە ساڵدا 1 مانگ بە ڕۆژوو بن کە بریتیە لە مانجی ڕەمەزان، ڕۆژووی پایی 4ەمە لە پایەکانی ئیسلام. خوا ئەفەرمێ: يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بەقەرە ئاەتی 183. واتە ئەی ئیمانداران، ڕۆژوتان لەسەر فەڕسکراوە وەک چۆن لەسەر پێش ئێوە فەڕسکراوە بۆ ئەوەی لە خوا ترسیتان بۆ دروست ببێت. پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەفەرمێت کە ڕەمەزان دێت دەرگاکانی بەهەشت ئەکرێنەوە، دەرگاکانی جەهەنەمیش دائەخرێن، شەیتانەکانیش زنجیر ئەکرێن. خوا ڕەمەزان ساز ئەکات بۆ عەبەدەکانی تا ڕوو بکەنە عیبادەت و دەست بنێن بە خراپەکاریەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ گەورەی پلەی ڕۆژوو ئەفەرموێ هەر کەس ڕۆژووی ڕەمەزان بگرێت بە ئیمان و نیازی ئەوەوە خوا پاداشتی بداتێ لە قیامەتدا، ئەوە خوا لە گوناها پێشوەکانی خۆش ئەبێت. هەروەها ئەفەرموێت هەر کەس شەوانی ڕەمەزان بە ئیمان و نیازی ئەوەوە خوا پاداشتی بداتەوە شەو نوێژ بکات، ئەوە خوا لە گوناهی پێشوەکانی خۆشە بێت. ڕۆژوی فەرز تەنیا مانگی ڕەمەزانە یان ئەو ڕۆژوانەیە کە مرۆڤی مسلمان نەزری ئەکات لەسەر خۆی، بەڵام لە ئیسلامدا چەند ڕۆژوی سونەت دانراوەکە هەم پەرژینن بۆ ڕۆژوە فەرزەکان و بەهێزیان ئەکەن، هەم ڕۆحیش پاکتر ئەکەنەوە، پەروازی زیاتری پێ ئەکەن بەناو دنیای عیبادەت و پاکی زەیدا. دیارترین ڕۆژ و سونەتەکان بریتین لە یەکەم ڕۆژی تاسوعا و عاشوڕا. خوای گەورە لە ڕۆژی عاشوڕادا موسا و شوێنکەوتوەکانی لە فیرعون و دار و دەستەکەی ڕزگار کردووە. مسلمانیش ئەو ڕۆژە بە ڕۆژوو ئەبێت لە بەردووهۆ: 1 وەک سوپاسکردنێکی خوا بۆ ڕزگارکردنی موسا، 2 وەک شوێنکەوتنێکیش بۆ پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم، چونکە خۆی ئەو ڕۆژە بە ڕۆژوو بووە و ئەشفەرمێت ڕۆژێک پێشتری بگرن یان ڕۆژێکیش پاشتر بگرن، کە پرسیاریش کرا لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەبارەت بە ڕۆژوە، فەرمووی گوناهی ساڵی پێشتر ئەسڕێتەوە. 2 6 ڕۆژ لە مانگی شەوال پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت هەر کەس ڕۆژوی ڕەمەزان بگرێت و 6 ڕۆژیش لە شەوال بشوێنیدا بگرێت وەک ئەوە وایە ساڵێک بە ڕۆژوو بوو بێت. 3 ڕۆژی 3 ڕۆژ لە هەموو مانجێکی ئیسلامی. ئەبوو هورەیرە ڕزای خوای لێبێت ئەفەرمێت دۆستە گیانی بە گیانیەکەم ڕایسپاردم بە 3 شت تا ئەمرم وازیان لێ نەهێنم. ڕۆژوی 3 ڕۆژ لە هەموو مانجێک نوێژی زوحا دوای ئەوەی وتر ئەکەم ئەوجا بخەوم. 4 ڕۆژوی عەرەفە کە بریتیە لە ڕۆژی نوێم لە مانگی ذوالحەجە بەپێ ڕۆژمێری ئیسلامی. لەو ڕۆژەدا حاجیانی ماڵی خوا لە چێوی عەرەفەدا کۆ ئەبنەوە و نزا ئەکەن و لەخوا ئەپاڕێنەوە. ئەو ڕۆژە بەڕێزترین ڕۆژەکانی ساڵە بۆ جگە لە حاجی سونەتە بە ڕۆژوو بێت. کاتێک پرسیاری ڕۆژی عەرەفەشیان لە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وەسەلام، فەرمووی گوناهی ساڵی پێشتر و پاشتریش ئەسڕێتەوە. زیندووکردنەوەی سونەتی ئیحتیکاف
لە 10 شەوی ئاخیری ڕەمەزاندا حەجکردن. حەج بۆ مەککە بریتیە لە پایی پێنجەم لە 5 پایەکەی ئیسلام. حەج عیبادەتێکە کە چەندین عیبادەتی جەستەیی و دەرونی و دارایی تێدا کۆ ئەبێتەوە. حەجکردن لە تەمەندا 1 جار واجب ئەبێت لەسەر ئەو کەسێک کە لە ڕووی جەستەیی و داراییەوە ئەتوانێت بچێت بۆ حەج. خوای گەورە ئەفەرمێ: ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا ومن كفر فإن الله غني عن العالمين. آلی عمران ئاەتی 97. واتە لەلایەن خواوە کراوە بە ئەرگ لەسەر خەڵکی حەجی ماڵی خوا بکەن ئەوەی ئەتوانێ ئەو ڕێیە ببڕێت. هەر کەسێکیش خۆی کافر بکات ئەوە خوا دەوڵەمەند و بێمنەتە لە هەموو جیهانەکان. کارەکانی حەج لە نێوان ڕۆژی 8 و 13 مانگی ذوالحەجە چڕ ئەبێتەوە کە بریتیە لە مانگی 12 لە مانگی قەمەریەکان بەپێی ڕۆژمێری ئیسلامی مانای ئەگەر ئەتوانی. خوای گەورە ئەفەرمێت: من استطاع عليه سبيلا. ئەگەر توانی زانایان ئەفەرمون 4 مانای بۆ ئەکەن. یەکەم کەسێک بۆی بگونجێ بگاتە ماڵی خوا بە ڕێگەی دروست و یاساییەکان. 2 توانای ئەنجامدانی دروشمەکانی حەجی ببێت لەوێدا بێ ئەوەی زۆر ماندوو ببێت. 3 ئەبێ بێترسیش بێت لەسەر خۆی و سامانەکەی. 4 ئەبێ ئەوەی پێویستی نەفەقەی حەجەکەیەتی زیاد بێت لە پێویستی خۆی و ئەوانەی کە نەفەقیان لەسەر ئەوە. پرسیار کرا لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کام کار بەڕێزترین کارە؟ فەرمووی بڕوابوون بەخوا. وترا پاش ئەوە فەرمووی جیهاد لە پێناوی خوادا. وتیان پاش ئەوە فەرمووی حەجێکی وەرگیرا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ حەجی وەرگیرا و هیچ پاداشتێکی تری نییە بەهەشت نەبێ. حەجی سونەت بریتێ لە حەجی تەواو پاش یەکەم فەرز یان بریتێ لە عومرەکردن. کاتی عومرەکردن بە درێژایی ساڵ دروست بکرێت بەڵام کردنی لە مانگی ڕەمەزاندا پاداشتەکەی چەند قاتە. وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ عومرەیەک لە ڕەمەزاندا بکرێت هاوتای حەجێکە لەگەڵ مندا کردبێتی. زەکاتدان. زەکات وشەیەکە لە زمانی عەرەبیدا لە فیعلی زەکی یەسکووەوە هاتووە. ئەو وشەیەش 2 مانای هەیە: تەسکیە و پاکژی. نەما و گەشەکردن یانی زەکات دەرکردن لە ماڵدا هەم پاکش دروست ئەکات لە عەقڵ و دەروون و ڕەوشت و سەروەت و ساماندا، هەم گەشەش لەو کایەدا دروست ئەکات. کەسی زەکات دەر کاتێک بەشی هەژاران لە ماڵەکەی دەرئەکات کە لە ڕاستیدا بە ئەو حرامە ئەگەر لە ماڵەکەی دەری نەکات و نەیگەێنێتە دەستی ئەوان، عەقڵی پاک ئەبێتەوە لە قۆڕخکردنی سامان بە تەنیا بۆ خۆی. دەرونی پاک ئەبێتەوە لە منگری و ئەنانیەت و بێڕەحمی. ڕەوشتی پاک ئەبێتەوە لە ڕژدی و پارەپەرستی و ئیستیغلالکردنی نەبوونی خەڵک. سەروەت و سامانەکەشی پاک ئەبێتەوە مافی خەڵکی تێدا تێکەڵ نابێت. ئەم پرۆسێش گەشە لە عەقڵ و دەروون و لە ڕەوشت و لە سامانیشیدا ئەکات و چێش بڕوا بەمە ناکات. با بپرسێت لە مێژوو لە خەڵکی پاک لە خەڵکی پیسیش. پیسەکە نازانێت چۆن لە پڕێکدا ئاگر بەر ئەبێتە سەروەت و سامانەکەی و هیچ هۆیەکی شک نابات ئەوە نەبێ سوخۆری کردووە. بۆ نمونە یان زەکاتی نەداوە لە کەسە پاکەکانیش بپرسە کە چۆن ئەو هەموو زەکاتەش لە سامانەکانیان دەرئەکەن و کەچی تا دێت سامانەکەیان هەرگەشە ئەکات. لە مێژوو بپرسن بە زەکات دەرەکان و خەرجی زەوی و زار چ بەختیاری و کامرانیەک باڵی کێشاوە بەسەر کۆمەڵگە مرۆڤایەتیەکاندا. کاتێک کە زەکات بەو شێوەی ئیسلام دایناوە لە خەڵک وەرگیراوە گەیانراوەتە کەسانی خۆی. ئیسلام جگە لە یاسا و دەسەڵات بەرنامەیەکی ڕۆحێشی پێیە بۆ ئەوەی وا لە خەڵکی بکات ئارەزوومەندانە زەکاتەکانیان بدەن. ئەمەش بە 2 ڕێگە: بە تەرغیب و بە تەرهیب، یانی بە ترساندنی بەداهاتوویەکی خراپ ئەگەر زەکات نەدات، بە مژدە پێدانی بەداهاتوویەکی باش ئەگەر زەکات بدات. بۆ نمونە خوای گەورە ئەفەرمێت: والذین یەکنیزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون. تەوبە ئاەتی 34 بۆ 35. زەکات و ئەموالی زەکات وەک زانایان ئەفەرمون بریتیە لە زۆر شت کە ئەمانن. هەردوو نەقدەکە واتە ئاڵتون و زیو یان ئەوەی ئەمڕۆ وەک عمولە
بەکاردەهێنرێت و لە هەر وڵاتێکدا ناوێکی هەیە وەک دینار، دۆلار، یۆڕۆ، لیرە تا کۆتایی. مەڕ و ماڵات کە چوار شت ئەگرێتەوە، مەڕ، بزن، مانگا، هوشتر، دەغڵودان واتە ئەوانەی قابلیەتی وشکردنەوەیان هەڵگرتنیان هەیە وەک گەنم، جۆ، کوشمیش، برنج. ماڵی بازرگانی واتە ئەو ئەشیا و کەرستانەی کە مرۆڤ بۆ کڕین و فرۆشتنی دائەنێن وەکو تاڵی کەلوپەلی یەدەگ، مواد احتیاتیە، کەلوپەلی کارەبا و ئاو شتی خواردن. ڕکزی و کانزا واتە ئەو ماڵوشتەی مرۆڤ لە ژێر زەویدا دەری دەهێنێ ئیتر زێڕ و زیو بێت، یان نەوت و گۆگرد یان کانەبەرد. باغ و باغات و میوەجات واتە بەروبوومی باغ ساڵانە ئەبێت زەکات لێ بدرێت وەک دەغڵودان. جا ئەگەر بە مەسروف و خەرجی ئاوی ئەدرا ئەوە خەرجی و مەسروفی لێ دەرئەکرێت و باقیەکەی زەکات لێ ئەدرێت کە عوشتری عوشرە و ئەگەر باران ئاوی ئەدا وەک ڕەزەدێم بۆ نمونە ئەوە عوشرێکی لێ ئەدات. ئەو پێنجۆرە پێشەوە بەپەی مەسهەبی شافعی زەکاتیان ئەکەوێت و ئەمەی دواشەوە بەپەی مەسهەبی ئەهلی حەدیث زەکاتیان ئەکەوێت. زانان قوتابیانی حەدیث هەموو ئەو خانوبەرە و مڵکانش کە بۆ کرێ تەرخان کراون ئەخەنە ناو ماڵی زەکات و لە سوودەکەیدا زەکات دائەنێن. بڕی زەکاتیش لە هەر جۆرێکدا بدرێژی لە کتێبەکانی فقهی ئیسلامیدا باسکردون و هەموو ئەو یاسا و ڕێنماییانش لایانی هەژاری ئەگرێتەوە. ئامانجلەی بەرپاکردنی دادی کۆمەڵایەتیە. پارەی زەکات لە 8 بواردا خەرج ئەکرێت، ئەوەش ئەمێنێتەوە لە بەرژەوەندە گشتیەکانی دەوڵەتی ئیسلامی و کۆمەڵگەی موسڵماناندا سەرف دەکرێت. ئەو 8 بوارش ئەمانن: بواری یەکەم هەژاران فوقەڕا، بواری دووەم کەم دەستان، بواری سێهەم کارمەندانی زەکات، بواری چوارەم دڵگیراوەکان، بواری پێنجەم قەرزارەکان، بواری شەشەم کڕینەوەی مرۆڤ و دیل و عەبدەکان، بواری حەوتەم ڕێبوار و ئاوارە و دابڕا و لە خزم و کەس و کار و ماڵی خۆی، بواری هەشتەم لە پێناو خوا و دیندا فی سەبیلله زانایانیش لەژێر ڕۆشنایی ئەم ئایەتەدا کە ئەم 8 بوارەی دیاری کردووە چەند حاڵات و کەسی تریان بە قیاس لە کاندووە بە هەر یەک لەو بوارانەوە. آياتك أفرمت إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله والله عليم حكيم. توبة آية 6. زكاة دان واجبي همو مسلمانێک نییە، بەڵکو تەنیا واجبی مسلمانی دەوڵەمەندە. ئەو مسلمانە دەوڵەمەندەی پارەکەی بگاتە حەدی نیساب و ساڵێک بەسەریدا بڕوات و کەم نەکات یان زیاد بکات. حەد نیسابیش بریتێ لە نرخی 20 مسقال ئاڵتون کە لەم ڕۆژانەدا ئەگاتە نزیکەی 4 ملیۆن دیناری عراقی، واتە کەسێک لەو پارە کەمتری هەبوو زەکاتی ناکەوێتە سەر، با ساڵیشی بەسەردا بڕوات. بەڵام ئەگەر خۆی بیەوێ سەدەقە و خێری لێ بکات، ئەوە خۆی ئەباتە ڕێزی سەدەقەکارانەوە. خوش ئەفەرمێت إن الله يجزي المتصدقين. یوسف ئاەتی 88. خوای گەورە چاکەکارانی خۆش دەوێت. هەر کەسێکیش خوای گەورە خۆشی بوێت ئەواشتی زۆری بۆ ئەکات و کاری بۆ ئاسانەکە. قەڵای چوارەم سونەتەکان. سونەت بریتیە لە هەڵسوکەوتی پێغەمبەر لە کاتی پەرستنی خوای پەروەردگاردا، یان لە کاتی ناساندنی پەیامی خوادا، یان لە کاتی جێبەجێکردنی پەیامی ئیسلامدا. زانایان سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ دوو بەشی گەورە دابەژەکەن: سونەتەکانی لە بازنەی عیبادەتدا، سونەتەکانی لە بازنەی عادەتدا. سونەتەکان لە بازنەی عیبادەتدا بە شێوەیەکی گشتی زانایان باز لە 3 شت ئەکەن لێرەدا. 1. ئەو هەڵسوکەوتانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشکردنی عیبادەتێکی تایبەت کردوونی. 2. ئەو هەڵسوکەوتانەی کە لەناو عیبادەتێکی تایبەتدا کردوونی. 3. ئەو هەڵسوکەوتانەی کە دوا عیبادەتێکی تایبەت کردوونی. بۆ نمونە کاتی نوێشکردن یان ڕۆژوگرتن یان حەجکردن یان دەرکردنی زەکات و عیبادەتەکانی تر وەک دەستنوێش هەڵگرتن پێش نوێشکردن، دەستگرتن لە کاتی نوێژدا، نوشتاندنەوەی 3 پەنجەی دەستی لە نوێژدا، خوێندنی هەندێ ئەوڕاد و ئەسکار دوای نوێژەکە، یان خۆشۆردن و ئیحرامکردن پێش حەجکردن، خواردنەوەی ئاوی زەمزەم لە کاتی حەجدا و بۆن لە خۆدانی ئیحرامی حەج یان عومرەی شکاندووە، یان لە کاتی وتارداندا خۆی داوە بەسەر کەوانێکدا یان گاجۆنێکدا، یان نەعلی لە پێکردووە لە نوێژدا، یان دوای نوێژی سونەتی بەیانیان
کەمێک ڕاکشاوە بەلای ڕازدا وەک دایکمان عایشە لی ئەجێڕێتەوە هەموو ئەم هەڵسوکەوتانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێش عیبادەتێکی تایبەت یان لە ناویدا یان پاش تەواوکردنی عیبادەتەکە کردوونی دوو ڕای لەسرە لەلایەن زانایانەوە هەندێک هەموو ئەو هەڵسوکەوتانە بە سونەت و شەرع ئەزانن هەندێکیش بەکارێکی مباحیان ئەزانن ئەگەر فەرموودە و قەرینەی تر نەخرابنە ناو بازنێ عیبادەتەکانەوە بۆ نمونە ڕاکشانی دوای کردنی نوێژی سونەتی پێش نوێژی بەیانی بەلای ڕازدا هەندێ بە فەرزی ئەزانن و هەندێ بە سونەتی ئەزانن وەک ئیمامی شافعی هەندێکیش بە مواحی ئەزانن وەک ئیمامی بوخاری هەندێکیش بە بیدعی ئەزانن وەک ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت بەڵگە زانان ئەو قەرینانن کە لە فەرموودەی تردا هاتووە وەک فەرموودەی دایکمان عایشە ئەفەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم إذا صلى ركعة الفجر فإن كنت مستيقظة لحدثني وإلى أضطجع حتى يأدون الصلاة رواه البخاري ومسلم سنة كان لبازني عاددا لای زانان ئەم سونەتانە دوو بەشی سەرەکین یەکەم عادەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی بۆ نمونە نەخواردن یان خواردنێکی تایبەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان ڕۆیشتن بە ڕێگەیەکی تایبەتدا یان لەبەرکردنی جلێکی تایبەت یان پۆشاکێکی تایبەت ئەمانە بەپێی قسەی زۆربەی زانایان شەرع نین بۆ مسلمانان و چاولێکردنی ئەرچی سەرشانی مسلمانان نییە ئەو پڕی ئەوەیە کە کارێکی مباحە و مسلمان ئەتوانێ ئەو کارانە بکات و ئەتوانێ نەشیان کات و هیچ لۆمەیەکیش ناکەوێتە سەری دووەم عادەتەکانی کۆمەلگا وەک لەبەرکردنی دەستداشە و بەستنی مێزەر و پۆشینی جلی خەتخەت و عەبای عەرەبی و درێژکردنی قژی سەر و ڕیش و بەکارهێنانی قاپی گلێن بۆ هەڵگرتنی ئاو بەکارهێنانی کۆنە و شەربە بۆ سارکردنی ئاو چاوڕەشتن و بەکارهێنانی بغڕود و بۆن و ئەو شتانە هەموو ئەمانە کاریگەلێکی مباحن لە دوو کاتدا نەبێت یەکەم قەرینەیەکی کرداری یان فەرموودەیەکی قەولی هەبێت بیگوازێتەوە بۆ ناو بازنەی شەرع و عیبادەت وەک چۆن ڕیشهێشتنەوەی گواستۆتەوە بۆ ناو بازنەی شەرع و دین بەڵام نەدیسداشە و نەعەمامە و نەمێزەر و نەنەعل لە پێکردن و نەسواربوونی گوێ درێژی نەگواستۆتەوە بۆ ناو بازنەی شەرع و عیبادەت و بەو شێوەیەش ئەو کارانە تەشریعنین و کارگەلێکی مباحن دووەم یان قەرینەیەکی دەرەکی تر ببێت و لی بخوێندرێتەوە کە ئەو کارە پەیوەندە بە شەرعەوە وەک ناشتنی مردوو ڕوو بە قیبلە بۆ نمونە چونکە پەیوەندی ئەو کارە بە شەرعەوە زۆر ڕوونە لای هەموو کەسێک عادەتەکانی بریتین لە هەموو ئەو هەڵسوکەوتانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوونی بۆ دەستەبەرکردنی خێرێکی دنیایی کە ئەم جۆرە هەموو ئەو کارانە ئەگرێتەوە لە بواری پزیشکی و زراعەت و پیشەسازی و بازرگانی و حاڵەتەکانی شەڕ و ئاشتی و بەڕێوەبردنی خەڵک و وڵات ئیمامی ئەبوبەکر ئەفەرموێت هیچ شتێک نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردبیەتی من وازی لێ بهێنم و کاری پێنەکەم من زۆر لەوە ئەترسم ئەگەر واز لە شتێک بهێنم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوویەتی خێرا دڵم بگۆڕێت و لە ڕێگەی ڕاستەکە لا بدەم معاویەی کوڕی ئەبوو سوفیان جامۆلکەیەکی زوینی هەبوو دای بە مقدارێک پارەکە لە چێشی جامۆلکەکە زیاتر بوو ئەبوو دەردە پێیوت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم جۆرە مامەڵەیەی قەدەغە کردووە معاویە وتی من هیچی خراپی تێدا نابینم ئەبوو دەردە وتی چێ پشتم ئەگرێ دش بە معاویە من قسەی پێغەمبەری بۆ ئەکەم و کەچی ئەو ڕای خۆیم پێ ئەڵێ بڕیار بێت لەو شار و وڵاتەدا نەمێنم کە تۆی تێدا بێت پاشان چوو بۆ لای ئیمامی عومەر و شکاتی لێ کرد و ئەویش نامەیەشی نووسی بۆ معاویە و فەرمووی مامەڵەی وامەکە وەک خۆی نەبێت و بە هەمان چێژ نەبێت بوخاری لە عەبدوڵڵای کوڕی عەباسەوە ئەجێڕێتەوە کە ئەفەرمێت من بە هەندێک کەس ئەڵێم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا ئەفەرمێت کەچی ئەو ئەڵێت ئەبوبەکر و عومەر وایان کردووە ئەترسم خوا لەسەر ئەو قسەیان بەردبارانمان بکات گومان ئەبەم ئەو ئاەتەی کرد بە بەڵگا کە ئەفەرمێ فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم نور ئاەتی 63 بە ئەوانەی کە پێچەوانەی فەرمانەکانی پێغەمبەر ئەجوڵێنەوە لەوە بترسن کە خوا تووشی فیتنەیەکیانەکات یان تووشی سزایەکی سەختیانەکات تاوز دوای نوێژی عەسر هەستا دوو ڕکات نوێژی سونەت بکات عەبدوڵڵای کوڕی عەباس پێی فەرموو ئیتر واز لەو دوو ڕکاتە نوێژە بهێنە
تاو زووتی وا ئەزانم هەر بۆ ئەوە نەهی لێکراوە بۆ ئەوەی خەڵک نەیکەنە سونەتێک وەک سونەتەکانی پێغەمبەر عەبدوڵڵا فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی کردووە لەوەی دوای نوێژی عەسر نوێژی تر بکرێت ئیتر نازانم تۆ لەسەر ئەم نوێژەت سزا ئەدرێیت یان پاداش ئەدرێیتەوە چونکە خوای گەورە ئەفەرمێت وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا ئەحزاب ئاەتی 36 حەڵال نییە بۆ هیچ ئیماندارێکی پیاویان ژن پاش ئەوەی خوا و پێغەمبەر بڕیاریان لە شتێکدا ئەوان بڕیاری تری هەڵببژێرن ئیتر خۆ ئەم جۆرە هەستە ئیمانیە هەموو سەردەم و زەمانێکی بڕیوە و بەناو چەرخی پێشەوایانی دیندا گوزەری کردووە و تا ئەم چەرخەش هاتووە بڕوانە پێشەوایانی دین چی ئەفەرمونون ئیمامی ئەوزاعی ئەفەرموێت دەرونی خۆت ڕابگرە لەسەر سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەوێدا بوەستە کە سەحابە تێیدا وەستاون و ئەوە بڵێ کە ئەوان وتویانە واز لەو شتانە بهێنە کە ئەوان وازیان لێهێناوە ڕێبازی سەلەفی ساڵحی خۆت بگرە چونکە ئەوەی بۆ ئەوان بەس بووە بۆ تۆش هەر بەسە ئیمامی مالیک ئەفەرمێ پاش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێک نییە ئیلا هەندێک لە قسەکانی وەرئەگرێت و هەندێکیشی وەرناگرێت پێغەمبەری معسووم نەبێت صلی الله علیه وسلم ئیمامی شافعیش ئەفەرموێ کەس نییە سونەتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلمی لێون نەبێت یان لە دەستی دەرنەچێت بۆیە من هەر قسەیەکم کرد یان هەر بنەمایەکم داڕێژا و بینیتان حەدیثێکی پێغەمبەر پێچەوانەی ئەوەیە ئەوە بزانە قسە هەر قسەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئیمام ئەبوو حەنیفەش ئەفەرموێت ئەگەر قسەیەکم کرد پێچەوانەی قسەی خوا و قسەی پێغەمبەری خوا بوو ئەوە واز لە قسەکەی من بهێنن و قسە هەر ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئیمامی ئەحمەد ئەفەرموویە هەر کەس قسەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەت بکاتەوە ئەوە لەسەر قەراغی تیاچووندایە ئیمامی شافعی ڕوونتر ئەفەرموێت مسلمانان هەموو ئیجماعیان لەسەر ئەوە هەیە کە هەر کەس سونەتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ڕوونبوویەوە ئەوە بۆی حەڵال نییە لەبەر قسەی کەس واز لێ بهێنێ ئیبن و خوزەیمە ئەڵێت بە ئەحمەدی کوڕی نەسرم وت کاتێک حەدیثێکی بۆ باس ئەکردم وتم قوربان کار بە و حەدیثە ئەکەی بە تووڕەییەوە فەرمووی چییە وا ئەزانی جلی قەشەم لە بەردایە کە حەدیثەکەیان بۆ باس کردی مەڵێ ئەرێ ئیشی پێ ئەکرێ بەڵکو بڵێ ئەرێ ئەم حەدیثە سەحیحە یان نا هەر حەدیثێکیش لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بە سەحیحی هات واجبە کاری پێ بکەم بمەوێ یان نەمەوێ ئیمامی سوبکی زۆر ڕوونتر ئەم باسە شی دەکاتەوە وەک ئیبن سەلاح ئەو هەمووە ترسەش بە خەرز نادات و لە شەرحی ئەو حەدیثەی شافعیدا کە ئەفەرموێت ئەوەی لای من لە هەموو شتێک پێشترە ئەوەیە شوێن حەدیث بکەوی ئەبێ مرۆڤ وادا بنێت کە ئەو لە مەجلیسی پێغەمبەردایە صلی الله علیه وسلم و ئەو قسەی لێی ئەبیسێت ئایا دروستە لێی ڕاوەستیت و ئەوە کاری پێناکات واتە تا ئەو هەموو پرسە ئەکات نەخێر سوێند بەخوا هەموو کەسێکیش بە ئەندازەی عەقڵ و تێگەیشتنی خۆی لە پرسینەوەی لەگەڵا کرێت هەموو زانایان و وەفاداران بۆ مەنهەجی ئەهلی سونەت و جەماعەت ئەم بڕیارە ئەدەن کە قسە تەنیا قسەی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم سونەتەکانی لە عیبادەتەکاندا وەک دەستنوێژ و نوێژ و ڕۆژ و حەج و جیهاددا سونەتەکانی لە هەڵسوکەوتی ژیانیدا وەک نان خواردن و جەل و بەرگ و سەفەرکردن و دانیشتن و هەستان و کڕین و فرۆشتن و قسەکردن ئومێدەوارین خوا بمان کاتە شوێن کەوتەیەکی ڕاستەقینەی پێغەمبەرەکەی ئەبێ لەوەش دڵنیا بین تا سەمع و تاعەی پێغەمبەر بکەین ئەوە لەسەر ڕێگای هیدایەتین وەک خوای گەورە ئەفەرمێت قل أطيعوا الله وأطيعوا الرسول فإن تولوا فإنما عليه ما حمل وعليكم ما حملتم وإن تطيعوه تهتدوا وما على الرسول إلا البلاغ المبين نور ئاەتی 54 بڵێ گوێ بگرن بۆ خوا و پێغەمبەر و گوێ ڕایال بن خۆ ئەگەر پشتیان هەڵکرد ئەوە پێغەمبەر تەنیا ڕاگەیاندنی پەیامی خوا باری سەرشانیەتی و
ئەوانیش باری خۆیان هەڵئەگرن ئەگەر ئێوەش بە گوێی پێغەمبەری خوا بکەن ئەوە دەم و دەست هیدایەت وەردەگرن و ئەم پێغەمبەرش تەنیا ئەرچی ئەوەیە کە بەڕوونی پەیامی خۆتان پێ بگەینێت. هەندێک لە سونەتەکانی لە بیرکراوەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم سونەتەکانی پێش قورئان خوێندن. یەکەم سیواککردن پێش خوێندنی قورئان. دوو دڵتەنگ بوون لە کاتی قورئان خوێندندا. سێ دەست هەڵگرتن لە قورئان خوێندن ئەگەر وەنەوزت ئەهات. چوار شەوان جوزئێک یان حزبێک تایبەت بکە بەخۆی پێش خەو بخوێنێتەوە. سونەتە لە بیرکراوەکان لە کاتی خۆگۆڕیندا. یەکەم بسمیلایی کردن. دوو یەکەم جار لای ڕاز لەبەر بکەیت. سێ ئەم نزایە بکەیت اللهم إني أسألك من الخير وخير ما هو منه وأعوذ بك من شر وشر ما هو منه. چوار ئەگەر بەرگەکەت تازە بوو سنەتە بڵێ الحمد لله الذي كاساني هذا وارزقني من غير حول ولا قوة مني. سنەتە لە بیرکراوەکان لە کاتی خەوتندا. یەکەم هەڵتەکاندنی جێگەکەت سەرەتا وەک ئەبوو هورەیرە لە پێغەمبەرەوە ئەجێڕێتەوە صلی الله عليه وسلم. دوو زوو خەوتن تا زوو هەڵبستن. سێ لێپرسینەوە لە دەروون پێش خەوتن تا فریای خۆی بکەوێت ئەوەی چاکە برەوی پێ بدات و ئەوەی خراپە تۆبەی لێ بکات و پەیوەندی بە پەروەردیگاری خۆیەوە تازە بکاتەوە. چوار خوێندنی ئایەتل کورسی و فوکردن بەدەستاو هێنان و بۆ هەموو جەستەدا. پێنجەم خەوتن بەلای ڕازدا و دەستی ڕاست خستنە ژێر ڕوومەتی ڕاست. شەش خوێندنی سونەتەکانی خەوتن. حەوت بەدەست نوێژەوە بخەویت. هەشت کوژانەوەی چرا و ئاگرەکان و داخستنی دەرگا و پەنجەرە وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوویەتی. نۆ بیر بداتە ئەو نیعمەتە زۆرەی کە خوا پێیداوە و بیری هەژاران و بێنەوانی بکەوێتەوە و دوعایان بۆ بکات وەک ئەنەس باشی کردووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وای کردووە. سونەتە لە بیرکراوەکان لە کاتی نزاکردندا. یەکەم دەستپێکردن بە الحەمدولله و سەڵات و سەلام ناردن بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. دوو بەیەقینەوە دوعا بکەیت و ئومێدت بەخوا زۆر بێت. سێ جار دوعاکان بکەیت. بەرزکردنەوەی دەست سەردانەواندن و دەربڕینی ئەدەبی زیاتر بەرامبەر بە خودا. ئامینکردن دوای دوعاکان لەو کاتانەدا زیاتر دوعا بکەی کە دوعای تێدا گیرا ئەبێت. بۆ دین و بۆ دنیا دوعا بكي نكبو يكشيشيان بتنيا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار وابتغي فيما آتاك الله دار الآخرة ولا تنسى نصيبك من الدنيا. سنة لبير كراوكان لكاتي معاملة كردن دا لقل خالشي سلام لهمو كسيك بكيت لوي كدي ناسيد ولوشي كناي ناسي روخوشي ودم بخندبون هركز راويجي بي كردي باكو دلسوز ببوي سوار نويجي استخارة پیغمبري خو عليه الصلاة والسلام صحابة بالرزكاني خوي فيري أم نويجة كردوا كدور ركاتو پاش نوێژەکە دوعاکان بخوێنێت بۆ ئەمە بەستەیکە ئەیەوێت. پێنج دانیشتن لە شوێنی نوێژەکەدا دوای نوێژی بەیانی تا خۆر هەڵدێت. شەشەم غوسلی ڕۆژی جومعە پێش ئەوەی بچیت بۆ نوێژی جومعە. حوتەم ئامادەبوون لە نوێژی مردوودا. قەڵای پێنجەم ئادابەکان لاپەڕە 194 ئەدەب لەگەڵ خوادا، ئەدەب لەگەڵ پێغەمبەر و قورئاندا، ئەدەب لەگەڵ باوک و دایک و لە خۆت گەورەتردا، ئەدەبی نان خواردن، جل لەبەرکردنی ناوماڵ و مۆڵەت وەرگرتنی سەفەر. مەحوی شاعیر ئەفەرموێ خدا بیدا ئەدەب حیرز الئەمان یەکێکە عەتیەی ڕەب چ بوو جەرجی بڕی غەیری ئەمەی نامەی دڕی خوسرە و یانی ئەگەر خوا ئەدەب بدات بە مرۆڤ ئەوە ئەبێتە قەڵغان و گول لە نەبڕ بۆی و خەڵاتێکی گەورەیە لە خواوە بۆ بەندەی خۆی. چ شتێک بووە هۆی ئەوەی دڵ و مڵچی و خوسرەوی پەڕوێشکە پاشان فارسەکان بوو ببڕێت و لە توپەتی بکات. ئەمە نەبێت کە بێ ئەدەب بوو بەرامبەر نامەی پێغەمبەر و کاتێک نامەکەی ئەوی پێگەیشت بێ ئەدەبی کرد بەرامبەر لە بڕی ئەوەی ڕێزی لێ بگرێت. نامەکەی دڕی و خوش لەسەر ئەو بێ ئەدەبیە دڵ و مڵچی ئەوی دڕی دەسەڵاتەکەی لە توپەت کرد. لە ڕاستی داوایە ئەدەب قەڵغانی گول لە نەبڕە بۆ ئەوەی کە بە ئەدەب لەگەڵ پەروەردگاری خۆیدا، بە ئەدەب لەگەڵ پێغەمبەردا، بە ئەدەب لەگەڵ باوک و دایک و لە خۆی گەورەتر و شارەزاتردا. ئەدەب یانی ڕەچاوکردنی سنوورەکان لە کاتی قسەکردن و ڕەفتارکردندا و نەبەزاندنیاندا. زانانی ئیسلامی کە باسی ئەدەب ئەکەن سەرەتا دابەشی ئەکەن بۆ چەند بەشێک. ئەدەب لەگەڵ خوای پەروەردگاردا، ئەدەب لەگەڵ پێغەمبەری پێشەوادا، ئەدەب لەگەڵ قورئانی پیرۆزدا، ئەدەب لەگەڵ دایک و باوک و دایکی بەڕێزدا، ئەدەب لەگەڵ خۆت گەورەتر یان شارەزاتر، ئەدەب لەگەڵ قوتابی و ئەدەب لەگەڵ مامۆستادا، ئەدەب لەگەڵ ژن و ماڵ و منداڵدا، ئەدەب لەگەڵ دیاریدەکانی سروشدا، بینینی مانگ، بینینی میوە، بینینی کەم ئەندام، بینینی پیاوی باش یان پیاوی خراپ،
ئەدەبی ڕۆژانە لە نان خواردندا، لە جل و بەرگەکاندا، لە ناو ماڵدا، لە مۆڵەت وەرگرتندا، لە سەفەردا و لە مەجلیسدا. لە ئیسلامدا هەموو ئەو بوارانە ئاداب و ئەتەکێتی تایبەت بە خۆیان بۆ دانراوە. ئەدەب لەگەڵ خوادا کراوە بە دوو بەشی سەرەکی: ئەدەبی ناسینی خوا، ئەدەبی پەرستنی خوا. ئەدەب لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کراوە بە سێ بەشی سەرەکی: ناسینی پێغەمبەر، اقتیدا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم، مامەلەی شایستە لەگەڵ فەرموودە و کردارەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەدەب لەگەڵ قورئاندا کراوە بە سێ بەشی سەرەکیەوە: مامەڵەی ناخ لەگەڵ قورئاندا، مامەڵەی زمان لەگەڵ قورئاندا، مامەڵەی ئەندامەکانی تری لەش لەگەڵ قورئاندا. مرۆڤی مسلمان ئەبێ بە ئەدەب بێت لەگەڵ خوای پەروەردیگاردا و ئەبێ بە ئەدەب بێت لەگەڵ پێغەمبەری خوادا و ئەبێ بە ئەدەب بێت لەگەڵ قورئاندا و بەو شێوەیە زانایان لە کۆی ئاەتەکان و فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر یەکێک لەو بوارانەیان ڕێکخستووە و زۆربەی ئەو ئادابانەیان داڕێژاوە و کردویانە بە دەستورێکی پەروەردەیی بۆ ئەوەی خەڵکی پێ پەروەردە بکرێت تا کەسانێکی بە ئەدەب دەربچن لەگەڵ پەروەردەدا، یان لەگەڵ پێغەمبەردا، یان لەگەڵ زانایاندا، یان لەگەڵ دایک و باوکدا، یان لەگەڵ خەڵکانی بەتەمەنتر لە خۆیان، یان لەگەڵ هاوڵ و دەر و جیراندا، یان لەگەڵ ماڵ و مناڵی خۆتدا. لەو کاتەوە ئەچیتەوە بۆ ماڵ و تا ئەو کاتەی دەیتەوە دەرەوە جارێکی تر. جیاوازی نێوان سونەتی پێغەمبەر و ئادابی ئیسلامی. جیاوازی نێوان سونەتی پێغەمبەر و ئادابی ئیسلامی بە بیر و ڕای من ئەوەیە کە ئادابی ئیسلامی ڕێخستن و ڕێزگرتنی زانایانە بۆ هەموو ئەو سونەتانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بابەتێکی تایبەتدا فەرموونی تێکەڵ بە ئیجتیهادی زانایان و ئەزمونەکانیان لە هەمان بابەتدا، واتە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنیا قسە و کردەوەی پێغەمبەرن، بەڵام ئاداب هەم سونەتەکانی پێغەمبەرە، هەم ئیجتیهاد و ئەزمونی زانایانیشە. یانی سونەت خۆی بەڵگەیە، بەڵام ئاداب پێویستی بە بەڵگە هەیە. هەندێک لەو ئادابانە فەرموودەیان لەسەر هاتووە، هەندێکیشان زانایان لە گیانی شەریعەتەوە یان لە قسەی سەحابەیەکەوە یان لە قسە و ڕەفتاری یەکێک لە پێشەوایانی دینەوە وەریان گرتووە. زانانی ئیسلام ئاداب ئەتەکێتی مەجلیسیان بۆ نمونە بەم شێوەی خوارەوە ڕێخستووە. یەکەم سەلامکردن کاتێک ئەچیتە مەجلیسێکە و سەلامکردن کاتێک مەجلیسەکە بەجێ ئەهێڵیت. دوو، دانیشتن لەو شوێنەدا کە مەجلیس تەواو بووە با ئەو شوێنە خواری خوارەوەش بێت، نابێ هەنگاو بەسەر خەڵکیدا بنیت و خۆی بچێشێت بۆ سەری مەجلیسەکە. سێ، لە شوێن کەسدا داننیشێت، ئەگەر ئەو بۆ هەڵبستێنرێت و دوور بخرێتەوە با ئەو کەسە مناڵ یان پیاوێکی هەژاریش بێ، چوار نابێ لە نێوان دوو کەسدا دابنیشێت و لە یەکتریان بکات مەگەر خۆیان جێگەی بۆ بکەنەوە بانگی بکەن. پێنج، لە ناوەڕاستی مەجلیسدا دانەنیشێت ئەگەر مەجلیسەکە بازنەی دانیشتە بن. شەش، نەچێت لە شوێنی ئەو کەسەدا دابنیشێت کە هەڵ ئەستێت ئەگەر ئەیزانی ئەڕوات و ئەگەڕێتەوە، ئەگەر ئەشزانێت ئەوە کە گەڕایەوە بازیێگەی بۆ بکاتەوە. حەوت، ئەگەر لەو مەجلیسەدا تەنیا سێ کەس بوون ئەوە خۆیان لەوە بە دوور بگرن کە دوانیان پێکەوە جڤەجڤ بکەن بۆ ئەوەی ئەوی تریان غەمبار نەبێت و گومانی خراپی بۆ دروست نەبێت. کاتێک نەبێت کە یەکێکی تر بێتە مەجلیسەکە و ببنە چوار کەس یان ئەوی تریان خۆی ئیزنیان بدات. هەشت، خۆ بە دوورگرتن لەوەی بە سوک سەیری مەجلیسەکە بکەیت یان گاڵتە بکەیت بە یەکێک لەوانەی لە مەجلیسەکەدایە یان بە شێوازێکی ناشایستە لە مەجلیسەکەدا دابنیشیت، وەک ئەوەی ڕابکشەیت لە مەجلیسەکەدا یان بەسەر بەرزاییەکەوە بوەستیت و خەڵکی لەبن پێت دابن یان قاز ڕابچێشیت بە ڕووی یەکێکدا. خۆ بە دوورگرتن لە پەنجە قاندن و یاریکردن بە موستیلە و ددان پاککردنەوە و پەنجەکردن بەلووددا یان باوشچێن و خۆدان بەسەر ئەمیان ئەودا. دا، لای ڕاست پێش بخرێت لە چوونە ناو مەجلیسدا و لای ڕاستەوە دابنیشیت و لای ڕاستەوە مەجلیسەکە بڵاوە پێ بکرێت و لە ڕاستەوە خواردنیان ئاو ئەجێڕدرێت پاش ئەوەی کە لە گەورە مەجلیسەکەوە دەستی پێ ئەکرێت. یازدە، خۆ بە دوورگرتن لە ئاشکراکردنی ئامانەتی مەجلیسی ئەو شتانش کە لای ئەو بە ئامانەتدا ئەندرێت چونکە ئەوە بە ناپاچیدا ئەندرێت. دوازدە، دوورکەوتنەوە لە قسەهێنان و قسەبردن و غەیبەتکردن و زوێرکردنی دڵی ئەمیان ئەو بە قسەی مەجلیسێکی تر. سێزدە، دوورکەوتنەوە لە تێکەڵی ژن و پیا و کچ و کوڕی عازەب بە تایبەتی ئەگەر بەرجی شەرع و حیشمەتیان لە بەردانە بێت و مای فیتنە بن بۆ یەکتری. چواردە، هەموو مەجلیسێک ئەرک و مافی تایبەتی خۆی هەیە و ئەبێ ئەو ئەرک و مافانە بپارێزێت کە بە کورتی بریتین لە فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە و زیندووکردنەوەی سونەتەکان و وەبیرهێنانەوەی چاکە و خێرکردن و سۆزنواندن بەرامبەر خەڵکی. پازدە، جوان گوێگرتن بۆ قسەی ئەوەی کە قسە ئەکات، گاڵتە نەکردن بە قسەکانی، قسە نەبڕین بە کەس،
خۆ بە دوورگرتن لە ڕیابازی و قسە تاشین و زۆر لە خۆکردن لە قسەکردندا و قسە بڕین بە خەڵکو و بێحورمەتیکردن بەرامبەر خەڵکی. 16 پێش بڵاوەکردنی مەجلیسەکە سوورەتی وەلعەسر بخوێنرێت و ماناکانی ئەو سوورەتە بیری خەڵکی بخرێتەوە کە بەڕاستی ئەو سوورەتە کۆکەرەوەی هەموو مانە جوان و پێویستەکانی ژیانە. 17 نزیککردنەوەی گەنجان لە مەجلیس و بوارکردنەوە بۆیان تا فێری حکمت و ئەدەب ببن و ئەزمموی بەتەمەنەکانیان بۆ نەقڵ ببێت. 18 لەخۆ ڕەقسەکانت تا داوای قسەکردنی لێ ئەکرێت ئەوەندە قسە بکات کە پێویستە دەنگ بەرز نەکاتەوە و نەنووسێتەوە خۆی هەڵکێشێت بەسەر کەسدا. 19 هەوڵ نەدات کە هەڵوێستەکە بباتەوە لە بەرامبەرەکەی و دڵی بدۆڕێنێت، بەڵکو پێویستە هەوڵی ئەوە بێت ئەگەر هەڵوێستەیەکیشی پێ بدۆڕێنێت ئەبێت دڵی بباتەوە بۆ ئەوەی کە لە هەڵوێستێکی تردا بەڕووی برایەتی و دینداریدا ببات. 20 ئەگەر کەسێک لە مەجلیسەکەدا هەڵەیەکی لێ دەرکەوت یان بایەکی لێ بوویەوە یان دەنگێکی لێ هاتە دەرەوە پێویستە ستر بکرێت و لای کەسیش نەدرچێندرێت و بە شێوازێک هەستی ئەوەی تێدا دروست بکرێت کە کەس گوێی لەو نوقسانیە نەبووە یان زانان کە باسی ئەدەب لەگەڵ خوای پەروەردیگاردا ئاکەن. بە درێژی ئەڵێن ئەدەب لەگەڵ خوادا 4 بەشی گەورەیە: ناسینی خوا بە جوانی، پەرستنی خوا بە جوانی، خۆشویستن و کردنی ئەو شتانەی خوا خۆشی ئەوێن، ڕقبوون و لەو شتانەی خوا ڕقی لێیانە و دوور کەوتنەوە لەیان. ناسینی خوا بە جوانی لە ڕێگەی ناوە جوان و سیفاتە پیرۆزەکانیەوە لە دوو سەرچاوە پیرۆزەکەی ئیسلامدا قورئان و حەدیث، لە ڕێگەی عەقڵەوە لە دوو سەرچاوە دەوڵەمەندەکەی گەردوون و دەروونەوە، پاشان لە ڕێگەی کتێبە متمانەدارەکانی زانا بە ڕێزەکانی ئیسلامەوە. پەرستنی خوا بە جوانی پەرستن بەوەی شەرع دیاری کردووە، پاراستنی سنوورەکانی خوا، شەرمکردن لەی لە کاتی عیبادەتکردن و لە کاتەکانی تریشدا و هەڵس و کەوت بکەیت کە ئەو بینی، خۆ ئەگەر تۆ ئەو نەبینی ئەوە بەدڵنیاییەوە ئەو تۆ ئەبینێت. خۆشویستن و ئەنجامدانی ئەو شتانەی خوا خۆشیەوێت، تۆ بەکردن بەرزڕاگرتنی قورئان و خوێندنەوەی بە ڕۆژیان بە شەو خۆبەستنەوە بە مزگەوتەوە، ڕێزگرتنی ئەهلی دین، ناساندنی دین بە خەڵکی، سەلماندنی دین، چەسپاندنی دین، بەهێزکردن و پێشخستنی دین، ڕقبوون لەو شتانەی خوا ڕقی لێیانە و دوورکەوتنەوە لێیان، ڕقبوون لە شرک و لە ڕیابازی، لە کیبر و لوودبەرزی، لە بیدع و خوڕافیات، لە نیفاق و لە بەدڕەوشتی، لە ستەمکردن لە هەموو حرامێک. باش مامەڵەکردن لەگەڵ خوای پەروەردیگاردا ئەبێ 3 خاڵی تێدا بێت. یەکەم وەرگرتنی قسە و هەواڵەکانی خوا و سەلماندنیان. 2 وەرگرتنی ئەو قسە و بڕیارانە لە خوای پەروەردیگارەوە بۆ جێبەجێکردن و پێڕەوکردن لێیان. 3 ڕوبەڕووبوونەوە لەگەڵ قەدەرەکانی خوادا بە ئارامگرتن و ڕازیبوون و ڕەوشبەرزی لەگەڵ خوادا بە دەوری ئەم 3 خاڵەدا ئەسوڕێتەوە. لێرەدا تێبینیەکی پێویست هەیە ئەبێ بیڵێن ڕاستە ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لێوان لێو لە باس و شرۆڤەکردنی ڕەوشتە بەرزەکاندا و هەرکەس بیان سەلمێنێت و پێڕەویان لێ بکات ئەبێتە یەکێک لە کەسە ڕەوش بەرزەکان. بەڵام لە ڕاستیدا ئیسلام و زانایانی ئیسلام کراون بەسەر عەقڵ و فەرهەنگی میلەتاندا و بڕوایان وایە کە ئەم ڕەوشتە کۆکراوانە بەهایەکی ئینسانی هاوبەشن لە نێوان مرۆڤەکاندا و ئەکرێت سوود لە سەرچاوەیەکی تریش جگە لە قورئان و فەرمودە ببینرێت بۆ بەدەستهێنانی هەندێک لەو ڕەوشتانە. بۆ نمونە فەلسەفەی هەندێک لە بیرمەند و فەیلسوفەکانی پسپۆر لە ئەخلاقدا، یان پەندی پێشینیان و فەرهەنگ و ئەزمموی میلەتان، یان توێژینەوەی زانایان ئیبن ئەبی دونیا و ماوەردی و ئیبن حەزمی زاهیری هەندێکن لەو زانایانەی کە لە کتێبەکانیاندا سوودیان لەم خاڵە زۆر بینیوە و لە فەرهەنگی میلەتان زەخیرەیەکی زۆریشان گواستۆتەوە بۆ ناو نووسینەکانیان. ئەدەب لقێکە لە پێغەمبەرایەتی کەس بە ئەدەب وەک ئەوە وایە هەوێنێکی پێغەمبەرایەتی تێدا بێت. ابن عباس ئەفەرموێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ڕەوشتی باش و ڕووی گەش و داد و میان ڕەوی بەشێکە لە 25 بەشی پێغەمبەرایەتی. زانایان کاتێک کە ئەچوون بۆ لای یەکێک تا زانیاری لێوەربگرن سەرەتا سەیری ڕووگەشی و نوێژ و حاڵەتی ئەو کەسیان ئەکرد و هەڵیان ئەسەنگان، پاش ئەوە ئیتر زانستیان لێوەرئەگرت. ئیمامی عومەریش ئەفەرمێ سەرەتا فێری ئەدەب بین پاشان فێری زانست بین. ئیمامی بۆشنەچی شەرعناسی مالیچیەکان لە وەفات ئەڵێت هەرکەس زانست و تێگەیشتن لە دینی بووێت بێ ئەوەی ئەدەب فێر ببێت ئەوە باوەشی بۆ ئەوە کردوتەوە کە درۆ بەدەم خوا پێغەمبەرەوە بکە صلى الله عليه وسلم. هر کس کم ترخمی بکات لە ئەدەبدا ئەوە سنەتەکانی لەدەست ئەچێت و هەر کەسیش کەم تەرخەمی بکات لە سنەتەکاندا ئەوە فەرزەکانیشی لەدەست دەچێت. ئیمامی غەزالی ئەڵێ هەر کەس بیەوێت خۆی فێری بەخشندەیی بکات ڕێگای ئەو فێربوونە ئەوەیە کە زۆر لە خۆی بکات و
ئەو سیفاتە بۆ خۆی دروست بکات بەوەی ماڵ ببەخشێت بەردەوام داوا لە خۆی بکات خەریکی ئەو کارە بێت و زۆر لە خۆی بکات و تێبکۆشێت تا ئەبێتە سروش تێیدا و ئاسان ئەبێت لای و ئەبێتە کەسێکی بەخشندە. هەموو ڕەوشتە چاکەکان لە شەرعدا بەم ڕێگەیە دەست ئەکەوێت. گرنگی ئەدەب وای کردووە کە زانایانی پێشین و هاوچەرخی کتێبی تایبەت بنووسن لەسەر ئەدەب. لە دەستدانی ئەدەب یان بێ ئەدەب بوون لە خەڵکێکەوە دەست پێ ئەکات و پاشان بە تێپەڕبوونی کات بازنەی بێ ئەدەب بوون فراوان ئەبێت کەسی وهەیە لەگەڵ باوک و داچیدا لە پشت گوێخستنی حەزەکانیانەوە بێ ئەدەببوونی دەست پێ ئەکات پاشان ڕویان لێگرژ ئەکات و هەنگاوێکی تریش دێتە دواوە و دەست بە ئاخ و ئۆف ئەکات لە ڕوویاندا و ئیتر هەنگاو بە هەنگاو دێتە دواوە تا ئەگاتە ئەوەی لە ڕوویاندا ڕائەوەستێت و قسەیان پێ ئەڵێت و ئەگاتە ئەوەی لێشیان بدات یان بیان کوژێت. بێ ئەدەببوونیش لەگەڵ زانایانی ئیسلامدا یان لەگەڵ هاوڕێ و برا مسلمانەکانیدا یان لەگەڵ ژن و ماڵ و مناڵیدا یان لەگەڵ قورئان و پێغەمبەری خوا و تەنانەت لەگەڵ خوای پەروەردیگاریشدا هەر بەو شێوەیە دەست پێ ئەکات. سەرەتا یەک خاڵە و مرۆڤ گوێی پێنادات پاشان بە تێپەڕبوونی کات وەک تۆپی بەفرین بەردەوام گەورە ئەبێت و لە دنیای ئەدەب وەدەر ئەکەوێت. هەر لەبەر ئەمەیە کە زانایان ئەوەندە بە تەنگ ناشتنی ئەدەبەوە بوون لە ناو خەڵکیدا لە ناو مناڵاندا لە ناو گەنجاندا لە ناو ژناندا لە ناو خوێندکار و قوتابیاندا. ئیبن ئەبی شەیبە لە کتێبی عەدەب النفوسدا ڕیوایەتێکی زۆر ئەهێنێ دەربارەی ئەوەی ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەندە بە ئەدەب بوون لەگەڵ پێغەمبەر و لەگەڵ خۆیان گەورەتردا. ئیبن ئەبی شەیبە ئەڵێ سەحابە دەستی پێغەمبەریان ماچ ئەکرد، ئەبوو عوبەیدە دەستی عومەری کوڕی خەتابی ماچ ئەکرد، ئیبن عەباس جڵەوی ماینەکەی جابری کوڕی عەبدوڵڵای ئەگرت و ئەی فەرموو ئیسلام ئاوا فێری کردوین بە ئەدەب بین بەرامبەر بە زانایان. جابریش لە ماینەکەی دابەزی و دەستی ئیبن عەباسی ماچ کرد و فەرمووی ئیسلام ئاوا فێری کردوین بەرامبەر ئەهل و بەیتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئەدەب بین. پەیڕە و لە ئەتەکێتە ئیسلامیەکان ئەبێتە مایەی جوانکردنی ژیان و بەرەو پێشبردننی ئینسان. هەر کەسێکیش بڕوای وانە با لە خۆی ببورێت توێژینەوەیەک بکات دەربارەی ئادابە ئیسلامیەکان و ئەو کاتە ئازادە هەرچی بیڵێت و چاو لە هەرچی بکات. دەرەنجام لاپەڕە 220 یەکەم ئیمان بە نرخترین شتە لە ژیاندا، هەر بۆیە پێویستە لەسەر خاوەن ئیمان هەمیشە لە هەوڵی زیادکردن و بەهێزکردنی ئیمانەکەیدا بێت بە زۆرکردنی زانست و زیادە عیبادەت. خوای گەورەش ئەو هەموو پەرژینەی بۆ داناوە تابی پارێزن و دووری بخەنەوە لە لاوازی و کزبوون و کوژانەوە. 2 خۆناغەکانی دروستبوونی زانست علم. 4 قۆناغا. دوودڵی گومان زانست بوونی لە خوار لە 150ەیە، دوودڵی بوون و نەبوونی لە 150ە، گومان بوونی لەسەر و لە 150ەیە، یەقین بوونی نزیک لە 100 ئەم یەقینەش 3 ئاستە. بڕوابوون بەبوونی شتێک علم اليقینە بینینی ئەو شتە، عین اليقینە چوونە ناو ئەو شتە، حەق اليقینە ڕوونتر بڵێن. بڕوابوون بەبوونی وڵاتی چین بۆ نمونە علم اليقینە بینینی وڵاتی چین لە دوورەوە یان لە نزیکەوە، عین اليقینە چوونە ناو وڵاتەکە و شارەکانی ئەوە حەق اليقینە. بۆ مەسەلە زانستی و معریفی و دینەکانیش بە هەمان شێوەیە بڕوابوون پێیان لە وەهمەوە دەست پێ ئەکات و ئەچێتە ئاستی دوودڵی و ئەچێتە ئاستی گومان و ئەو قۆناغەش ئەبڕێت و ئەچێتە پلەی یەقین بەو زانیاریە ئاینیانە. 3 ئیسلام مرۆڤ بەپێی میتۆدێک پێ ئەگەیەنێت لە وەهمەوە بۆ دوودڵی و لە دوودڵیەوە بۆ گومان و لە گومانەوە بۆ یەقینی ئەبات، چونکە وەهم دوودڵی مرۆڤە قەلق ئەکەن و هەڵی ئەوە شێننەوە. زانست و یەقینیش مرۆڤ ئارام ئەکەنەوە و دروستی ئەکەن و بەرەو کامڵی زیاتری ئەبن. 4 زانایانی ئیسلام لە ڕووی بنەمای شکەوە کەسانی خەیاڵی و دوودڵ بەرەو یەقین و دڵنیایی ئەبن. بابەتە شەرعیەکان ئەم بنەمای شکە ئیمامی غەزالی چەند سەدە پێش دیکارد دۆزیویەتەوە و باز لە بنەماکانی فەلسەفەی شک ئەکات لە کتێبەکانیدا. ئەڵێت هەرکەس گومان ببات نەگەڕێت بۆ بەڵگە و هەرکەس نەگەڕێت بۆ بەڵگە هیچی لێ حاڵی نابیت و هەرکەسیش لە شت حاڵی نەبێت لە ناو کوێری و لاڵیدایە. 5 سێ پایە گەورەکەی ئیسلام بوونی خوا لە ئاسمانی بوونی قورئان پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامانەتی 3 پرسی گەورن. پێویستە بە یاسای گریمانە سەرەتا هەموو مرۆڤێک بەرەو یەقین بەرین لەم 3 پرسەدا و پاشان لەگەڵیدا بچینە ناو درێژی پرسە ئیسلامیەکان. 6 لە ئیسلامدا ناسینی خوا خراوەتە پێش پەرستنی خواوە.
ئەو بناغەیە بۆ ئەم چونکە تاخوان نەناسی ناتوانی بیپەرستی منتیق نییە شتێک بپەرستی کە نەیناسی. مەولەوی ئەڵێ خوا لە قورئاندا ئەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ڤاریات ئاەتی 56 واتە من جنۆکە و مرۆڤم بۆیە دروست کردووە تا بمپەرستن. لە فەرموودەیەکی قودسیشدا ئەفەرمێ بۆیە خوڵقاوەکانم دروست کردووە تا بمناسن کەواتە بەپەی ئاەتەکان مەبەست لە دروستکراوەکان عیبادەت کردنە مەبەست لە خوڵقاوەکان لە فەرموودەکەشدا تەنیا ناسینی خوایە نەک عیبادەتکردنی خوایە. جا مەولەوی ئەفەرمێ ئەگەر ڕووکەش سەیری ئەم دوو فەرموودەیە بکەی منافات و جیاوازی هەیە لە نێوانیاندا بەڵام لە ڕاستەکەی ئەوەیە عیبادەتی خوا بەبێ ناسینی خوا تۆزی بەربایی و نرخی نییە و خاوەنەکەی نەفیض و نەکامەرانی دنیا و قیامەتی دەست ناکەوێت. بۆیە مرۆڤ سەرەتا ئەبێ خوای خۆی بناسێ و زانیاری پەیدا بکات پێی پاشان عیبادەتی بکات. بەو شێوەیە منافات و جیاوازی لە نێوان ئاەتەکە و فەرموودەکەدا نامێنێ و ئەبێتە بناغا بۆ ئەم دەست لە مل یەکتری دەکەن. خوای گەورە ئەفەرمێت فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. ئاەتی 19 سوورەتی محەممەد فێر بە تەنیا خوا پەرستراوی ڕاستەقینەیە پاشان داوای لێبوردن بکە بۆ گوناهەکانی خۆت و گوناهی پیا و ژنە ئیماندارەکانیش کەواتە سەرەتا ناسینی خوا پاشان پەرستنی خوا. ناسینی خوا بناغەیە بۆ پەرستنی خوا. ناسین و معریفە بناغەی ئەم ئیسلامەیە. حەفتەم بڕوابوون بە ڕۆژی دواییش پرسێکی تری گەورەیە لە ئیسلامدا و ئەبێ خەڵکی بە یاسای گریمانە لەوەهمەوە بۆ ڕاستی بەرین و دەربارەی ڕۆژی دوایی وەک ئەو مناقەشەیە کە لە نێوان ئەبوو عەلای مەعەری فەیلسوف و دکتۆرێک و ئەستێرەناسێک ڕوویدا. دکتۆر و ئەستێرەناسەکە بڕوایان بە زیندووبوونەوەی دوا ڕۆژ نەبوو. ئەمی ژووتی گریمان قسەکەی ئێوە وایە و دوا ڕۆژ و زیندووبوونەوە نەبوو. من کە لەبەر قیامەت کاری خراپە ناکەم و عیبادەت ئەکەم و خۆم پاک ڕائەگرم چ زیانێکم پێ ئەگات ئەگەر نەبێت ئەی ئێوە چ زیانێکتان پێ ئەگات ئەگەر هەبوو. بەڵام ئێمە بڕوامان وایە کە پرسی دوا ڕۆژ و هەموو پرسە عەقیدەی یەکانی تر لەناو ئاسمانی بوونی قورئاندا هەن و ئەگەر ئەوە سەلما ئەوە هەموو ئەو پرسانەی تریش خود بە خود ئەسەلمێن. بۆیە تەنیا ئەو سێ بنەما گەورەمان باس کرد. هەشتم زانایانی ئیسلام دەیان و سەدان کتێبی بە نرخیان داناوە لەسەر چۆنیەتی چاندنی ئیمان و گەشەکردنەوەی. تەنها ئەوەیان ئەوێت کە بەرە ئیسلامیەک لە دوای یەکەکان بێن و ئەو کتێبانە زیندوو بکەنەوە و توێژینەوەیان لەسەر بکەن و گۆڕانکاری پێویستیان تێدا بکەن بەپێی سەردەمەکانی خۆیان و کاریان پێ بکەن. هیچ ئومەتێک نییە لە دنیادا ئەوەندەی ئومەتی ئیسلام دەوڵەمەند بێت لە سەرچاوەی زانستیدا بەڵام بەداخەوە نەوەکان زۆر کەم تەرخەمن بەرامبەر ئەو کە لە پورە دەوڵەمەندە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو سەرنجێک بۆ ئەمڕۆ ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنەوە پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35/2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی
1438 کۆچی